بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوەی دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان بابەت ڕۆمان نامۆ نووسینی ئەلبێر کامۆ وەرگێڕانی محەممەدکەریم عارف چاپی چوارەم ژمارەی لاپەڕەکانی 146 ئامادەکردنی ئاواتکێستانی ئامادەکردنی خامەی دەنگی دڵسۆز فارۆق خوێندنەوەی نەرمین عەبدوڵڵا بەرواری تۆمارکردن 27 2015 ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی سلێمانی شەقامی 6 مەتری بەرامبەر سەنسەری بۆڵی شنەوای دەنگی بەشی یەکەم لە ڕۆمانی نامۆ. دایکم ئەمڕۆ مرد، لەوەشە دوێنێ مردبێ. نازانم. بروسکەیەکم بەم ناوڕۆکە لە خانەی پیرانەوە پێگەیوە. دایە مرد. ناشنەکەی سبەینەیە. هاو خەمتانین. هیچم لە تەلەگرافەکە دەست نەکەوت. ڕەنگەم قەوماوە دوێنێ ڕوویدابێ. کەترەخانە لە مارنگۆی 80 کیلۆمەتری جەزایردایە. سەعات 2 سواری پاس دەبم و پاش نیوەڕۆ دەگەمە ئەوێندەر. بەم جۆرە دەتوانم شەوێ لە کەناری ڕێگاکە بێدار بم و سبەی عەسر بگەڕێمەوە. داوای 2 ڕۆژان مۆڵەتم لە بەڕێوەبەرەکەم کرد کە لەبەر ئەم هەنجەتە نەیدەتوانی ڕەفزی بکات. لەگەڵەمەشە لە دڵا ڕازی نەبوو. تەنانەت پێم گوت تەقسیری من نییە، هیچ وەڵامێکی نەدامەوە. پاشان بیرم کردەوە کە پێویست نەبوو ئەمەی پێ بڵێم، کە لە ڕاستیدا من نەدەبوو تەوازۆی لێ بخوازم، دەبوایە ئەو دڵم بداتەوە. بەڵام گومانی تیانیام کارەی بۆ 2 سبەی داناوە کە من بەجلی تازیەباریەوە دەبینێ، چونکە ئێستا وەکو ئەمەیە کە دایکم هێشتا نەمردبێ. بەڵام دوای ناشتنەکە کارەکە دەبڕێتەوە و هەموو شتێک لایەنی فەرمی لە خۆ دەگرێت. سەعات 2 سواری پاس بووم. دنیا زۆر گەرم بوو. وەکو هەمیشە لە لە ڕیستۆراندا لە لای سلسد نیوە ڕۆژەم خوارد. هەمووان هاوخەمی خۆیان بۆ دەردەبڕیم و سلسد پێیگوتم کەس جێگەی دایک ناگرێتەوە. کافێ وەڕێکەوتم. هەمووان تا بەردەرکە بەڕێیان کردم. تۆزێک سەرگەردان بووم، چونکە دەبوو بچم بۆ ماڵی ئیمانوێڵ و کەڕاوێتە ڕەش و باسک بەندەکەی بە ئەمانەت لێوەربگرم. چەند مانگێک لەوە پێش مامی مردبوو. بۆی فریای پاس بکەوم غارمدا. هەڵبەتە بەهۆی ئەم پەلەپەل و غاردان و دەنگەدەنگی ئۆتۆمبیلان و بۆنی بەنزین و تیشکی هەتا و عەکس بوونەوەی لەسەر جادەکە بوو کە خەوگرتمی. تەقریبەن بە درێژایی ڕێگاکە خەوتم. کاتێک کە ڕابووم کەوتبووم بەسەر پیاوێکی سوپاییدا. سوپایەکە بەڕۆما پێکەنی و پرسی کە ئایا لە ڕێیەکی دوورەوە دێم. وەڵامم دایەوە بەڵێ، بۆ ئەوەی هیچ شتێکی دی نەڵێم. کەترەخانەکە لە 2 کیلۆمەتری گوندەکەدایە. ئەم ڕێگەیەم بە پێیان بڕێ. ویستم یەکسەر دایکم بدینم، بەڵام دەرگەوانەکە گوتی دەبێ یەکەم جار مڕاجعەی بەڕێوەبەر بکەم، چونکە بەڕێوەبەر مژۆڵی کار بوو. کەمێک سەبرم کرد. کابرای دەرگاوان بە درێژایی ئەم ماوەیە هەر قسانی کرد و عاقیبەت بەڕێوەبەرم بینی. لە نووسینگەکەی خۆیدا پێشوازی کردم. پیرەمێردێکی ئەنداموردیلە بوو کە نیشانی لیژیۆن دوونووری بەبەرۆکەوە بوو. بە چاوانی گەشت نیگای کردم. پاشان دەستی گوشیم و ئەوەندە لە نێو دەستی خۆیدا ڕایگرت کە نەمدەزانی چۆن دەری بێنم. تەمەشای فایلێکی کرد و گوتی خات مورسۆ بەر لە 3 ساڵ هاتووەتە ئێرە و تۆ تاقە پشت و پەنای ئەو بوویت. پێم وابوو سەرزانشتم دەکات، بۆیە ویستم هەندێ ڕوونکردنەوە بدەم. لێ قسەکەی بڕیم. کوڕی عەزیزم، پێویست بە پاکانە ناکات. من دۆسیەکەی دایکتم خوێندوێتەوە. تۆ نەدەتوانی پێداویستیەکانی دابین بکەیت. ئەو پێویستی بە پەرستارێک بوو. دەرامەتی تۆ کەم بوو. لەمانەش بترازێ ئەو لێرە بەختەوەرتر بوو. گوتم بەڵێ جەنابی بەڕێوەبەر، لەسەری ڕۆیی. دەزانی ئەو لێرەدا کۆمەڵێک دۆستی هەبوون، خەڵکانێک لە سونحی خۆیدا و دەیتوانی خۆشیەکانی زەمانی ڕابردوویان لەگەڵدا باس بکات. تۆ گەنجیت و ژیان لەگەڵ تۆدا بێتاقەتی دەکرد. ئەمە دروست بوو. کە دایکم لە ماڵەوە بوو، هەمیشە کڕ و کب نیگای دەکردم. ڕۆژانی هەوڵ کە تازە هاتە بۆ پیرخانەکە بە زۆری دەگریا، چونکە هێشتا بە شوێنە تازەکە ڕانەهاتبوو. دوای 1-2 هەیڤانگەر بیانویستایە لە کەترەخانەکە بیهێنە دەرێ دەگریا، چونکە بەوێن دەرڕاهاتبوو.
هەر بۆیە لە 2 ساڵی ئاکنجیبوونیا بەدەگمەن دەچوومە دیدەنی لە مەش بترازێ یەکشەممەکەی لێ تێک دەدام ئەمە جگەلەوەی دەبوایە زەحمەتی سەفەر بە پاس و بڕینی بلیت و 2 سەعاتە ڕێگا بکێشم بەڕێوبەرەکە هەم دیس قسەی لەگەڵ کردم لێ من گوێم لێ نەگرت ئەو جاگوتی پێم وایە دەخوازی دایکت بدینی من بێوەی وەڵامێک بدەمەوە هەستام و ئەو تا بەردەرگاکە پێشوازی کردم لەسەر قالدرمەکە گوتی لە ژوورە بچکۆلەکەی مردوواندا دامانناوە بۆەوەی ئەوانی دی ناڕەحەت نەبن لێرەدا هەر گاڤێ کەسێک دەمرێ ئەوانی دی تا 2-3 ڕۆژ تووڕەن و ئەمەش بەڕێوەبەری کاروباری پیرخانەکە زەحمەت دەکات لە حەسارێکەوە تێپەڕین کە ژمارەیەکی زۆری پیرەمێرد لەوێدا دەستە پێکەوە قسانیان دەکرد کاتێکە ئێمە بە بەردەمیانە ڕەت دەبووین بێدەنگ دەبوون لە دوای ئێمەوە گفتوگۆ دەستی پێدەکردەوە لە تۆ وایە چەنی تووتیانە لەبەر دەرکەی بینایەکی چکۆڵەدا بەڕێوەبەرەکەم لێم جیابووەوە جەنابی مەرسۆ من تەنیا بەجێت دێڵم لە نووسینگەکەی خۆمادا خزمەت و دام بە پێیدا سەعات بەیانی بۆ ناشنەکەی دانراوە چونکە پێمان وا بوو بەم شێوەیە تۆ دەتوانیت شەوێ بە دیار ڕەحمەتیەوەدا بنیشیت گوتەیەکی دیکەش دایکت زۆربەی کات بە دۆستەکانی گوتووە کە دەخوازێ بەڕێوڕسمی ئاینی بە خاک بسپێردرێت من لە سەرما پێداویستیەکانی ئەم کارە فەراهەم بکەم بەڵام ویستم تۆش ئاگادار بی سوپاسم کرد دایکم ئەگەرچی هیچ بێدینیەکی دەرنەدەبڕی لێکە لە ژیانە بوو هەرگیز بیری لە دین نەدەکردەوە ژوورە چکۆڵەکە زۆر ڕووناک بوو میچەکەی شوشەبەند بوو کۆمەڵێک کورسی و سێپای ڕاست و چەپی تێدا بوو لە ناوەڕاستە و لەسەر جوتێک لەو سێپایانە تابوتێک بە سەرپۆشێکی تایبەتیەوە دانرابوو مێخی بریقەداری تابوتەکە دەبینران کە هێشتا دانە کوترابوون و لەسەر تەختەی تابوتەکەوە کە بە توێکڵی گوێز ڕەنگیان کردبوون زەق دەچوونەوە ژنە عەرەبێکی پەرستار کە کراسێکی سپی و لەچکێکی تۆخی لەسەر کردبوو لە نزیکی تابوتەکە وەستا بوو دەرگاوانەکە لەم ساتەدا لە دوای منەوە وەژوور کەوت دیار بوو کە غاریدا بوو بەدەمەلاڵکیەوە گوتی سەری تابوتەکەیان داخستووە بۆ ئەوەی تۆ جەنازەکە بدینی دەبێ بزمارەکان دەرکێشم لە تابوتەکە نزیک بووبووەوە کە ڕامگرت پێی گوتم ناتەوێ گوتم نا ڕاچڵەکی ناڕەحەت بووم چونکە هەستم کرد کە نەدەبوو ئەو قسەیە بکەم دوای تۆزێک نیگایەکی کردم و بێ هیچ سەرزەنشتێک وەک ئەوەی بزانێ بۆ پرسی لەبەر چی گوتم نازانم هەنگێ بەدەم بادانی سمێڵە چەرموەکەیەوە گوتی تێدەگەم جووتێ چاوی شینی گەشی هەبوو بەخۆی شیکەمێک سوورە بوو کورسێکی دایە من و بەخۆی شیکەمێک لە دوای منەوە دانیشت پەرستارەکە هەستا و بەرەو دەرگاکە ڕۆی و لەم ساتەدا دەرگاوانەکە پێی گوتم ئەم ژنە قورحەیەتی چونکە هیچ حاڵی نەبووم ئاوەڕێکی لای پەرستارەکەم دایەوە و دیتم لەژێر چاوەکانیەوە نەوارێکی بردووە و بە دەوری سەریا پێچاوە نەوارەکە لە دەوروبەری کەپویا ساف بوو تەنیا سپێتی نەوارەکە بە دەم و چاویەوە دیار بوو دوای ڕۆیشتنی ئەو دەرگاوانەکە گوتی نهۆ بە تەنیا جێت دەهێڵم نازانم چم کرد کە ڕۆی و لە دوای منەوە وەستا بوونی ئەو لە پشتمەوە ئازاری دەدەم تیشکی دڵ ئەنگێزی پاشنیوە ڕۆ هەموو ژوورەکەی گرتبەوە گیزەگیزی جووتێک زەرگەتەی زرد لە پشت شوشەکانەوە دەگەیە گوێ هەستم کرد خەو گرتومی بێ ئەوەی ئاوەڕ لە دەرگاوانەکە بدەمەوە گوتم چەندەکە لەم خانەی پیرانەدای وەکو ئەوەی دەمێک بێ چاوەنۆڕی ئەم پرسیارە بوو بێ یەکسەر وەڵامی دایەوە 5 ساڵە پاش ئەوە چەنەچەنێکی زۆری کرد ئەگەر بەر لەمانە پێیان گوتبا کە بەکاری دەرگاوانی لە مارنگۆ ڕۆژگاری خۆی دەباتە سەر زۆری پێسەیر دەبوو تەمەنی 64 ساڵ و خەڵکی پاریس بوو لەم کاتەدا قسەکەم پێبڕی واتە خەڵکی ئێرە نیت ئەو جابیرم کەوتەوە بەر لەوەی کە من بۆ ژوورەکەی بەڕێوەبەر ببات باسی دایکی لەگەڵ کردبووم گوتبووی کە دەبێ زۆر زوو بە خاک بسپێردرێ چونکە لە بیاباندا بە تایبەتی لەم ناوچەیە دنیا زۆر گەرمە ئەو دەمە پێی گوتبووم کە لە پاریسدا دەژیا کە هەرگیز یادەوەری ئەوێندەری لەبیر ناچێت گوتبووی کە لە پاریسدا دەشێت مردوو تا 3 ڕۆژ و هەندێک جار تا 4 ڕۆژ بهێڵڕێتەوە بەڵام لێرەدا کاتی ئەم شتانە نییە هەر نابێ بیریش لەوە بکرێتەوە کە لێرەدا دەبێ بە دوی جەنازە کێشەکەدا غار بدەیت لەم کاتەدا ژنەکەی پێی گوتبوو وسبە ئەمانە شتێک نین کە بشێت بەملاوە بگوترێن کابرای پیرەمێرد سوور بووە و عزوڕخوایی کرد من گوتبووم قەیدی نییە
قەیدی نییە. ئەوەی کە پیرەمێردەکە گوتبووی پێم دروست و باش بوو. لە ژوورە بچکۆڵەکەی مردوواندا کە وەک بنیادەمێکی هەژار و بێنەوە هاتە بۆ ئێرە و چونکە لە خۆی ڕابینیوە ئەم کاری دەرگاوانی قبول کردووە. گوتم لە هەمان کاتا ئەوی شێکێکە لە خەڵکانی ناوەم خانەی پیرانە. گوتی نا، لە هەوڵی شەوە پێم سیر بوو بۆچی کاتێک دێتە سەرباسی خەڵکانی ناوخانەی پیران زیاتر وشەی ئەوان و زۆر کەم وشەی پیرەکان بەکاردێنێ، لە کاتێکا کە زۆربەیان زۆر لەو گەورەتر نەبوون. لێ ئاساییە کە ئەو یەکێ نەبوو لەوان، ئەو دەرگاوان بوو، هەندێجار بە سەرپەرشتیاری ئەوان دەژمێردرا. لەم کاتەدا پەرستارەکەەوە ژوور کەوت، شەو کتوپڕ داهاتبوو، هەرزوو شەو چۆکی بەسەر شۆستەکاندا دەدا. دەرگاوانەکە سویچی کارەباکەی کردەوە و تیشکی کوتو پڕ بە شەوارەی خستم. بۆ شێو خوڵکی کردم، بەڵام من برسیم نەبوو. خوڵکی کردم کە فینجانێک قاوە و شیرم بۆ بێنێ، چونکە زۆرم حەز لێ بوو قبوڵم کرد و دوای تۆزێک بە سینیەکەوە گەڕایەوە، شیر و قاوەکەم خواردەوە. ئەوجا حەزم چووە سەر جگەرەیەک، بەڵام دوودڵ بووم، چونکە نەمدەزانی کە خۆ دەشێت ئەم کارە لە بەردەم دایکما بکەم. بیرم کردەوە کە ئەم کارە هیچی تیا بەسەر نییە. جگەرەیەکمدایە دەرگاوانەکە و کەوتینە جگەرە کێشان. دوای تۆزێک دەرگاوانەکە گوتی دەزانی دۆستەکانی دایکی شت دێن تا ئەم شەو لێرە بن؟ ئەمە عادەتی ئێرەیە. من دەبێ بچەم کورسی و قاوەی ڕەش ئامادە بکەم. لێم پرسی ئاخۆ دەشێت یەکێک لە گڵۆپەکان بکوژێنرێتەوە؟ شەوقی ڕووناکیەکە لەسەر دیوارە سپیەکە ماندووی دەکردم. پێگوتم کاری واهی نابێت، تەلەکان بە جۆرێ ڕاکێشراون، یا هەموو گڵۆپەکان پێک ڤە هەڵدەبن یا هیچیان هەڵ نابن. ئیدی من گوێم نەدایە. ئەو چووە دەرێ و گەڕایەوە. کورسیەکانی دانا، فینجانەکانی لەسەر کورسیەک لە دەوری جەزۆیەک دانا. ئەوجا بەرانبەر بە من لە دیوەکەی تری دایکمەوە دانیشت. پەرستارەکە هەر بەو دەقەوە لە بنی ژوورەکەدا لە پشت ئێمە وەستا بوو. من نەمدەبینی کە چی دەکرد، بەڵام بە گوێرەی جوڵەی دەستیا دەزانرا کە شتێک دەچنێ. هەوا خۆش بوو، قاوەکە گەرمی کردبوومەوە. لە دەرگاکەوە کە کرا بووە بۆنی شەو و گوڵان داهاتە ژوورێ. پێم وایە کەمێک خەوتم، دەنگی خشەخشێک بێداری کردمەوە، چونکە چاوم نوقابوون. ڕووناکیەکە لە جاران ناخۆشتر بوو، تاقە سێبەرێکیش لە بەردەمما نەدەبینرا. هەموو شتێک، هەر گۆشەیەک، هەموو پێچەکان بەلا ساریەکی تاقەت بەرەوە لەبەر چاوم بەرجەستە دەبوو. دۆستەکانی دایکم لەم کاتەداوە ژوور کەوتن، 12 کەسێک بوون و بێدەنگی وەناو ئەم ڕووناکیە بە شەوارە خەرە کەوتن. بێەوەی تاقە دەنگێک لە کورسیەکانەوە بەرز بێتەوە لە سەریان دانیشتن. بە جۆرێ تێم دەڕوانین وەکوەوەی تانەهۆ هیچ کەسێکم نەدیبێ. بچووکترین پاکژی سیما و جلەکانیان لە نیگام دەرباز نەدەبوو. لەگەڵ ئەمەشا هیچ دەنگێکم لێ نەدەبیستن و زۆر بە زەحمەت باوەڕم بەبوونیان دەکرد. زۆربەی ژنەکان بەرکۆشەیان بەستە بوو، بە پەتێک ناوقەدیان بەستە بوو، ئەمە سکی دواکەوتویانی زیاتر بەرجەستە دەکرد. تا ئەو کاتە هەرگیز نەمزانی بوو کە پیرەژنان چۆن ورگیان دەبێ. پیاوەکان هەموو لاواز و ئاسا بەدەست بوون. ئەوەی مای سەرنجم بوو ئەمە بوو کە چاوم نەدەبینین. تەنیا ڕووناکیەکی لێڵ لە ناوەندی چاڵێکی پڕ لە چرچ و لۆچدا دەبینرا کە دانیشتن. زۆربەیان تەماشای منیان کرد و باستەم سەرێکیان بۆ لەقاندم و چونکە لێویان چوو بۆ ناو زاری بێدەدانیانەوە من حاڵی نەبووم کە ئایا سڵاوم لێ دەکەن یان تەنیا جوڵەیەک سەری بزواندون. لێ پێم وایە سڵاویان کرد. لەم کاتەدا زانیم هەمویان لە بەرانبەر منا و بە دەورا و دەوری دەرگاوانەکەدا دانیشتون و سەر دەجوڵێنن. لە پڕێکە ئەم بیرۆکە گاڵتە جاڕیم لا دروست بوو کە هاتوون من دادگایی بکەن. دوای کەمێک یەکێک لە ژنەکان کەوتە گریان. لە ڕیزی دووەم لە پشت یەکێک لە هاوڕێکانیا پەنهان بوو. من بە زەحمەت دەمبینی. بەدەم کوتە هەنسکەوە بەردەوام دەگریا و ئامەزانی کە ئیدی هەرگیز ناوەستێتەوە. ئەوانی دی وەک بڵێ گریانەکەی ئەو نەژنەوەن، هەموو خەمین و مات و بێدەنگ بوون. دەیان ڕوانیە تابوتەکە یا دارعاساکانی دەستیانیە هەر شتێکی دیکە، بەڵام جگە لە مەنەیان دەڕوانیە هیچی دی. ئەو ژنە هەر دەگریا. زۆر حەیرما بووم، چونکە من نەمدەناسی. حەزم نەدەکرد گوێم لە دەنگی ببێ، لێزاتم نەبوو ئەوەی پێ بڵێم. دەرگاوانەکە بەلای ئەو دادانەویەوە قسەیەکی کرد. لێ ئەو سەری دانەوان لە بن لێوانەوە شتێکی گوت و بە هەمان شێوە درێژەی بە گریانەکەیدا. ئەوسا دەرگاوانەکە بۆ لای من هات، لە نزیکمەوە دانیشت. پاش ساتێکی دوور و درێژ بێەوەی نیگام بکات پێی وتم
ئەو ژنە زۆر لە دایکتەوە نزیک بوو. دەڵێت ئەو لێرەدا تاقە دۆستی بووە و نهۆ ئیدی چه کەسێکی نییە. ماوەیەکی زۆر بەم جۆرە دانیشتین. ناڵە و هەنسکەکانی ئەو ژنە کەمتر بووبووەوە. ماوەیەک پڕخاندی و عاقیبەت بێدەنگ بوو. من هێشتا خەوم نەداهات. لێ شەکەت بووم و گورچیلەکانم دەێشان. هێشتا بێدەنگی ئەم هەموو بنیادەمە ئازاریان دەدەم. جارجارێ دەنگێکی تایبەتی کە بۆم دیاری نەدەکرا دەگەی یەگوێم. دوای ماوەیەک ئاخری زانیم کە چەندانەیەک لە پیرەمێردەکان لە دیوی ناوەوە گوپی خۆیان دەمژن و ئەم مڵچە سەیرە دەردێنن. بە جۆرێ غەرقی بیر و هزری خۆ بووبوون کە ئاگایان لەم کارەیان نەبوو. تەنانەت ئەم بیرم بە مێشکە هات کە ئەم مردووەی کە لەناو ئەوانە کەوتووە چ گرنگێکی بۆ ئەوان نییە. لە ئێستا دەزانم کە ئەمە بیرێکی هەڵە بووە. هەمومانەوە قاوەیەمان خواردووە کە دەرگاوانەکە دروستی کردبوو. ئیدی نازانم چی ڕوویدا. شەو بوری بوو. ئەوەندەم لە بیرە کە جارێک چاوم هەڵهێنا و دیتم پیرەمێردەکان پاڵیان بەیەکەوە داوە و خەوتون. جگە لە یەکێکیان کە چەناگەی نابووە سەر ئەو دەستەی کە گۆچانەکەی پێگرتە بوو. ئەبلەقانە دەیڕوانیە من وەگەوەی لە مێژ بێ چاوەڕوانی بێداربوونەوەی من بێ. دووبارە خەو بردمیەوە. لە ئازاری بێ ئەندازەی گورچیلەکانم خەبەرم بووەوە. خۆر لەسەر میچە شوشە بەندەکەوە دەخزیە ژوورەوە. دوای کەمێک یەکێک لە پیرەمێردەکان ڕابوو زۆر کۆکی. تفەکەی دەکردە دەستە سڕێکی خانەخانەی گەورەوە. هەر کۆکەیەکی وەکو گیان کێشانێک بوو. ئەوانی دیکەشی خەبەر کردەوە و دەرگاوانەکە بەگوێی دادان کە دەبێ بڕۆن. هەستان. ئەم شەو نەخۆنیان ڕاحەتە دەم و چاوی کەوە کردبوون. لەوە سرم سوڕما بوو کە کاتێوە دەرکەوتن هەموو تەوقەیان لەگەڵ کردم. لە تۆ وایە ئەو شەوە کە تاقە قسەیەکمانتیا لەگەڵ یەکدی نەکردبوو دۆستایەتیمانی دوو چەنانە کردبوو ماندوو بووم. دەرگاوانەکە بۆ ژوورەکەی خۆی بردم کە توانیم لەوێن دەرخۆم ڕێک بخەم. هەمدیس شیر و قاوەیەکمان خواردەوە کە زۆر بەلەزەت بوو. گاوێوە دەرکەوتم خۆر تەواو بەرز بووبەوە. ئاسمان بەسەر و گردۆڵکانەوە کە مارنگۆی لە دەریا جادە کردەوە غەرقی سووری بوو. ئەو شنەبایی کە بەسەر گردۆڵکەکاندا تێدەپەڕی بۆن و بەرامەی خوێی لەگەڵ خۆیدا دەهێنا. ڕۆژێکی زۆر جوان بەڕێوە چوو. لەمێژ بوو کە نەچوو بوومە گوندی. پێم وابوو ئەگەر دایکم لە ئارادا نەبوایە لەزەت و خۆشیێکی فرەم لە گەشت و گەڕانی ئەمڕۆکە دەبینی. لە حەسارەکەدا لە ژێر دارچنارێکدا بەدەم چاوەڕوانیەوە وەستا بووم. بۆنی زەوی تەڕ و شێدارم هەڵدەمژی و خەوم نەداهات. هاوکارانی دایرەی خۆمم بیرکەوتەوە کە هەمویان لەم کاتەدا ڕادەبوون تا بچین بۆ سەرکار. بۆ منم ساتە هەمیشە دژوارترین سات بوو. تۆزێکی دیکەش بیرم لەم شتانە کردەوە. بەڵام لە ناکاو دەنگی زەنگێک لە ناو بیناکەوە داوی بیرکردنەوەی بچڕیم. لە پشت پەنجەرەکەوە هەندێک جم و جۆڵ بینرا. ئەوجا هەموو شوێنەکان کپ و ئارام بوون. هەتاو تۆزێ بەرز بووبەوە. قاچەکانم خەریک بوو گەرم دەبوونەوە. دەرگاوانەکە کە بە حەسارەکەدا ڕەتدەبوو پێی گوتم کە بەڕێوەبەر دەیەوێم. چوون بۆ نووسینگەکەی. چەند کاغەزێکی پێی ئیمزا کردم. سەیرم کرد ڕەشی پۆشی بوو پانتۆڵێکی خەتخەتی لەبەر بوو. تەلەفۆنەکەی هەڵگرت و پێی گوتم کرێکارانی جەنازە هاتوون. دەچم پێیان دەڵێم تابوتەکە دابکتن. دەخوازی جارێکی دیکەش دایکت بدینی؟ گوتم نا. بەدەم دەنگ نزم کردنەوە تەلەفۆنەکەی دەستوریدا. فیجاک بە مامورەکان بڵێ کە دەتوانن دەست بەکار بن. ئەو جاگوتی کە ئەویش لە ڕێوڕەسمی ناشتنەکەدا بەشداری دەکات. سوپاسیم کرد. لە پشت مێزەکەیەوە دانیشت. لاقە بچووکەکانی نانە سەر یەک و پێ ڕاگەیاندم کە تەنیا من و ئەو لەگەڵ پەرستاری بەشەکەدا لە ڕێوڕەسمەکەدا دەبین. بە گوێرەی ڕێسای خانەی پیران کەسانی پیرخانەکە بۆیان نییە بەشداری ڕێوڕەسمی ناشتن بکەن. تەنیا بۆیان هەیە شەو نەخۆسی بکەن و دووپاتی کردەوە کە ئەمە مەسەلەیەکی ئینسانیە. بەڵام بە شێوەیەکی ڕیسپەڕ ڕێگەی بە دۆستێکی دایکم بە ناوی تۆماس پیریز دابوو بەشداری لەم ڕێوڕەسمەدا بکات. بەڕێوبەرەکە پێکەنی و پێیگوتم بە خۆت دەزانی ئەمە هەستێکی هەرزەکارانەیە؟ ئەم پیرەمێردە و دایکت قەت لێکدی دوور نەدەکەوتنەوە. لە پیرخانەکەدا سوعبەتیان لەگەڵ دەکردن و بە پیریزیان دەگوت ئەمە دەستگیرانی تۆیە. ئەویش پێ دەکەنی. ئەمەیان پێ خۆش بوو. بەڕاستی مەرگی خاد مەرسۆ زۆری ناڕەحەت کردووە. وازان دەکەم حەقی ئەوەم نەبوو ڕێگەی نەدەم. بەڵام لەسەر ڕاستپاردەی دکتۆری ئێشکچی ڕێگەم نەدا شەو نخۆنی بە دیاریەوە بکات. ماوەیەکی زۆر بە بێدەنگی ماینەوە. بەڕێوەبەرەکە هەستا و لە پەنجەرەی نووسینگەکەی خۆیەوە تەماشای کرد و پاش تۆزێک گوتی ئەها ئەوە قەشەی مارنگۆیە. زوو هاتووە.
وگوتی لێرەوە تا کڵێساکە لە ناو گوندیدایە بەلای کەمەوە 3/4 سەعات دەبێ. هاتینە خوارێ. کەشیشەکە و 2 منداڵی سرود خوێن لەبەر بینایەکدا وەستا بوون. یەکێک لە منداڵەکان بخوردانێکی بەدەستەوە بوو و کەشیشەکە بەرەو لای ئەو دانەوی بووەوە و تا درێژی زنجیرە زیوەکەی چاک بکات کە ئێمە گەیشتینە جێ. کەشیشەکە سەری هەڵبڕی. بانگی کردم. کوڕەکەم. و چەند قسەیەکی دیکەشی کرد. ئەو جاوە ژوور کەوت. منیش وە دووی کەوتم. تەماشایەکم کردیتم کە بزمارەکانی تابوتەکەدا کوتراون و 4 پیاوی ڕەشپۆش لە ژوورەوە وەستاون. لەو دەمەدا گوێم لێ بوو کە بەڕێوەبەرەکە پێی گوتم گالیسکەکە لە کەنار جادەکەی و ئامادەیە. کەشیشەکە کەوتە وێرد و دوعا خوێندن. لەم ساتە بەدواوە کاروبارەکان بەلەز جێبەجێ بوون. پیاوەکان بە پەردەیەکەوە بەرەو تابوتەکە چوون. کەشیشەکە و هاوڕێکانی و بەڕێوەبەرەکە و من وە دەرکەوتین. ژنێک لەبەر دەرگا وەستا بوو کە من نەمدەناسی. بەڕێوەبەرەکە گوتی: جەنابی مورسۆ. گوێم لە ناوی ژنەکە نەبوو و تەنیا ئەوەندەم زانی کە پەرستارە. ئەویش بێ هیچ بزەیەک دەم و چاوەڕە قەڵە و درێژکۆلەکەی خۆی دانەواندەوە. ئەو ساڕیزمان بەست تا جەنازەکە تێپەڕێ و لە دوی جەنازە هەڵگراکانەوە وەڕێکەوتین و لە خانەی پیرانەکەوە دەرکەوتین. گالیسکەیەک لەبەر دەرگا وەستا بوو. ڕەش درێژ و بریقەدار بوو. قەڵەمدانی وەبیر بنیادەم دەهێنایەوە. لە تەنیشتیەوە ڕێخەری ڕێوڕەسمەکە کە پیاوێکی کورتەباڵا بوو جلێکی پێکەنی ناوی لەبەردا بوو لەگەڵ پیاوێکی ڕەفتار دەستکردا وەستا بوون. زانین پیرەمێردەکە ئاغای پیریزە. کڵاوێکی نرمی قەراخبانی ناوەندخڕی لەسەر بوو کە لە کاتی تێپەڕبوونی جەنازەکەدا دایگرت. بەجلێکەوە کە پانتۆڵەکەی کەوتبووە سەر پێڵاوەکانی و گرەی بچووکی بۆین باخەڕەشەکەی کە لە یەخەسپی کراسە دەڵبەکەی هاتبوو. لێوەکانی لەژێر کەپوویەکی پڕ لە پەڵەی ڕەش دەلەرزی. قژە نەرموسپێکی لە پشت گوێچکە سەیرەکانیەوە بەسەر قەراغە هەڵگەڕاوەکەیدا ڕژا بوو. ڕەنگی سووری گوێچکەکانی لە سەرامسی ماڕەنگ پەڕیوە سەرنجی ڕاکێشام. ڕێکخەری ڕێوڕەسمەکە شوێنی هەر یەکەمانی دیاری کرد. کەشیشەکە لە پێشی پێشەوە دەڕۆی و لە دوای ئەوە عەرەبانەکە بوو. لە دەوری عەرەبانەکەدا ئەو 4 پیاوە بوو لە دوای ئەوانەوە بەڕێوەبەرەکە و من. پەرستارەکە و ئاغای پیریس لە ڕیزی دواوە بوون. نهۆ ئاسمان نوقمی خۆرەتاو بوو. هەتاو وردە وردە قورسایی دەخستە سەرزەوی. گەرما بەلەز بەرز دەبووەوە. نمزانی بۆ ئەوەندە دێر حەرەکەتمان کرد. لە ژێر جلە تۆخەکانمەوە هەستم بە گەرما دەکرد. پیرەمێردە وردی لە کورتە باڵاکە کە کڵاوەکەی لەسەر کردبوو دایگرتەوە. کاتێک کە بەڕێوەبەرەکە باسی ئەوی بۆ دەکردم ئاوڕێکم لێیدایەوە و تەماشایەکم کرد. بەڕێوەبەرەکە پێی گوتم کە زۆر جار دایکم و مستەر پیریز ئەسران لەگەڵ پەرستارێکدا بۆ پیاسە بۆ گوندەکە دەچوون. نۆڕیمە دەشتەکەی دەوروبەرم لە نێو ڕیزی ئەو دارسنەوبەرانەی کە بە گردێکی زۆر بەرز کۆتایی دەهات و لە نێو ئەم زەویە سەوز و قاوەی و ئەم ماڵە تاکتاک و دیارانەوە حاڵی دایکی خۆم دەخێندەوە. شەو دەبێ لەم دەڤەرەدا وەکو هەڵوەستەیەکی خەم ئەنگێز وەها بێ. بەڵام ئەمڕۆ کە هەتاوی تاقەتبەر دیمەنەکەی لەبەر چاو دەستڕیەوە و بێگیان و خەمین دەینواند. کەوتبووینە ڕێ. لەم کاتەدا بوو کە زانین پیریس کەمێک دەلەنگی گالیسکەکە بەرەبەرە خێراتر دەبوو. پیرەمێرد دوا دەکەوت. یەکێک لەو پیاوانش کە لە پاڵ عەرەبانەکەوە دەڕۆیشتن دواکەوت و نهۆ پێ بە پێی من دەڕۆیی. پێم سەیر بوو کە هەتاو بەو خێراییە بەرەو تاقی ئاسمان هەڵدەکشا. لەپڕ هەستم کرد کە دەشتەکە ماوەیە کە لە دەنگەدەنگی مێروان و شنەشنی گیایان نقم بووە. ئارەقە بە گۆناکانمانە هات بۆ خوارێ. چونکە کڵاوم نەبوو بەدەستە سڕ خۆم باوەشێن دەکرد. ماموری ناشنەکە هەندێشتی پێگوتم کە گوێم لێ نەبوو. لەم کاتەدا ئارەقەکەی سەری و خۆی بەو دەستە سڕی کە بەدەستی چەپیەوە بوو دەسڕی. بەدەستی ڕاستی کاسکێتەکەی هەڵبڕی. پێم گوت: چی؟ بەدەم ئاماژەکردنەوە بۆ خۆرەکە دووبارەی کردەوە. گەرمایەکی سەیرە. گوتم: ئەرێ پیر بوو؟ گوتم: تەقریبەن، چونکە تەمەنیم بە دروستی نەدەزانی. دوای ئەمە بێدەنگ بوو. ئاوڕێکی پاشەوەمدایەوە و پیریس 50 مەترێک لە دواترەوە داهات و هەروەها نیگایەکی بەڕێوەبەرەکەم کرد. زۆر بە سەنگ و وقارەوە ڕێی دەکرد. چەند دڵۆپە ئارەقەیەک بەسەر تەوێڵیەوە دەبریقایەوە کە چینەی دەسڕی. وام هاتە بەرچاو کە دەستەی بەڕێکەران خێرا دەڕۆیی. دەوروبەرم هەمان دەشتایی گەرم و تەژی خۆر بوو. بۆ کەسێکی وەکو من لە کێشانە بوو. بۆ ساتێک بەسەر بەشێک لە جادەکەدا کە تازە نۆژەن کرابەوە تێپەڕین. خۆر
قیری جادەکەی نەرم کردبەوە و پێی پێدا دەچوو ناواخنە درە و شاوەکەی بەدیار دەکەوت. کڵاوە چەرمێکەی عەرەبانچیەکە لەسەر عەرەبانەکەەوە وا دەهاتە بەرچاو کە لەم قوڕە ڕەشە هەڵکێشرا بوو. من لە نێوان ئاسمانی شین و سپی و هاو ئاهەنگی ئەم ڕەنگانەدا ڕەشی زەقی قیرەکە، ڕەشی تۆخی جلەکان و ڕەشی بریقەداری عەرەبانەکەدا خۆم گوم کردبوو. هەموو ئەمانە هەتاو بۆنی چەرم و بۆنی ترس و شیاکەی عەرەبانەکە، بۆنی ڕەنگ و کندر و ماندوێتی یەک شەو بێداری نیگا و بیریان پەرێشان کردبووم. جارێکی دی ئاوڕی پاشەوەمدایەوە. پیریز زۆر دوور بوو، لە نێو شەپۆلی گەرماکەدا ون بوو. بە نیگا کەوتمە تاقیبی و بینیم لە ناوەندی دەشتەکەوە و بەڕێگەیەکی قەت بڕدادێت. سەیرم کرد جادەکە لە بەردەم منە پێچ دەکاتەوە. ئیدی بۆم دەکەوت کە پیریز شارەزای ئەم دەڤەرەیە و زۆر زوو ڕێگەکە تێی دەکات و ئێمە دەگرێتەوە. لە پێچی جادەکەدا ئێمەی گرتەوە. دیسان لێمان گوم بووەوە. ئەم جارش لە ڕێگەیەکی قەت بڕەوە دەڕۆی و ئەم کارە چەند جارێک دووبارە بووەوە. بەڵام من هەرزوو سەرنجم لەسەر جم و جۆڵەکانی ئەولا چوو. هەستم دەکرد خوێن لە لاجانگەکانمدا پل دەدا. هەموو ئەمانە بە خێرایی و وەزع و حاڵێکی ئاسایی ئەوتۆ تێپەڕین کە لەمە پتر شتێکی ئەوتۆم لەبیر نەماوە. شتێکی دیکەش کە چوونە ناو گوندەکەوە پەرستارەکە قسەی لەگەڵ کردم. دەنگی لەگەڵ سیمایدا نەدەگونجا. دەنگێکی بەڕیتم و لەرزان بوو. گوتی ئەگەر بنیادەم هێدی بڕوات تاوە سوود دەبێ و ئەگەر لەزی بکات ئارەقە دەکاتەوە و لە ناو کڵێساکەدا سەرمای دەبێ. ڕاستی دەکرد و هیچ چارێکی دیکەش نەبوو. چەند بیرەوەریەکی تری ئەو ڕۆژەم لەبیرە، بۆ نمونە سەر و سیمای پیریس. کاتێککە بۆ دوجار لە نزیکی گوندەکەدا پێمان گەییەوە دڵۆپە ئارەقەی درشت خەم و ماندوێتی نیشتە بووە سەر گۆناکانی کە بەهۆی چرچ و لۆچەکانی دەموچاویەوە نەدەڕشا بەڵکو پەخش و بڵاو دەبووەوە. دووبارە کۆ دەبووەوە و توێژە ئاوێکی لەسەر ئەم دەموچاوەدا نەپیوە پێک دەهێنا. هەروەها بیرەوەری کڵێسا و گوندیانی سەر شۆستەکان، گۆڵدانە سوورەکانی سەر گۆڕەکانی ناو گۆڕستانەکە لە خۆچوونی پیریز کە وەکو بووکەڵەیەک دەچوو کە داوەکەی بچڕابێ، ئەو گڵەی کە لە ڕەنگی خوێن دەچوو وەدەیان کرد بەسەر تابوتەکەی دایکما، ڕەگۆڕی شاڵی دار و درەختان کە تێکەڵ بە گڵەکە بوو، هەروەها ئاپوڕاکە، دەنگەدەنگ و هەراوزەنا، گوندەکە، چاوەڕوانی لە بەرقاوەخانەیەکدا، دەنگی بەردەوامی مەکینەکە و خۆشحاڵی من کاتێک کە پاسەکە گەییە ناو ڕووناکیەکانی جەزایر و بیرکردنەوەم لەمەی کە 12 سەعاتی خشت دەنوو. کە لە خەورا بووم زانیم بۆچی بەڕێوەبەرەکەم کاتێک کە داوای 2 ڕۆژ مۆڵەتم لێ کرد قەڵس بوو. ئەمڕۆ شەمەیە، هەر لە بیرم نەبوو، بەڵام کەرابووم بیرم کەوتەوە. دیارە بەڕێوەبەرەکەم وای بیر کردوێتەوە کە بەم جۆرە لەگەڵ یەک شەمەدا 4 ڕۆژ پشوم دەبێت و ئەمەی بەدڵ نەبووە. بەڵام خەتای من نییە کە لە بری ئەمڕۆ دوێنێ دایکەیان بە خاک سپارد. ئەوجا هەرچۆنێ بێ شەمە و یەک شەمەم پێدەبڕا، لەگەڵ ئەمەشا لە بەڕێوەبەرەکەم دەگەم. بە زەحمەت ڕابووم، شەکەت و ماندووی دوێنێ بووم. بەدەم ڕدێن تاشینەوە لە خۆم پرسی دەخوازم چ بکەم و لێ بڕام بچمە مەلەوانی. سواری تراموا بووم و چووم بۆ بەندەر. خۆم بە هەستێلەکەدا کرد. یەک دنیا لاو ڕژابوونە ئەوێ. لە ئاوەکەدا ماری کاردۆنان بینی کاکات خۆی لە دایرەکەمانە تای پێست بوو. ئەوسا حەزم لێی بوو. پێم وایە ئەویش بێمەیل نەبوو. لێ زۆری نەبرد کاو لێی دا و ڕۆی و دەرفەتمان بۆ نەلوە کە زیاتری یەکدی ببینین. یارمەتیمدا کە سەر بکەوێتە سەر کەڵەکێکی لاستیکی و بەدەم ئەم کارەوە دەستم بەرمەمکی کەوت. من هێشتا لە ئاوەکەدا بووم کە ئەو بەگازی پشتا لەسەر کەڵەکەکە ڕاکشا. ڕووی کردە لای من، قژەکەی بەسەر چاوی ڕژا بوو پێدەکەنی. خۆم گەیاندە کەڵەکەکە و خۆم خزاندە تەنیشتیەوە. هەواکەی خۆش بوو. بە ناوی سوعبەتەوە سرم بردە دواوە و ڕێگ لە سەرسکی ئەومدانا. هیچی نەگوت و من بۆ حاڵەوە مامەوە. هەر هەموو ئاسمان لە ناو چاوەکانما بوو. ئاسمان شین و زێڕین بوو. هەستم دەکرد دڵی ماری لە ژێر سرمدا بە ئەسپایی لێدەدا. ماوەیەک بە نیمچە بێداری لەسەر کەڵەکەکە ماینەوە کە هەتاو گەرم بوو. ئەو خۆی هەڵدایە ئاوەکەوە و منیش بەدوایە. خۆم گەیاندێ. دەستم لە قەدی ئاڵاند و پێکەوە مەلەمان کرد. هەر پێدەکەنی.
کاتێکە لەسەر ئەسکەلەکە خۆمان وشک دەکردەوە پێی گوتم من لە تۆ ئەسمەرترم. داوام لێکرد کە شەوێ پێک ڤە بچینە سینەما. بە پێکەنینەوە گوتی زۆر حەز دەکات فیلمێکی فرنان دل بدینێ. وەختی جلەکانم لەبەرکرد زۆری پێسەیر بوو کە بۆینباخی ڕەشم بەستووە. لێی پرسیم کە ئایا تازیەبارم؟ پێم گوت کە دایکم مردووە چونکە دەیویست بزانێکەی. وەڵامم دایەوە. دوێنێ کەمێک پەشۆکە بەڵام خۆی لە گێلیدا و هیچی نەگوت. دەمویست پێی بڵێم کە تەخسیری من نەبووە. لێجڵەوی خۆم کرد چونکە بیرم کەوتەوە کە ئەم قسەیەم بە بەڕێوەبەرەکەم گوتەبوو. ئەم دووبارەکردنەوەیم پێ بێمانا بوو. بەرحاڵ بنیادەم هەمیشە کەمێک خەتاکارە. شەوێ ماری هەموو شتێکی فەرامۆش کردبوو. هەندێک شوێنی فیلمەکە کۆمیدی بوو بەڵام بە شێوەیەکی گشتی و بەڕاستی تووڕەهات بوو. لنگی بەلاقی منەوە چەسپاندە بوو. منیش مەمکیم دەگوشی. لە نزیکی کۆتایی فیلمەکەدا ڕاموسی بەڵام بەدڵی خۆم نەبوو کە چوینە دەرێ لەگەڵ مناهات بۆ ماڵەوە. کە ڕابووم ماری ڕۆیی بوو. بۆی ڕوون کردبوومەوە کە دەبێ بچێ بۆ لای پووری. کە بیرم کەوتەوە ئەمڕۆ یەکشەممەیە بێتاقەت بووم. حەزم لە یەکشەموان نییە. لە ناو جێگاکەما تلێکمدا بۆ بۆنی ئەو خوێیە گەڕام کە لە قژی ماری بەسەر سەرینەکەەوە بەجێی هێشت بوو. تا سەعات دەلێی خەوتم. ئەوسا بەدەم ڕاکشانەوە تانیوەڕۆ هەرج گەرم کێشا. تاقەتم نەبوو وەکو چەند ڕۆژە فراڤین لە نکسیلست بخۆم چونکە پرسیارکوتیان دەکردم و منیش حەزم لەمە نەبوو. چەند هێلکەیەکم کوڵاند و هەر لەو قاپەدا و بەبێ نان خواردم چونکە نانم لە ماڵەوە نەبوو. تاقەتم نەبوو بۆ نانکڕیم بچمە خوارێ. پاش فراڤین کەمێک بێتاقەت بووم و کەوتمە پیاسە بە ماڵەکەدا. کاتێک کە دایکم لێرە بۆ ماڵەکە ڕێک و پێک بوو بەڵام ئێستا بۆ من زۆر گەورەیە و دەبێ مێزی ژووری نان خواردنەکە بۆ ژوورەکەی خۆم بگوازمەوە. منەم ژوورەم بەس بوو. تەنیا لەم ژوورەدا دەژیام لە نێو کورسیە حەسیرە چاڵبووەکان و ئەو کۆمەدیەی کە ئاوێنەکەی زەرد بووە و مێزی تەوالێتەکە و قەرەوێڵە ئەسنەکەمدا. ئەوەی دی هەمووی بێسوود لەو گۆڕە کەوتبوو. دوای تۆزێک هەر بۆ ئەوەی کارێک بکەم کۆنە ڕۆژنامەیەکم پەیدا کرد و کەوتمە خوێندنەوەی. ڕیکلامێکی خوێی کرۆشنم لێبڕی و چەسپاندم بەو دەفتەرەوە کە بابەتی سەرنجڕاکێشی ڕۆژناماتم تیا هەڵدەگەرد. ئەوسا دەستم شتن و چووم لە بەلە کۆنەکە دانیشتم. ژوورەکەم دەڕوانێتە شەقامە سەرێکیەکەی دەوروبەری شار. پاشنیوەڕۆیەکی خۆش بوو. شەقامەکە ڕەش دەچووە و تاک و تەرا خەڵکی بەپەلە تێدەپەڕین. هەوڵین گروپ خێزانێک بوو کە دەچوونە گەشت. دوو کوڕیشگە بەجلی دەریاییەوە و پانتۆڵەکانیان تا خوار ئەژنەیان هاتبوو. لە ناو جلە زبر و ڕقەکانیانە کەمێک ناڕەحەت بوون و کیژێکی چکۆلە بە قردێلەیەکی سوور و جوتێ پێڵاوی بری قەدارەوە لە دوایەنەوە بوو. دایکیان قەڵەو بوو. کراسێکی حەریری قاوەیی لەبەر بوو. بابیان پیاوێکی وردیلەی یەکجار لاواز بوو دوورا و دوور دەمناسی. کڵاوێکی حەسیری لەسەر بوو. بۆینباخی لە ملک کردبوو دارعاسایەکی بەدەستەوە بوو. کە ئەوم لەگەڵ ژنەکەی دابینی ئیدی زانیم بۆچی لە گەڕەکە دەڵێن پیاوێکی بە یحتوبارە و ژنەکەی لە ڕێزەی ئەو دانیە. دوای تۆزێک گەنجانی دەفەرەکە بە قژی کرێماوی و بۆینباخی سوور و چاکەتی ناوقەتەنگی گوڵدۆزی و پێڵاوی نوکپانەوە ڕەت بوون. پێدەچوو بۆ سینەمای ناوەندی شار بچن. بۆیە زوو کەوتبوونە ڕێگە و بەدەم قاقای پێکەنینەوە دەلەزین کە فریای تراما بکەون. دوای ئەوان شەقامەکە بەرەبەرە چۆڵ بوو. پێم وایە لە هەموو شوێنەکانە نمایش دەستی پێکردبوو جگە لە دوکانداران و پشیلە چ شتێکی دی لە شەقامەکەدا نەدەبینرا. ئاسمانی سەڕی زەدرەختەکانی ئەمبەر و ئەو بەر شەقامەکە ساف بوو بەڵام ڕووناک نەبوو. لە شۆستەکەی ئەو بەرەوە کابرای جگەرە فرۆش کورسیەکی هێنایە دەرێ. لەبەر دوکانەکەیە داینا و هەردوو دەستی خستە سەر پشتی کورسیەکە و بە بەرەواژی لەسەری دانیشت. ئەو تراموایانەی کە تا تۆزێ لەمە پێش پڕ بوون لە خەڵکی ئێستا تەقریبان چۆڵ بوون. لە قاوەخانە بچووکەکەی شیە پیرۆی تەنیش جگەرە فرۆشەکەوە گارسۆنەکە خەریک بوو ئاردەداری نێو هۆڵە چۆڵەکەی دەماڵی. بەڕاستی یەکشەممە بوو. منیش کورسەکەی خۆم وەرگێڕا و وەکو جگەرە فرۆشەکە لەسەری دانیشتم چونکە هەستم کرد واهی خۆشترا. دوو جگەرم کێشا. چوومە ژوورەوە و چکلێتێکم هێنا و چوومە بەر پەنجەرەکە تا لەوێن دەربی خۆم. دوای تۆزێک ئاسمان تاریک بوو بە دڵماهات کە هەر ئێستا بارانە هاوینەیەکدا دەکات. کەچی پەڵە هەورەکان بەرەبەرە ڕەوینەوە. لێکتێپەڕبوونی هەورەکان بەسەر شەقامەکەدا بۆنی بارانی لێدەهات و زیاتر تاریکی دەکرد.
ماوەیەک ڕوانیمە ئاسمان. سەعات 5 تراموایەکان بە هەراو زەناوە پەیدا بوونەوە. لە مەیدانی وەرزشی دەوروبەری شارەوە تەمەشاوانانی فوتبۆڵیان کە وەکو هێش و خۆیان بە پەیژە و قەراغەکانیانەوە هەڵواسی بوو دەهێنایەوە. ترامواکانی دی وەرزشکارەکانیان پێبوو کە من بە جانتا چکۆلەکانیانەوە ناسیمنەوە تا هێزیان تیابوو دەسترین و هاواریان دەکرد کە یانەی ئەوان نادۆڕێ. ژمارەیەکی زۆریان بەسەر و بەدەست ئاماژەیان بۆ کردم. یەکێکیان هاواری بۆ کردم. بردمانەوە و لە وەڵاما سرم بۆ جوڵاند و گوتم ئافەرین. لەمە بەدواوە هاتوچۆی ئۆتۆمبیلی تایبەتی سەری کرایەوە و ڕووی لە زیادی کرد. ئاسمان هەم دیسکەمێک گۆڕا. لە سەربانەکەەوە ئاسمان سوور دەچووەوە و لەگەڵ زەردەپەڕی ئێوارێدا کە بەڕێوە بوو جم و جۆڵ کەوتە نێو کوچە و کۆڵانەکان. گەشتیاران کەم کەم دەگەڕانەوە. ئاغای بە یەحتوبارم لە نێو قەرەباڵغیەکەوە ناسیەوە. مناڵەکان دەگریان و خۆیان بە عاردیدا بکێش دەکرد. لەو دەمانەدا سینەماکانی گەڕک شەپۆلە تەمەشاوانێکی زۆریان هەڵڕشتە سەر شەقامەکە. هەندێک گەنجیان تیا بوو کە ئەتواریان جدیتر لە ئاسایی بوو. پێدەچوو فیلمێکی سەرکێشیان بینی بێ. ئەوانەی چووبوونە سینەماکانی شار کەمێ درەنگتر گەیشتنەوە. ئەوانە جدیتر دەهاتنە بەرچاو و هێشتا هەر پێدەکەنین. بەڵام جارجار ماندوو خەیاڵاوی دەیان نواند. بە شۆستەکانە داهاتن و دەچوون. کیژۆڵانی گەڕک بەسەری ڕووتەوە دەستی یەکیان گرتبوو. کوڕەکان ریزیان بەستە بوو تا ریزەکەی ئەوان بشکێنن و تالیقیان لێدەدان و کیژەکان سەریان وەردەگێڕا و پێدەکەنین. هەندێکیان کە دەمناسین بەدەست و سەر ئاماژەیان بۆ کردم. سڵاویان کرد. لەپڕ گڵۆپەکانی سەر شەقامەکە هەڵبوونەوە سێرەکانی سەرەتای شەویان لە جریوە خەست. هەستم کرد چاوەکانم لە تەماشای شۆستە پڕ لە خەڵکەکە و ڕووناکیەکە ماندوو بوون. تیشکی گڵۆپەکان ڕەژا بۆ سەر شۆستە تەڕەکە و لایەتی تراموایەکیان لە مۆدایەکی دیارەوە دەیدا لە قژی درەخشان، لە بزەیەک یا لە بازنێکی زیو. دوای کەمێک تراموایەکان کەم بوونەوە. تاریکی شەو باڵی بەسەر درەختەکانە کێشا و گڵۆپەکان کوژانەوە و گەڕک بەرەبەرە چۆڵ بوو. بەڕادەیەک کە یەکەمین پشی لە بەهێواشی لەو شەقامەوە کە تازە چۆڵ بوو تێپەڕی. هەنگی بیرم کەوتەوە کە دەبێ شێو بخۆم. گردنم چونکە ماوەیەک بوو نابوومە سەر قەراقی کورسیەکە کەمێک دێشا. چوومە خوارەوە و نان و پێخۆرم کڕی. خواردنم لێنا و هەر بەسەر پێوە شێوم خوارد. ویستم لەبەر پەنجەرەکەدا جگەرەیەک بکێشم. لێدنیا سارد بوو کەمێک سەرمان بوو. پەنجەرەکەم داخست و گەڕامەوە. لە ئاوێنەکەدا سوچێکی مێزەکەم بینی کە چرا سپرتۆیەکە و هەندێک گوێچکەنانی لەسەر بوو. بیرم کەوتەوە کە ئەم یەک شەممەیەژ وەکو یەک شەممەکانی دی بوری و دایکم نهۆ لە ژێر خاکدایە و سبەینێ سەر لە نوێ دەچمەوە سەرکار و وەلحاصڵ چ گۆڕانێک ڕووی نەداوە. لاپەڕا 31. ئەمڕۆ لە دایرە زۆرم کار کرد. بەڕێوەبەرەکەم میرەبان بوو. لێی پرسییم ئایا ماندوو نیم؟ دەیویست تەمەنی دایکم بزانێ. بۆ ئەوەی بەدرۆ نەکەومەوە گوتم 60 ساڵێک دەبوو. نازانم بۆچی وای دەنواند سەرخۆشی لێکردم و شتەکە بڕاوەتەوە. کۆمەڵێک بارنامە لەسەر مێزەکەم کەڵەکە بوو دەبوایە بە هەمویان ڕابگەم. بەر لەوەی بۆ فراوین لە دایرە دەربچم دەستەکانم شت. نیوەڕوانم کاتانم لەلا خۆشە، بەڵام ئێواران کەمتر حەزی لێ دەکەم چونکە ئەو خاولی کە دەبێ بەکاری بێنم تەڕی تەڕە، چونکە بە درێژایی ڕۆژەکە بەکاراتوە. ڕۆژێک ئەمەم بە بەڕێوەبەرەکەم گوت، وەڵامی دامەوە کەمایی داخە. بەڵام لە هەمان کاتە چێ نییە. سەعات 12:30 لەگەڵ ئەمان و ئێلدا کە لە بەشی ناردنی نامەکانە کار دەکات وە دەرکەوتین. دارەکەمان دەڕوانێتە سەردەریا و ئێمەش بۆ چەند ساتێ وەستاین و کەوتینە تەماشای کەشتیە بارهەڵگرەکانی بەندەر کە نوقمی هەتاو بوو. لەم کاتەدا کامیونێک بە هاڕەهار هات. ئەمانۆ ئێل گوتی بەم بڕۆین و من دەستم بە غاردان کرد. کامێنەکە لێمان ڕەت بوو، ئێمە دوی کەوتین. من لەناو هاڕەهاڕ و تەپ و تۆزا غەرق بووم. هیچم نەدەبینی و هەستم بە هیچ نەدەکرد جگە لە تەکانی ناڕێکی غاردانی خۆم بەنێو ئاپوڕای سیلینگ و تڕۆمبێل و ئەوڕیکانەی لە دوورەوە دەرەقسین و
بۆ دی ئەو کەشتیانی کە بەلایەندا ڕەت دەبووین. هەوڵجار من گەیمە لۆریەکە و خۆم هەڵدایە ناوی. ئەوجا کۆمەکی ئەمانوئێلم کرد و ئەویش سوار بوو. هانکە هانکمان پێکەوت بوو. لۆریەکە بەسەر شۆستەی ناهەمواری لەنگەرگاکەوە بەنێو تەپ و تۆز و هەتاوە هەڵبەز و دابەزی دەکرد. ئەمانوئێل لە کانگای دڵەوە پێدەکەنی. گەینە خواردنگەکەی سلسد ئازاری بەدەنمان لە عەرەقەدا هەڵکشا بوو. ئەو وەکو هەمیشە بە وەرگی زل بەرکۆشە لەبەر و بە سمێڵە چەرمۆکەیەوە لەوێن دەربوو. لێی پرسییم کە بەگشتی حاڵم باشە؟ وەڵامم دایەوە بەڵێ. گوتم برسیمە. بەلەز نانم خوارد و قاوەیەکم بەسەرا کرد. ئەوسا بۆ ماڵ گەڕامەوە چونکە شەرابێکی ڕەم خواردبووەوە و کەمێک نووستم. کە ڕابووم حەزم لە جگەرە بوو. درەنگ بوو. بۆ ئەوەی بە تراموادا بگەم هەرام کرد. بە درێژایی دوانی وەڕۆ کارم کرد. لە دایرە دنیا فرەگەرم بوو. عەسر کەوە دەرکەوتم خۆشحاڵ بووم کە هێدی بە پیاسە بە قەراغ باراندازەکەدا بگەڕێمەوە. ئاسمان سەوز باو بوو. من دڵخۆش بووم. وێڕای ئەمەش یەکڕاست بۆ ماڵ گەڕامەوە چونکە دەمویست پەتاتە بکوڵێنم. کاتێکە سەر دەکەوتم لەسەر پلیکانە تاریکە تووشی سالامانۆی پیر دراوسەی دیوار بە دیوار بووم. لەگەڵ سەگەکەیدا 8 دانە ساڵە ئەم جوتە پێکەوە دەبینرێن. سەگەکە تووشی نەخۆشیەکی پێز بووە. پێم وایە گەڕیە. هەموو تووکەکەی وەریوە و لەشی یەک پارچە پەڵەی قاوەییە. سالامانۆی پیر هێندە بەتەنێ لەگەڵ ئەم سەگەدا لە ژوور ژیاوە بەرەبەرە شێوەی ئەوی وەرگرتووە. ئەویش پەڵەی سوورباوی بەدەم و چاوەیە و قژی زرد با و تەنکە. سەگەش لە خاوەنەکەیەوە فێر بووە کە تەپودۆزی ڕەپێش بخات و ملی درێژ بکات و بە کوڕەکوڕ ڕێبکات. لە تۆ وایە لە یەک نەژادن بەڵام لە یەکتریش بێزارن. پیرەمێرد ڕۆژەی 2 جاران سەعات 11 و سەعات 6 سەگەکەی بۆ گەڕان دەباتن. 8 دانە ساڵە ڕێگەی خۆیان نەگۆڕیوە. لە شەقامی لیۆندا دەبینرێن. سەگەکە بە جۆرێ خاوەنەکەی بکێش دەکات کە سالامانۆی پیر پێی تێک دەئاڵێت و ساتمە دەدات. ئیدی دەکەوێتە وێزەی سەگەکە و جنێودانی. سەگە لە داخانامت دەبێ و مل دەدا. هەنگێنۆرەی پیرەمێردێ کە سەگەکە بەدوی خۆیان بکێش بکات و کە سەگە ئەمەی بیر دەچێتەوە هەمدیز دەکەوێتەوە بکێشکردنی خاوەنەکەی و هەمدیز کوتەک دەخوات و جنێ و دەژنەوێ. هەنگێ هەردووکیان لە کەناری شۆستەکە دەوێستن و سەگەکە بە ترس و پیاوەکە بەڕقەوە نیگای یەکدی دەکەن. ئەمە کاری هەموو ڕۆژێکیانە. هەر کاتێ سەگە بخوازێ بمیزێ پیرەمێرد دەرفەتی نادات و بەدوی خۆیان ڕای دەکێشێت. ئەگەر جارجارێ ئەم کارە لە ژوورەوە بکات دیسان کوتەک دەخوات. 8 دانە ساڵەکە ئەم کارە بەردەوامە. سلسد هەمیشە دەڵێت کە بەدبەختە بەڵام ڕاستیەکەی کەس نازانێت. لەسەر پلیکانەکە تووشی بووم. سالامانۆ خەریک بوو جنێوی بە سەگەکەی دەدا. پێی دەگوت چەپەڵ بۆگەن. سەگەکە دەی قروسکاند. پێم گوت شەو باش. لێ پیرەمێرد لەسەر جنێوی خۆی بوو. هەنگێ لێم پرسی کە سەگەکە چی کردووە وەڵامی نەدایەوە. بەردەوام دەیگوت نەگریس بۆگەن. هەستم کرد کە پیرەمێردەکە بەسەر سەگەکەیە دانەویوەتەوە و قرێتەکەی ڕێک دەخاتەوە. دەنگم بەرزتر کردەوە. هەنگێ بێ ئەوەی ئاور بداتەوە بە جۆرە تووڕەییەکی جڵەو کراوەوە وەڵامی دامەوە. ئەمە کاری هەمیشەیەتی. ئەوجا بەدەم بکێشکردنی سەگەکەوە کە لەسەر هەر 4 دەست و پێیان بەرگری دەکرد کەوتەڕێ. ڕێک لەو کاتەدا دووەم دراوسەی دیوار بە دیوارم وەژوور کەوت. لە گەڕەکاوا باوە کە بە گەوادی دەژی ئەگەر جارجارێک کەسێک لێی بپرسێ چ کارەیە دەڵێت دوکاندارە. بە شێوەیەکی گشتی چ کەسێک خۆشی نەگەرەکە. بەڵام زۆر جاران قسەم لەگەڵدا دەکات و جارجارێ سەرێکم لێ دەدات چونکە گوێی لێ دەگرم. قسەکانیم پێ سەیر و خۆشە. ئەمە جگەلەوەی کە هیچ هۆیەک نییە کە قسەی لەگەڵ نەکەم. ناوی ڕیمۆن سنتسا. کورتەباڵایەکی ناوشانپانی کەپوفشە وەکو کەپووی بووکسوانان. هەمیشە ڕێک پۆشە. ڕۆژێک باسی سالامانۆی بۆ کردم و گوتی ئەمە کەسێکی نەکبەتە. لێی پرسییم ئایا لێی بێزار نیم؟ وەڵامم دایەوە نا. سەرکەوتینە سەرێ و خەریک بوو لێی جادەبوومەوە کە هەڵیدایێ سوسیس و شەرابم لە ماڵەوە هەیە. مەیلت لێیە پارویەک پێکەوە بخۆین؟ بیرم کردەوە کە قبولکردنی ئەم دەعوەتە هیچ نەبێ زەحمەتی خواردن لێنانم لە کۆڵ دەکاتەوە و گوتم باشە. ئەویش تەنیا ژوورێک و موبەقێکی بێ پەنجەرەی هەیە. لە سەروی تەختە خەوەکەیەوە پەیکەری فریشتەیەک لە مەڕمەڕی قەڵبی مەیلە و سپی و سوور، چەند دوێنەیەکی قارەمانانی وەرزش و
دوو یا سێ وێنەی ژنانی ڕوت هەبوو. ژوورەکەی پیس و تەختەخەوەکەی پەشێو بوو. هەوڵجار چرانەوتیەکەی هەڵکرد. ئەوجا پارچە سارغیەکی زۆر چڵکنی لە بەرکی دەرهێنا و دەستی ڕاستی خۆی پێپێچا. لێم پرسی چیەتی؟ گوتی لەگەڵ یارۆیەکدا کە گەڕی پێدەکرد بە شەڕ هاتووە. گوتی بەخۆت ئاگاداری جەنابی مورسۆ، من شەڕانی نیم، بەڵام هەستیارم. یارۆ پێی گوتم ئەگەر پیاوی لە تراموایەکە وەرە خوارێ. پێم گوت بڕۆ بەڕێی خۆتا و ئاقڵ بە. ئەوجا پێی گوتم کە پیاو نیم. هەنگێدا بەزیم و پێم گوت زارت لێگنێ بۆ خۆتمە دەنا دەتکەم بە بنیادەم. وەڵامی دایەوە تەرحێ و هەنگێک یەکم خێواندێ کەوت. چوم هەڵی بستێنمەوە کەچی هەر لەسەر ئاردەکەوە چەند لەقەیەکی پێدا کێشام. ئیدی منیش بە ئەژنۆ پێی بەربووم و دوودانە سی خوڕمەم پێدا کێشا. دەم و چاوی خڵتانی خوێن بوو. لێم پرسی پیاو بووی؟ گوتی بەڵێ. بە درێژایی ئەم ماوەیە سنتز سارغیەکەی دەبەست. من لەسەر تەختەکە دانیشتە بووم. گوتی بەخۆت دەبینی کە حەقم بەسەریەوە نەبووە. ئەو هەوڵجار شەڕی پێفرۆشتم. ئەوسا پێیگوتم کە پێویستی بە ئامۆژگاری منە لەو بارەیەوە. گوایە من پیاوم، ئاشنای ژیانم و دەتوانم کۆمەکی بکەم. ئەمە جگەلەوەی کە ڕەفیقی منە. من هیچم نەگوت و دووبارە لەی پرسیم کە ئایا دەمەوێ ڕەفیقی بم. لە وەڵاما گوتم هیچ فەرقێک ناکا. خۆشحاڵ بوو. سویسەکەی دەرهێنا. لە تاوەدا سووری کردەوە. پەرداخ و قاپ و چەق و چەتاڵ و دوو قاپ شەرابی لەسەر مێزەکە دانا. هەموو ئەم کارانەی بەبێ دەنگی کرد. ئەوجا دانیشتین. لەسەر نان خواردن کەوتە باسی بەسەرهاتەکەی خۆی. هەوڵجار تۆزێ دوودڵ بوو. دۆستایەتیم لەگەڵ ژنێکدا هەبوو. دەشێت بگوترێ ماشۆقەم بوو. ئەو پیاوەی لەگەڵی بە شەڕ هاتبوو برایم ژنە بوو. گوتی کە خەرجی ئەم ژنەی دەکێشا. هیچی نەگوت. بەخۆی لەسەری ڕۆیی و گوتی کە ئاگای لێیە خەڵکی گەڕک چ دەڵێن. بەڵام ئەو بابایەکی دوکانداری نیازپاکە. پێی گوتم بابینەوە سەر بەسەر هاتەکەم. زانین کە فێڵ و کەڵەکێک لە ئارادایە. بە ئەندازی پێویستی بەم ژنە دەدا. کرێی ژوورەکەی بۆ دەدا و ڕۆژی 24 فرانکی بۆ خۆراکی ڕۆژانە دەدایە. 300 فرانک کرێی ژوورەکە، 600 فرانک خەرجی ڕۆژانە، ناوبەناو جووتێ گۆرەوی. هەمووی دەیکردە 1000 فرانکێک و خانم هیچ کارێکی نەدەکرد. بەڵام لێکدا پێی دەگوتم کە ئەم بڕەپارەیە بەشی ناکات. منیش پێم دەگوت بۆچی تاقێک کار ناکەیت؟ بەمە من لە شەڕی ئەم وردە خەرجیانە ڕزگار دەکەی. ئەم مانگە دەستەجلێکم بۆ کڕێوی. ڕۆژی 24 فرانکت دەدەمێ. کرێی ژوورەکەت بۆ دەدەم و تۆش پاشنی وەڕوان لەگەڵ دەستە خوشکەکان تا دادەنیشیت و قاوە دەخۆیتەوە. قاوە و شەکریان دەدەیتێ و من پارەت دەدەمێ. من چاکەم لەگەڵ کردویت و تۆ بەم جۆرە چاکەم دەدەیەوە. بەڵام ئەو کاری نەکرد و نەکرد. هەمیشە دەیگوت ئەم پارەیە بەشی ناکات و ئیدی زانیم کە فێڵ و تەڵەکەیەک لەم کارەیدا هەیە. ئەوجا بۆی گێڕامەوە کە بریتێکی یانەسیبی لە جانتای ماشۆقەکەیدا دۆزیوەتەوە کە نەیزانیوە بۆی ڕوون بکاتەوە کە چۆنی کڕیوە. دوای ماوەیەک لە ژوورەکەیدا وەسڵێکی بارمتەی دۆزی بۆەوە کە دوو بازنی خستە بۆ ڕەهنەوە و ئەو تا ئەو کاتە لە بوونی ئەو بازنانە بێئاگا بووە. تەواو دڵنیا بووم کە فێڵێک لەم کارەدا هەیە. ئیدی وازم لێهێنا. بەڵام لە پێشا هەندێکم لێدا. ئەوسا هەموو عیبەکانیم دایەوە بە چاویە. پێم گوت تۆ تەنیا ویستوتە کۆشت گەرم بکەی. هەروەها پێم گوت بە خۆت حاڵی دەبی جەنابی مورسۆ. گوتم تۆ نازانی کە خەڵکی بەغیلی بەو خۆشی و شادیەت دەبن کە من پێتی دەدەم. تۆ دوایی قەدری ئەم شادیەت دەزانی. ئەم جارە خراپی لێدا بوو. پێشتر لێی نەدەدا. لێم دەدا بەڵام بە هێواشی. تۆزێکی هاوار دەکرد و من پەنجەرەکانم دادەخست و لێرەدا دەبڕایەوە. لێنەهۆ مەسەلەکە جددیە و پێم وایە هێشتا بە تەواوەتی تەمێم نەکردووە. هەنگی ڕوونی کردەوە کە پێویستی بە تەکبیری کەسێکە وەستا تافتیلەی چراکە کە دووکەڵی دەکرد چاک بکات. من بە درێژایی ئەو ماوەیە گوێم لێ دەگرت. نزیکەی قاپێک شرابم خواردبووە و هەستم دەکرد سرم زۆر گەرم بووە چونکە جگەرم پێنەما بوو لە جگەرەکانی ڕیمۆنم دەکێشا. دواتر تراموا تێدەپەڕین و هەرا و هەنگامەی شاریان کە نەهۆ نیشتبووەوە لەگەڵ خۆدا دەبرد. ڕیمۆن لەسەری ڕۆیی. ئەوەی کە ئازاری دەدا ئەمەیە کە هێشتاش هەوای هاو ئاغۆشی ماشۆقەکەی لەسەردا بوو. لەگەڵ ئەوەشە دەیویست تەمبەی بکات. هەوڵجار بیری لەوە کردبووە کە بۆ ئوتێلێکی بەرێت و پۆلیسی بەرەنگاربوونەوەی تاوانی ئەخلاقی بۆ بانگ بکات تا هەرایەک بناتەوە و کارێکی وەها بکات بە سۆزانی فەرمی لە قەڵەمی بدەن.
پاشان چوو بۆ لای هەندێ برادەری کە لەو بوارەدا کاریان دەکرد. ئەوانە بیریان بە هیچ کوێنەگەی بوو. بۆیە ڕیمۆن پێیگوتم خۆ ئەگەر ئەهلی تەڵقیشبی ئەم سەریەشانە هەر هەیە. ئەم مەسەلەی بە هاوڕەکانی گوتبوو. پێشنیازی ئەوەیان بۆ کردبوو کە داغمەی پێوە بنێ، بەڵام ئەمەی بەدڵ نەبوو، بۆیە دەیویست بیرێک بکاتەوە. پێش ئەمە داوایەکی لە من هەبوو. بەر لە داواکەی دەیویست ڕای من لەمەڕ ئەم ڕووداوە بزانێ. پێم گوت هیچ ڕایەکم نییە، بەڵام سەیرە. پرسی ئایا تەفرەیەک لەم ڕووداوەدا نابینم؟ من پێم وابوو کە تەفرەیەک لە کارەکەدایە. پرسی ئایا بە باوەڕی من ژنە شایانی تەمبێکردنە و گەر من لە جیاتی ئەو بام چم دەکرد؟ گوتم پیا و هەرگیز نازانێ، بەڵام لە حەزیوی بۆ تەمبێکردنی ژنەکە دەگەم. هەندێ شەرابی دیکەم خواردەوە، جگەرەیەکی پێکرد و نەخشەکەی خۆی بۆ باس کردم. دەیویست نامەیەکی بۆ بنووسێت، هەم پڕتانە و شەڕ بێ و هەم پەشیمانی بکاتەوە. ئیدی کە گەڕایەوە لای لەگەڵ یا بخەوێ و هەرکە لە کارەکەی بووەوە تفێ بکاتە چارەیی و لە دەرگاوە دەرینێت. لێ ڕیمۆن گوتی نازانێ نامەیەکی گونجاو بنووسێت و وای بەبیردا هاتبوو کە من نامەکەی بۆ بنووسم، چونکە هیچم نەگوت. لێی پرسییم ئایا بۆ من زەحمەتێکی تایە کە ئێستا نامەیەک بنووسم و من وەڵامم دایەوە کە نەخێر. ئەوسا دوای خواردنەوەی پەرداخێک شەراب هەستا، قاپەکان و تۆزێ پاشماوەی ساردەوە بووی سوسیسی کەما بووەوە لابرد. بە وردی سەر مێزەکەی پاکردەوە. لە چەکمەجەی کۆمەدی تەنیش تەختەخەوەکەیەوە کاغەزێکی خانەخانە، زەرفێکی زرد، قەڵەمێکی داری سووربا و شوشەیەکی چوارگۆشەی مەرەکەبی وەنەوشەی دەرێنا کە ناوی ئافرەتەکەی پێگوتم زانیم کە خەڵکی جەزایرە. نامەکەم نووسی، کەمێک سەرڤە نووسیم، بەڵام هەوڵمدا ڕیمۆن ڕازی بکەم چونکە هیچ هۆیەک نەبوو کە زویری بکەم. ئەوجا نامەکەم بە دەنگی بەرز خوێندەوە. بەدەم جگەرە کێشان و سەر لە قاندنەوە گوێی دەگرت. ئەوسا داوای لێکردم کە دووبارە بۆی بخوێنمەوە. زۆری بەدڵ بوو. گوتی دەمزانی کە تۆ ژیان دەناسی. هەوڵجار ئاگام لێ نەبوو کە بە تۆ دواندمی. کاتێک کە بە ئاگا هاتم گوتی نهۆ تۆ هاوڕێی ڕاستەقینەی منی. ڕستەکەی دووبارە کردەوە. من گوتم بەڵێ، بۆ من هیچ فەرقێکی نەدەکرد کە هاوڕێی بمیان نا، بەڵام بەڕاستی دیار بوو کە ئەو ئارەزوی ئەم هاوڕێیەتی هەبوو. نامەکەی داخست و شەرابەکەمان تەواو کرد. ئەوجا ماوەیەک بە بێدەنگی جگەرەمان کێشا. دەرەوە کپ و ئارام بوو. گوێمان لە دەنگی سوڕانەوەی ئۆتۆمبیلێکی ڕەوتەنی بوو. گوتم درەنگە. بەلای ڕیمۆنی شەوە هەروا بوو. گوتی کات چۆن خێرا دەڕوات. لە ڕوویەکەوە ڕاستی دەکرد. من خەوم دەهات. هەستم دەکرد بە زەحمەت دەتوانم هەستم. بێگومان سەر و سیمایەکی ماندوم هەبووە، چونکە ڕیمۆن پێیگوتم نابێ ورە بەربدەم. لە سەرەتاوە حاڵی نەبووم. ئەوسا بۆی ڕوون کردمەوە کە بە مردنەکەی دایک میزانیوە، بەڵام ئەم شتە ئەمڕۆ بایاسبەی هەر دەبوایە ڕوو بدات. منیش هەمان بۆ چوونم هەبوو. هەستم. ڕیمۆن دەستی توند گۆشیم و گوتی پیاوان هەمیشە لە قسەی یەکدی دەگەن. کە لە ژوورەکەی هاتمە دەرێ دەرگاکەم داخست و بۆ ساتێک لە تاریکی ڕاڕەوەکە داوەستام. ماڵەکە کپ و هێدی بوو. لە بنی پلیکانەکانەوە شنەیەکی تاریک و شێدار دەهاتە سەرێ. جگە لە پلدانی خوێنەکەم کە لە گوێمدا دەنگی دەدایەوە چ دەنگێکی دیکەم دەژنەوت. جوڵم لێوە نەدەهات. بەڵام لە ژوورەکەی سالامانۆی پیرەوە سەگەکە بە دەنگێکی کپ قروسکاندی. لاپەڕە 41. بە درێژایی ئەم هەفتەیە کارێکی زۆرم کرد. ڕیمۆن هاتە لام و گوتی نامەکەی ناردووە. دوو جاران لەگەڵ ئەمانوئێلدا چوومە سینەما. هەرگیز لەوە حاڵی نەدەبوو کە بە شاشەکەدا ڕەت دەبوو. دەبوایە بۆی شەرح بکەم. دوێنێ شەمە بوو. ماری لەسەر ئەو وعدەی دامان نابوو هات. زۆرم دڵچووە سەری، چونکە کراسێکی جوانی موقەلەمی سوور و سپی لەبەر کردبوو، جووتێ پێڵاوی چەرمی لە پێدا بوو. مەمکە توندەکانی لەژێر کراسەکەیەوە سەرەتاتکەی دەکرد و دەموچاوی تاوانگازی لە گوڵ دەچوو. سواری پاس بوون و چوین بۆ چەند کیلۆمەتری جەزائیر بۆ کەنارێک پلاش کە تاوێرە بەردان دەوریاندا بوو. لایە وشکەکەی نەیجەزار بوو. هەتاوی سەعات 4 زۆر گەرم نەبوو، بەڵام ئاوەکە بەدەم وردە شەپۆلانی درێژ و خاوەوەش لە تێم بوو. ماری یاریەکی فێرکردم. دەبوا بەدەم مەلەوە کەفی سەر شەپۆلەکان لە زاری خۆدا کۆبکەیەوە و یەکسەر بکەوێ سەر گازی پشت و کەفەکە بەرەو ئامان بپرژێنی. کەفەکە وەکو تۆڕێکی تەنک و ناسک لە حەوادا مەحوو دەبوویەوە، یان وەکو بارانێکی شلەتێن بەسەر دەموچاوتا دادەباریەوە. بەڵام زۆری نەبرد سوێری و تاڵی خوێیا و زاری سووتاندمەوە.
هەنگێ ماری خۆی گەیاندمێ و لەناو ئاوەکەدا دەستی لە ملم وەرینا زاری نایە سەر زارم بە زمان لێوە سوتاوەکانی تەڕ کردمەوە و ماوەیەک بۆ جۆرە لە نێو شەپۆلاندا تەپاوتلمان دەدا کە لە پلاژەکەدا خۆمان لەبەر کرد ماری بە چاوانی پرشنگدارەوە لێڕوانیم ڕاموسی لەمە بەدواوە چ قسەیەکمان نەکرد بەخۆم قرساند و پەلەمان بوو کە خێراپاسێک پەیدا بکەین و بڕۆینەوە بۆ ماڵەکەی من و خۆ بدەین بەسەر تەختەخەوەکەمدا پەنجەرەی ژوورەکەم کردبووە و زۆرمان کەیف دەهات کە شەوی هاوینا لە بەدەنی دەداین ئەو بەیانیە ماری لە ماڵی من هەمایەوە و پێم گوت کە فراڤین پێک ڤەدەخۆی چوومە خوارەوە گۆشت بکڕم لە گەڕانەوەدا لە ژوورەکەی ڕیمۆنەوە دەنگی ژنێک هاتەگوێم دوای تۆزێک سالامانۆی پیر کەوتە تانە و تەشەر لە سەگەکەی گوێمان لە دەنگی پێڵاو و چنگەکڕەی حەیوانەکە بەسەر پلەدارینەکانی نەردەوانەکەوە بوو ئەوجا چەپەڵ بۆگەن بەجوتە وە دەرکەوتن بۆ سەرجادەکە سەربووری پیرەمێردم بۆ ماری گێڕایەوە و پێکەنی بیجامەیەکی منی لەبەر کردبوو قۆڵەکانی هەڵکردبوو کە پێکەنی دیسان ئاوەزم چووە سەری دوای تۆزێک لێی پرسیم کە ئایا خۆشم دەوێ وەڵامم دایەوە کە ئەم قسەیە مانای نییە بەڵام وا خەیاڵ دەکەم کە نا خەمبار بوو بەڵام بەدەم فراڤین چێکردنەوە لە خۆڕا جارێکی دی پێکەنی و ماچم کرد ڕێگ لەم کاتەدا بوو کە هەراو زەنای قەرقەشەیەک لە ژوورەکەی ڕیمۆنەوە بەرز بووەوە هەوڵجار گوێم لە دەنگی تیژی ژنێک بوو پاشان دەنگی ڕیمۆن کە دەیگوت تۆ فریوت داوم منت فریو داوە دەمەوێت تێت بگەێنم کە فریوت داوم دەنگێکی کپ هات و ژنا لە نەعرەتەیدا هاوارێکی هێندە ترسناکی کرد کە لە پڕ ڕاڕەوەکەی پڕ بوو لە خەڵکی ماری و منیش چوینە دەرەوە ژنە هەر هاواری دەکرد و ڕیمۆن هەر لێی دەدا ماری گوتی کارێکی هۆڤیانەیە و من هیچم نەگوت داوای لێکردم کە بچم پۆلیس بانگ بکەم گوتم حەز لە چارەی پۆلیسان ناکەم بە هەر حاڵ پۆلیسێک لەگەڵ کرێنشینێکی قاتی دووەمدا کە بۆری چییە هات پۆلیسەکە لە دەرگایدا و ئیدی هیچ دەنگێک نەما تونتر لە دەرگایدا و دوای تۆزێک دەنگی گریانی ژنە بەرز بووەوە و ڕیمۆن دەرگای کردەوە جگەرەیەکی بەدەمەوە بوو هێدی و هێمن دەینوان ژنە بەغار هاتت بەر دەرگا و بە پۆلیسەکەی گوت کە ڕیمۆن لێی داوە پۆلیسەکە گوتی ناوت ڕیمۆن وەڵامی دایەوە پۆلیسەکە گوتی کە قسە لەگەڵ من دەکەی جگەرەکەت لە زار دەربێنە ڕیمۆن دوودڵ بوو نیگایەکی منی کرد و مژێکی لە جگەرەکەیدا لەم کاتەدا پۆلیسەکە تا هێز لە دەستیا بوو تووقاتێکی خێوان دەڕوومەتی جگەرەکەی چەند مەترێک پەڕی سیمای ڕیمۆن گۆڕا بەڵام ئەو ساتە هیچی نەگوت ئەوجا بە دەنگێکی خاکیانە پرسی ئایا دەتوانێت جگەرەکەی هەڵگرێتەوە پۆلیسەکە گوتی دەتوانێت و لەسەری ڕۆی بەڵام بۆ جارێکی دیکە فێربووی کە گاڵتە بە پۆلیس نەکەی بە درێژایی هەموو ئەم کاتە کیژێ هەردەگریا و لێکدا دووبارەی دەکردەوە لێیدام گەووادا هەنگێ ڕیمۆن گوتی جەنابی پۆلیس ئایا قانون ڕێدەدا کە بە پیاوێک بگوترێ گەوات بەڵام پۆلیسەکە ئەمری کرد بێدەنگ ئەوسا ڕیمۆن ڕووی کردە کیژێ و گوتی کیژی باش پەلەمەکە چاو بە چاو دەکەوێتەوە پۆلیسەکە پێیگوت کە زاری لێک بنێ و گوتی کیژێ با بڕوات و لە ژوورەوە چاوەڕوان بێتە لەلایەن پۆلیسخانەوە بانگ دەکرێت ئەوجا لەسەری ڕۆیی کە ڕیمۆن دەبێت شەرم لە خۆی بکات لەوەی ئەوەندە مەستە کە بەم جۆرە دەلەرزێ ڕیمۆن گوتی من مەست نیم جەنابی پۆلیس بەدەستی خۆم نییە کە لە حزوری تۆدا دەلەرزم ڕیمۆن دەرگای ژوورەکەی داخست و خەڵکێکە بڵاویان لێ کرد ماری و من دیسان خەریکی ئامادەکردنی فراڤینەکەمان بووینەوە لێ ئەو برسی نەبوو من زۆربەی خواردنەکەم خوارد ئەو سەعات یەکڕۆی و من کەمێک خەوتم نزیکی سەعات سێ لە دەرگای ژوورەکەیاندام و ڕیمۆن وە ژوور کەوت من لەسەر جێگەکەم ڕاکشابووم ئەو لە قەراغ تەختەخەوەکەم دانیشت ماوەیەک بێدەنگ بوو من لێم پرسی کە کارەکەی گەییە کوێ بۆی ڕوون کردمەوە کە ئەوەی ویستوێتی کردوێتی ژنەکە تووقاتێکی لێدا بوو ڕیمۆنیش لێیدا بووە ئەو دوایە کەشی بە خۆم دیتبووم گوتم لەوە دەچێ ئێستا ژنە بە تەواوەتی بە سزای خۆی گەیی بێ و پێویستە ئەم خۆشحاڵ بێ بەخۆیشی هەمان ڕای هەبوو گوتی پۆلیسەکە کارێکی بێهودەی کردووە هەرچیەک بکات تۆڵەی دارکاریکردنی ژنەکە ناکاتەوە ئەوجا گوتی ئەو پۆلیسان باش دەناسێت و دەزانێت دەبێت چۆن مامەڵەیان لەگەڵدا بکات ئەو ساپرسی ئایا من چاوەڕێی ئەوە بووم کە وەڵامی تووقاتی پۆلیسەکە بداتەوە گوتم بە هیچ جۆرێ چاوەڕوان نەبووم و لەوەش بترازێ من حەز لە چارەی پۆلیسان ناکەم ڕیمۆن زۆر خۆشحاڵ بوو پرسی ئایا ئارەزووم لێیە لەگەڵیا بچمە دەرێ هەستام و کەوتمە شانەکردنی قژم هەنگێ پێی گوتم دەبێ بمە شایەتی
بۆ من هیچ فەرقێکی نەدەکرد، بەڵام نەمدەزانی دەبێت چ بڵێم. بە قەناعەتی ڕیمۆن ئەوەندە بەس بوو شایەتی ئەوەی بۆ بدەم کە کیژێ فریوی داوە. ئیدی قایل بووم کە ببمە شایەتی. چوینە دەرێ و ڕیمۆن عارەقێکی نایەبی دەرخواردم. ئەوجا ئارەزووی دەستێک بلیاردی کرد و من بە چەند خاڵێکی کەم دۆڕاندم. ئەوجا هەوەسی قەحبەخانەی کەوتە سەر، بەڵام پێم گوتنا چونکە ئەهلی ئەو شوێنە نیم. هەنگێ لۆشلۆش گەڕاینەوە و گوتی چەند خۆشحاڵە کە توانیوێتی ماشوقەکەی تەمبێ بکات. سەیرم کرد، زۆر لەگەڵ منە میرەبان و بە ئەدەبە. هەستم کرد وەختەکە بە خۆشی ڕۆیی. لە دوورەوە لە ئاستانەی دەرگاکەدا سالامانوی پیرم بینی کە سیمای پەشێ و پەرێشان بوو. کە نزیک بووینەوە بینیم سەگەکەی لەگەڵانیە، بە هەر چوار نکاڵە هەڵی دەڕوانی. بە دەوری خۆیان دەسوڕایەوە، هەوڵی دەدا تاریکی داڵانەکە ببڕێ. لە بن لێوانەوە پرتە و بۆڵەی دەکرد و دووبارە بە چاوە بچووک و سوورەکانی کۆڵانەکەی بەرنیگا دەدا. کاتی ڕیمۆن لی پرسی چیەتی، یەکسەر وەڵامی نەدایەوە. بەحاڵ گوێم لێ بوو کە لە بن لێوانەوە دەیگوت چەپەڵ بۆگەن و بێ ئۆقرە دەجوڵە. لێم پرسی سەگەکەی لەکوێیە. زۆر بە وشکی وەڵامی دایەوە کە ڕۆییوە. ئەوجا لە پڕ و بەلەس کەوتە قسان. وەکو جاران بردم بۆ مەیدانی مەشق. ئاپورایەکی زۆر لە دەوروبەری بازاڕی دەستگێڕەکان خڕبوو بوونەوە. وەستام تا تەماشای نمایشی پاشای هەڵاتوو بکەم. وەختێ ویستم بگەڕێمەوە بۆ خۆی ڕۆیی بوو. هەڵبەتە دەمێ بوو پێوە بووم کە قرێتەیەکی تەنگتری بۆ بکەم، بەڵام قەت بە بیرمانە دەهات کەم بۆ گەنە بەم جۆرە لە دەستم بڕوات. ئەو ساڕیمۆن بووی باس کرد کە ڕەنگە سەگەکەی گوم بوو بێ و دەگەڕێتەوە. نمونەی ئەو سەگانی بۆ هێنایەوە کە دەیان کیلۆمەتر دوور کەوتبوونەوە و پاشان بۆ لای خاوەنەکانیان گەڕابوونەوە. وێڕای ئەمەش پیرەمێر پەرێشانتر بوو. لێمی دەبەن حاڵی هەی کاشکێ کەسێک بیگرێ، بەڵام ئەمە مەحاڵە. خەڵکی قێزیان لە گەڕیەکەی دەبێتەوە، هەڵبەتە پۆلیس دەیگرن. ئیدی پێم گوت کە سەردانی گەوڕی حەیواناتی گومبوو بکات و سەگەکەی بە بڕەپارەیەک دەدەنەوە. لی پرسیم پارەکەی زۆرە؟ بەڕاستی نەمدەزانی. ئەو ساتوڕە بوو. پارە لەم بۆ گەنە خەرج بکەم با بڕوات بتۆپێ و دەستی کرد بە جنێودان. ڕیمۆن پێکەنی و وەژوور کەوت. منیش بەدویدا وەژوور کەوتم و لە ڕاڕەوەکەدا لێکدیجا بووینەوە. دوای تۆزێک گوێم لە دەنگی پیرەمێردەکە بوو کە لە دەرکەیدام. کە دەرکەم کردەوە تۆزێک لەبەر دەرکە وەستا و گوتی ببوورە. خوڵکم کرد بێتە ژوورەوە، بەڵام نەهات. چاوانی بڕیبوونە نووکی پێڵاوەکانی و دەستە بەڵەکەکانی دەلەرزین. بێ ئەوەی ڕوون تێ بکات لێ پرسیم پێم بڵێ ئاغای مەرسۆ، کەسێک سەگەکەم لێ ناتزێ؟ ئایا بۆمی دەگێڕنەوە؟ تەکبیری من چییە؟ پێم گوت لە گەوڕی حەیواناتی گومبوودا 3 ڕۆژان گلی دەدەنەوە تا خاوەنەکەی بچێ بە سۆراغیەوە، پاشان چۆنیان ئارەزوو لێ بێوەیان لەگەڵدا دەکەن. بەماتی نیگای کردم. پاشان گوتی شەو باش. دەرگەی ژوورەکەی پێوەدام و گوێم لە دەنگی هاتو چۆی دەبوو. جیڕەجێرێک لە تەختەخەوەکەیەوە هات. بەو دەنگە هێواشەی لە تیغە دیواری نێوان دوو ژوورەکەەوە دەهات. زانیم کە دەگری. نازانم بۆچی دایکم بیرکەوتەوە. دەبوایە سبەینێ زوو لە خەوڕابم. برسیم نەبوو، بەبێ شێو لێی نووستم. لاپەڕا 48. ڕیمۆن تەلەفۆنی بۆ کردم بۆ دایەرە. گوتی یەکێک لە هاوڕێکانی سەبارەت بە من قسەی لەگەڵ کردبوو. ڕۆژی یەکشەمە داوەتم بۆ کابینە هاوینەکەی خۆی لە نزیکی جەزایر. وەڵامم دایەوە کە زۆرم پێخۆشە، بەڵام بەڵێنم بە کیژە دۆستەکەم داوە کە یەکشەمە لەگەڵ ئەودا بەرمەسەر. ڕیمۆن یەکسەر وەڵامی دامەوە کە ئەویش داوەت دەکات. ژنی برادەرەکەی زۆر خۆشحاڵ دەبێت کە بەتەنیا لە نێو دەستەیەک پیاودا نەبێ. ویستم یەکسەر تەلەفۆنەکە دابنەمەوە، چونکە دەمزانی بەڕێوەبەرەکەم بەوە قەڵس دەبێت کە لە شارەوە تەلەفۆن بۆ ئێمە بکرێ. لێ ڕیمۆن تکای کرد کە تۆزێک سەبر بکەم و گوتی دەیتوانی ئێوارێ ئەم داوەتەم پێڕا بگەێنێ، بەڵام ویستوێتی لە شتێکی دیکەش ئاگادارم کات. تاقمە عارەبێک کە برای کۆنە ماشقەکەشی لەگەڵیانە بووە بە درێژایی ڕۆژ تاقیبیان کردبوو. ئەگەر ئەم شەو لە کاتی گەڕانەوەدا ئەوت لەبەر ماڵەوە بینی ئاگادارم کەوە. وەڵامم دایەوە زۆر چاکە. دوای تۆزێک بەڕێوەبەر گازی کردم و لە پڕ پەست بوو کە بە خەیاڵی خۆی دەیویست پێم بڵێ کەمتر تەلەفۆن بکەم و باشتر کار بکەم، بەڵام شتی وانە بوو. گوتی دەیەوێت دەربارەی پرۆژێک قسەم لەگەڵ بکات کە هێشتا بە تەواوەتی نەبراوەتەوە. دەیویست ڕای من دەربارەی پرۆژەکە بزانێت. گوتی نیازی وایە نووسینگەیەک لە پاریس بکاتەوە بۆ ئەوەی هەر لەوێن دەرو ڕاستەوخۆ بە کارەکانی ڕا لەگەڵ کۆمپانیا گەورەکانە بگات. دەیویست بزانێت کە ئایا ئامادەم بۆ ئەوێن دەربڕۆم.
جا لەم حاڵەدا دەکرا لە پاریس بژیم و هەندێ بەشی ساڵ بە سەفەر بگوزارێنم. تۆ گەنجیت و پێم وایە دەبێ ئەم ژیانت بەلاوە خۆش بێ. گوتم بەڵێ، بەڵام لە ڕاستیدا بۆ من هیچ فەرقێ ناکات. لێی پرسییم ئایا بەلامەوە گرنگ نییە کە گۆڕانێک لە ژیانما چێ ببێ؟ وەڵامم دایەوە کە لە ژیانە چ گۆڕانێک ڕوونادات و ژیانەکان هەموو چوونیەکن و ژیانی من لێرەدا بە شێوەیەکی گشتی ناخۆش نییە. ئەو پەست بوو. پێی گوتم کە هەمیشە وەڵامی لابەلا دەدەمەوە. تەماح و بەرزەفڕیم نییە و ئەمە لە جیهانی کار و کاسبیدا مایی تێکشکانە. هەنگیە گەڕامەوە سەر کارەکەم. وا چاکتر بوو کە پەستی نەکەم، بەڵام هیچ هۆیەک نەبوو بۆەوەی ژیانم بگۆڕم. کاتێک کە باش لە وەزع و حاڵی خۆم ورد دەبوومەوە دەمبینی کە کڵۆڵ نیم. کاتێک کە خوێندکاری زانکۆ بووم لەم بەرزە فڕیانم زۆر بوو، بەڵام کاتێک کە ناچار بووم خوێندن تەرک بکەم زۆر زوو پەیم بەمە برد کە هەمووەم شتانە پووچ و بێهودەن. شەوێ ماری هات بۆ لام و لێی پرسییم ئایا ئامادەم زەماوەندی لەگەڵ بکەم. وەڵامم دایەوە کە بۆ من هیچ فەرقێ ناکات و ئەگەر ئەو مەبەستێتی ئەوە دەتوانین ئەم کارە بکەین. ئەوسا ویستی بزانێت کە ئایا خۆشم گەرەکە. وەکو کەڕەی پێشوو وەڵامم دایەوە کە ئەم قسەیە چ مانایەکی نییە، بەڵام بێگومان خۆشم گەرەک نییە. گوتی کەواتە بۆچی زەماوەندم لەگەڵ دەکەی؟ بۆم ڕوون کردەوە کە ئەم کارە هیچ بایەخێکی نییە و ئەگەر حەزی لێبێ ئەوە دەتوانین زەماوەند بکەین. ئەلهەقی ئەو خوازیاری زەماوەند بوو من هەر بەڵێنم لەسەر بوو. هەنگێ دووپاتی کردەوە کە زەماوەند کارێکی گرنگە. وەڵامم دایەوە نا. تۆزێک مات بوو بە بێدەنگی نیگای کردم. ئەوسا پرسی ئایا هەمان پێشنیازم لە ژنێکی دیکە کە بە هەمان شێوە دڵم بەوە بوو قبول دەکرد؟ گوتم هەڵبەتە. هەنگێ ماری گوتی هێشتا دوو دڵە لەوەی کە منی خۆش گەرەکەیە نا، هەڵبەتە من هیچم لەبارەیەوە نەدەزانی. ئەوسا دوای کەمێک بێدەنگی لە بن لێوانەوە گوتی کە من بنیادەمێکی غەریبم و بێگومان هەر لەبەر ئەمەیە کە منی خۆش گەرەکە. لێ ڕەنگە لەبەر هەمان هۆ ڕۆژێک لە ڕۆژان لە من بێزار ببێ، چونکە هیچم پێ نەبوو بیڵێم بێدەنگ بووم. بەدەم بزەوە باسکی گرتم و گوتی دەخوازێ زەماوەندم لەگەڵ بکات. وەڵامم دایەوە هەر کاتێ مەیلی لێبێ ئەم کارە دەکەین. ئەوسا باسی پێشنیازی بەڕێوبەرەکەم بۆ کرد و ماری پێگوتم زۆری حەز لێیە پاریس بدینێ. گوتم ماوەیەک لەوێن دەرژیاوم و پرسیاری چۆنیەتی ئەوێندەری لێ کردم. گوتم شوێنێکی پیسە، پڕە لە کۆتر و حەسارانی تەنگ و تاریک، خەڵکەکەی سپی پێستن. ئەوجا چوینە پیاسە و بە شەقامە گەورەکانی شاردا تێپەڕین. هەموو ژنەکان جوان بوون. لە ماریم پرسی کە هەست بەمە دەکات. بۆ ساتێک هیچ قسەیەکمان نەگوت. لەگەڵ ئەمەشا حەزم دەکرد لە لای من بمێنێتەوە و گوتم دەتوانین لە ڕستۆرانتەکەی سیلسددا پێک ڤە شێو بخۆین. زۆری حەز دەکرد، بەڵام کاری هەبوو. لە نزیکی ماڵەوە خواحافیزیم لێ کرد. نیگایەکی کردم. ناتەوێت بزانی کە چ کارێکم هەیە؟ هەڵبەتە دەمویست بزانم، بەڵام بیرم لێ نەکردبەوە. بۆیە وای نواند کە سەرزەنشتم دەکات کە بەو شڵەژاویە بینیمی دیسان پێکەنی و هەموو بەدەنی لێ هێنامە پێشەوە تا ڕاموسانێکم بداتێ. لە خواردنگەکەی سیلسد شێوم خوارد. ماوەیەک بوو دەستم بەنان خواردن کردبوو کە ژنێکی زیتەڵی غەریب وە ژوور کەوت. لێی پرسییم کە ئایا دەتوانێت لە سەر مێزەکەی من دانیشێت؟ هەڵبەتە دەیتوانی. ڕەفتار و ئەتواری خێرا و پچڕ پچڕ بوو. جووتێک چاوی پرشنگدار بە سیمایی وردیلەی سێ و ئاساییەوە بوو. چاکەتەکەی داکەن. دانیشت و بە گەرمی کەوتە نۆڕینی لیستی خواردنەکان. سیلستی گاز کرد و یەکسەر و بەدەنگێکی ڕوون و خێرا و پچڕ پچڕ هەموو خواردنەکانی خۆی داوا کرد. بەدەم چاوەڕوانی بەر خواردنەوە جانتاکەی کردەوە. کاغەزێکی چوارگۆشە و قەڵەمێکی ڕەشی دەرهێنا و پێشوەختە حیسابی خواردنەکەی کرد و نرخی تەواوی خواردنەکەی بە سێرفزەوە لە گیرفانە چکۆلەکەی خۆی دەرهێنا و لە بەردەمی خۆی داداینا. لەم کاتەدا بەرخواردنەکەیان هێنا و بە پەلا هەڵی قڕان. بەدەم چاوەڕوانی خواردنەکەیەوە هەمدیس قەڵەمێکی ڕەساسی شینی لەگەڵ گۆڤارێکی هەفتانەی بەرنامانی ڕادیۆییدا لە جانتاکەی دەرهێنا. زۆر بەوردی کاتی هەموو بەرنامەکانی خوێندەوە و ئیشارەتی لەدان، چونکە گۆڤارەکە دە 12 لاپەڕەیەک دەبوو. ئەم کارەی زۆر بەوردی بە درێژایی کاتی نان خواردنەکە درێژە پێدا. من خواردنەکەم تەواو کردبوو کە ئەو هێشتا بە هەمان گەرم و گوڕی مژۆڵی خوێندنەوەی گۆڤارەکە بوو. ئەوجا هەستا ئامیر ئاسا چاکەتەکەی لەبەر کرد و ڕۆیی. منیش کە هیچ کارێکم نەبوو وە دەرکەوتم و ماوەیەک دوای کەوتم. ملی شۆستەکەی گرتبوو بە دڵنیاییەکی باوەڕ نەکراوەوە بێ هیچ لادان و ئاوردانەوەیەک بەڕێی خۆیدا دەڕۆیی.
عاقیبەت لە چاومون بوو بەڕێی خۆمدا گەڕامەوە. پێم ژنێکی غەریب بوو، بەڵام زۆر زوو لەبیرم چووەوە. لەبەر ماڵەوە تووشی سالامانۆی پیر بووم. بردمە ژوورەوە و پێی ڕاگەیاندم کە تەواو سەگەکەی ون بووە، چونکە لە بنکەی حیواناتی گومبوودا نەیدۆزیوەتەوە. کارمەندانی ئەوێن دەرپێیان ڕاگەیاندبوو کە ڕەنگە کەوتبێتە ژێر ئۆتۆمبیلەوە. پرسی بووی کە ئایا دەتوانێت لە پۆلیسخانەکاندا سۆراغی دەست بکەوێ. وەڵامیان دابووەوە کە ئەم ڕووداوانە ناهێڵنەوە، چونکە ڕۆژانە ئەم شتانە ڕوودەدەن. بە سالامانۆم گوت دەتوانێت سەگێکی دیکە پەیدا بکات. گوتی ئاخر هۆگری ئەمە بوو. ڕاستیشی دەکرد. لەسەر تەختەخەوەکەم بە چیچکانەوە ڕۆنیشتە بووم و سالامانۆ لەسەر کورسێکی کەنار مێزەکە دانیشتە بوو. ڕێک بەرانبەر بە من بوو. دەستەکانی نابوونە سەر زرانیەکانی. کۆنە کڵاوە لە بادەکەی هەر لەسەر بوو. لە بن سمێڵە زەردەکەیەوە منگی دەکرد. کەمێک پێی بێتاقەت بووم، بەڵام هیچ کارێکم نەبوو، خەویشم نەدەهات. هەر بۆ ئەوەی قسێک بکەم سەبارەت بە سەگەکەی هەندێ پرسیارم لێ کرد. گوتی لە مردنی ژنەکەی بەدواوەتانەهۆ ئەم سەگەی هەبووە، زۆر درەنگ ژنی هێنابوو. لە لاویدا کەڵکەڵەی شانۆکاری لەسەردا بووە. لە ماوەی خزمەتی سەربازیدا لە شانۆی ئەسپایەکاندا یاری دەکرد، بەڵام لە ئەنجاما لە کاری ڕێگەی هاسندا گیرسا بووە و لێی پەشیمان نییە، چونکە نهۆ سوکە خانەنشینیە گوەردەگرێت. لەگەڵ ژنەکەیدا بەختەوەر نەبووە، بەڵام بە شێوەیەکی گشتی هۆگری بوو کە ژنەکەی مردووە زۆری هەست بە تەنیایی و بێ کەسی کردووە. ئیدی داوای سەگێک لە یەکێک لە هاوکارەکانی دەکات و ئەم سەگەی کە ئەو سات و تەڵە بووە دەداتێ. دەبوایە بە مەمکەمژە شیری بداتێ، بەڵام چونکە سەگ تەمەنی لە بنیادەم کورترە پێکڤە پیر بووبوون. سەلامانۆ گوتی تەبیعەت شەڕانی بوو، هەندێ جار لێمان دەبوو بە شەڕ، بەڵام بەگشتی سەگێکی باش بوو. گوتم ڕەسەن بوو. سەلامانۆ کەیفی هات و لەسەری ڕۆیی. تۆ بەر لە نەخۆشیەکەی نەدی بوو، کوڵکەیەکی بێ ئەنازە جوانی هەبوو. لەو ساوە کە ئەم سەگە تووشی نەخۆشی پێست بوو، سەلامانۆ هەموو ئێوارۆبەیانیەک چۆری دەکرد، بەڵام بە باوەڕی ئەو نەخۆشی ڕاستەقینەی سەگەکە پیری بوو، پیری چارەسەری نییە. لەم کاتەدا باوێشکێکم دا و پیرەمێردەکە گوتی ئیدی دەبێ بڕوات. پێم گوت پەلەی چییە؟ بۆی هەیە دانیشێت. گوتم پێم ناخۆشە کە سەگەکەی وای لێ هاتووە. سپاسی کردم. گوتی کە دایکم سەگەکەی ئەوی زۆر خۆش دەویست. کە دەهاتە سەرباسی دایکم دەیگوت دایکە بەسە زوانەکەت. وای خەیاڵ دەکرد کە لەوەتەی دایکم مردووە دەبێ من غەمگین بم، و منی هیچ وەڵامێکم نەدایەوە. ئەوجا بەپەلەوە بە دەنگێکی شەرمنانە گوتی دەزانێت کە خەڵکی گەڕک لەسەرەوەی کە دایکم لە کەترەخانەدا نەبوو لۆمەیان کردوم، بەڵام ئەو من دەناسێت و دەزانێت کە دایکم خۆش دەویست. ئێستاش نازانم بۆچی وەڵامم دایەوە، کە تانەهۆ نەمزانیوە کە خەڵکی لەسەر ئەم شتە لە پاشملەم دەڵێن. خۆ کەترەخانە بەلای منەوە کارێکی یاسایی بوو، چونکە پارەی پێویستم نەبوو خزمەتی دایکمی پێ بکەم. لەسەری ڕۆیشتم کە دەمێک بوو چ قسەیەکی پێنەما بوو لەگەڵمی بکات و بەتەنیا بێتاقەت دەبوو. گوتی لە کەترەخانەدا بنیادەم بەلای کەمەوە بۆ خۆی هاوڕێ پەیدا دەکات. ئەوسا ئەو زۆرخوایی کرد، دەیویست بڕوات بخەوێ. نهۆ ژیانی گۆڕابوو نەیدەزانی دەیەوێت چ بکات. لەوەتای دەمناسی بۆ یەکەم جار بوو کە بە پەشۆکایی و شەرمەوە دەستی بۆ هێنام و هەستم بە چرچولۆکی پێستی دەستی دەکرد. کەمێک پێکەنی و بەر لە ڕۆیشتن گوتی خۆزیام شەو کسۆکان نەدەوەڕین. هەمیشەوە هەز دەکەم کە دەنگی سەگەکەی خۆمە. لاپەڕا 55 یەکشەممە بە زەحمەت لە خەوڕا بووم. دەبوایە ماری گازم بکات و ڕام بتەکێنێ. هیچمان نەخوارد، چونکە دەمانویست زوو فریای مەلە بکەوین. هەستم کرد تەواودا هێزراوم و کەمێک سرم دەهێشا. جگەرە لە دەم ماتاڵ بوو. ماری گاڵتەی پێدەکردم و دەیگوت لە تازیەبار دەچم. جولێکی کەتانی سپی لەبەر کردبوو قژەکەی بەردابەوە. پێم گوت کە جوان بووە، لە خۆشیە پێکەنی. کە داهاتی نەخوارەیە لە دەرگەی ژوورەکەی ڕیمۆنماندا. وەڵامی داینەوە کەوا دێ. بەهۆی ماندوێتیم چونکە پەنجەرەکانم نەکردبووەوە، تیشکی تیژی هەتاوەکە وەکو تووقاتێک بەردەم و چاوم کەوت. ماری لە خۆشیە هەر هەڵدەبەزیەوە و لێکدا دەیگوت چ ڕۆژێکی خۆشە. ئەوجا حاڵم باشتر بوو، هەستم دەکرد برسیمە. ئەمەم بە ماری گوت و ئەوی ژانتا مشەمایەکەی خۆی نیشاندام کە مایۆکانمان و خاولێکی تیادا نەبوو.
هیچ چارێکم نەبوو تەنیا سەبر نەبێ و گوێمان لێبوو کە ڕیمۆن دەرکەی ژوورەکەی داخست پانتۆڵێکی شین و کراسێکی سپی قۆڵکورتی لەبەر کردبوو کڵاوێکی حەسیری لەسەر بوو کە ماری خستە پێکەنین باسکەکانی کە لە ژێر مووی ڕەشە سپی دەچووەوە کەمێک دڵی تێک دەدەم بەدەمدا بەزینەوە فیکەی دەکێشا و شاد و خۆشحاڵ داهاتە بەرچاو پێیگوتم سڵاو هاوڕێ و بە خانم ماری دوانس دوێنێ ئێوارە چوو بووینە پۆلیسخانەوە و من شایەتیمدا بوو کە ئەو کیژە ڕیمۆنی فریوداوە و مەسەلەکە بە ئاگادارکردنەوەیەکی سادا بۆ ڕیمۆن بڕابەوە بەتانی قسەکانی منیشدا نەچۆن لەبەر دەرگا باسی ئەمەم لەگەڵ ڕیمۆندا کرد و پاشان بڕیارماندا بە پاس بڕین کەنارەکە زۆر دوور نەبوو بەڵام بە پاس زۆر زووتر دەگەیشتین ڕیمۆن پێیوا بوو کە هاوڕێکەی خۆشحاڵ دەبێ بەوەی کە زوو دەگەین خەریک بوو بەڕێبکەوین کە ڕیمۆن لە ناکاو ئاماژەی بۆ کردم کە بڕوانمە بەرانبەر دەستە عارەبێکم بینی کە شانیان بە دوکانی جگەرە فرۆشێکەوەدا بوو بە بێدەنگی بەڵام بە شێوەی خۆیان چاویان بڕی بۆ ئێمە ڕێگوەکو ئەوەی ئێمە بەرد بین یان دار و درەختانی بێگیان ڕیمۆن پێیگوتم کە دووەمیان لە دەستە چەپەوە یاروی ڕەقیبی ئەوە و ناڕەحەت بوو لەگەڵەوەشە ڕیمۆن گوتی کە ئەم چیرۆکە تازە بڕاوەتەوە ماری بەباشی سەری لە قسەکانمان دەرنەدەکرد و پرسی مەسەلە چییە گوتم ئەمانە عارەبن و سوکە کێشەیەکیان لەگەڵ ڕیمۆندا هەیە ماری ویستی یەکسەر بڕۆین ڕیمۆن خۆی ڕاست کردەوە و بە پێکەنینەوە گوتی پێویستە پەلە بکەین بەرەو وێزگەی پاسەکە کە زۆر دوور نەبوو ڕێکەوتین ڕیمۆن پیڕاگەیاندم کە عارەبەکان تاقیبمان ناکەن من ئاوڕی پاشەوەمدایەوە ئەوان بە هەمان شێوە لە جێ خۆیان وەستا بوون و بە هەمان بێموبالاتی و خەمساردی دەیانڕوانیە ئەو شوێنەی کە ئێمە تازە جێمان هێشتە بوو سواری پاس بووین ڕیمۆن کە تەواو ئاسوودە دەهاتە بەرچاو بەردەوام نوکتەی بۆ ماری دەگوت و سوعبەتی لەگەڵ دەکرد هەستم کرد کە بە ماری خۆشحاڵە بەڵام ماری تەقریبەن هیچ وەڵامێکی نەدەدایەوە جارجارێک بە پێکەنینەوە نیگایەکی دەکرد لە دەرەوەی شاری جەزایر دابەزین کەنارەکە زۆر لە وێزگەی پاسەکەەوە دوور نەبوو بەڵام دەبووە بە سەرگردێکی بچکۆلەدا کە دەیڕوانیە سەردەریا و بەرەو پلاژەکە نشێو دەبووەوە تێبپەڕین گردەکە بە زەردە تاوێران و گوڵە کێویلەی سپی ژێراسمانی شوێنی تۆخدا پۆشرا بوو ماری جانتا مشەماکەی خۆی بە گوڵەکانە دەدا و هەڵی دەوەراندن و بەم شێوەیە خۆی سەرگەرم دەکرد بەناو ڕیزی خانوەچکۆلەکانە کە بە پەرژینی کەسگیان سپی دەورەدرابوون ڕەدبووین هەندێکیان بە هەیوانە سەرتاسەریەکانیانەوە لە ژێر دارگەزان داون بووبوون و هەندێکیان کەوتبوونە ناو تاوێرە ڕوتەنەکانەوە بەر لەوەی بگەینە قەراغی گردەکە دەریایی هێدی و ئارام و کەمێ لەولاترەوە لوتەیەکی خەواڵووی ناو ئاوا زوڵاڵەکەمان بینی دەنگی هێمنی ماتۆڕێک لە نێو هەوا کپەکەوە هەستا و گەییە ئێمە لە دووری دوورەوە بەلەمێکی چکۆلەی ماتۆردارمان بینی کە لە دەریا ساف و زوڵاڵەکەدا بە شێوەی هەست پێنەکرا و دەچووە پێشێ ماری چەند گوڵە زەمەقێکی کێوی چنی کە لەو سەر و لێژەیە بۆ دەریاکە دەچوو نشێو بووینەوە لە سەر کەنارەکە چەند کەسێکمان بینی کە بۆ مەلە هاتبوون هاوڕێکەی ڕیمۆن لە کابینەیەکی دارینی چکۆلەیە و سەری کەنارەکە دەژیا کابینەکە پشتی بۆ کۆمەڵە تاوێرێکەوە دابوو ئەو پایە ئاسمانەی کە پێشەکەیان ڕاگرتبوو لە ئاوەکەدا بوون ڕیمۆن بە یەکتری ناساندین هاوڕێکەی ماسۆنی ناو بوو پیاوێکی باڵا بەرز و تۆکمە و چوارشانە بوو ژنەکەی کورتە باڵایەکی خەپەتۆڵەی میهرەبانی پاریسی زمان بوو ماسۆن یەکسەر پێی گوتین کە ئیسراحەتی خۆ بکەین و بۆ نیوەڕۆ ماسی سوورەوەکراویان هەیە کە ئەو بەیانیان لە دەریاکەدا گرتبوونی پێم گوت ماڵەکەی زۆر جوانە گوتی کە ڕۆژانی شەممە و یەکشەممە و هەموو پشوەکان لێرە بەسەر دەبات لەسەری ڕۆیی من و ژنەکەم ڕێکین ڕێک لەم کاتەدا ژنەکەی لەگەڵ ماریدا پێدەکەنی بۆ یەکەم جار بەڕاستی بیرم کردەوە کە ژن بێنم بەڵام ژنەکەی و ڕیمۆن دڵیان پێوە نەبوو بێن بە سێقۆڵی داگەڕین و ماری یەکسەر خۆی فڕێدایە ئاوەکەوە من و ماسۆن کەمێک سەبەرمان کرد بە کاوەخۆ دەپەیوی و هەستم کرد عادەتی وایە هەر ڕستەیەکی خۆی بە دەتوانم بڵێم کۆتایی دێنێ تەنانەت ئەگەر ئەم دەستەواژەیە چ شتێک ناخاتە سەرمانەی ڕستەکەی سەبارەت بە ماری گوتی زیتەڵەیە دەتوانم بڵێم جوانە ئیدی گوێم بەم عادەتەی ئەو نەدا چونکە خەریک بوو هەستم دەکرد کە هەتاوەکەم لە گیان خۆشە لمەکەی ژێر پێم خەریک بوو گەرم دەبوو دۆزێکی دیکەش ئارەزوی مەلەکردنەکەم دواخست ئەنجام بە ماسۆنم گوت بڕۆین خۆم هەڵدایە ئاوەکەوە ئەو هێدی بەناو ئاوەکە کەوت و کاتێک کە پێی لە عاردی بڕا خۆی هەڵدا بۆ قەمەلەی دەکرد
جا چەند ناشیانە ئیدی پێشمدایەوە تا خۆ بگەێنمە ماری. ئاوەکە سارد بوو، مەلەکردنم پێخۆش بوو. لەگەڵ ماریدا دوور کەوتینەوە و لە جوڵە و شادیدا هەردووک هاوبەش بووین. لە ناوەندی دەریاکەدا کەوتینە سەرگازی پشت و ڕووم لە ئاسمان بوو. هەتاوەکە دواپەردەی ئەو ئاوەی لادەبرد کە بە سەرزارما دەڕۆیی. دیتم ماسۆن بۆ کەنارەکە دەگەڕێتەوە تا لەبەر هەتاوەکەدا ڕاکشێت. لە دوورەوە زەلام دەینواند. ماری ویستی پێک ڤەمەلە بکەین. کەوتمە دوایەوە تا دەست بخەمە ناو قەدی و ئەو بە باسکە مەلە دەچوە پێشێ و منیش بە پامەلا یارمەتیم دەدا. شڵپەشڵپی ئارامی ئاوەکەمان بەدواوە بوو. هەستم کرد ماندوو بووم. ئیدی وازم لە ماری هێنا و لە کاتێکا بەڕێکوپێکی مەلەم دەکرد و بە دروستی هەناسەم دەدا گەڕامەوە. لەسەر کەنارەکە بەدەما و لە پاڵ ماسۆندا ڕاکشام و دەم و چاوم خستە سەر لمەکە. پێم گوت کە بەلەزەت بوو. ئەویش هەمان ڕای هەبوو. دوای تۆزێک ماری هات. ئاورمدایەوە تا هاتنەکەی تەماشا بکەم. ماری لە شۆراوکی ئاوەکەدا لینج و لێغیز بوو. خژەکەی بە پشتا ڕژا بوو. لە پاڵ منە ڕاکشا و گەرمی بەدەنی ئەو هەتاوەکە بەرەبەرە خەویان لێخستم. دوای تۆزێک ماری تەکانی دام و گوتی ماسۆن بۆ ماڵگەڕایەوە. دەبێ فراوین بخۆین چونکە برسی بووم یەکسەر هەستم. لێ ماری پێی گوتم کە لە بەیانیەوە تا ئێستا ڕام نەمووسیوە. ڕاستی دەکرد. منیش حەزم لێ بوو. گوتی وەرە ناو ئاوەکە. غارماندا تا خۆ بخەینە هەمێزی هەوڵین و وردە شەپۆلانەوە. تۆزێک مەلەمان کرد و ئەو خۆی پێوە چەسپاندم. هەستم کرد لاقەکانی لە لاقم هەڵاند و هەوەسم چوە سەری. کە دەگەڕاینەوە ماسۆن بانگی دەکردین. گوتم کە زۆرم برسیە و یەکسەر بە ژنەکەی گوت کە خۆشی لێم دێ. نانێکی بەلەزەت بوو. من بە شەماسیەکەی خۆم ماشیەوە. ئەو جانۆرەی گۆشت و پەتاتەی سوورەوە کراو هات. هەمومان کڕ و کەبنانمان دەخوارد. ماسۆن پەیتا پەیتا شەرابی دەخواردەوە و لێکدا بۆ منیشی تێدەکرد. کە سەرە هاتە سەرقاوە سرم هەندێک قورس بوو جگەرەیەکی زۆرم کێشە. ماسۆن و ڕیمۆن و من هات بە بیرماندا کە مانگی ئاب پێکەوە بە شەریکی لە کەناری دەریا ببینە سەر. ماری لە پڕگوتی دەزانن سەعات چەندە؟ سەعات 11:30. هەمومان سەرمان سوڕما. ماسۆن گوتی زۆر زوونانمان خوارد و شتێکی ئاساییە پیا و هەر کاتێ برسی بێ وەختی نان خواردنە. نازانم ماری بۆچی بەم قسەیە پێکەنینی هات. وابزانم کەمێک زیادی خواردبەوە. هەنگێ ماسۆن لی پرسیم ئایا حەزم لێ پیاسەیەکی کەنارەکەی لەگەڵدا بکەم. ژنەکەم هەمیشە دوای فراوین دەخەوێ بەڵام من حەزم لێ نییە. دەبێ ڕێ بکەم. هەمیشە پێم دەڵێ کە ئەم ڕێکردنە بۆ سەلامەتی باشە. بارحاڵ مەیلی خۆیەتی. ماری گوتی لەگەڵ خانم ماسۆندا دەمێنێتەوە تا قاپەکانی لەگەڵا بشوات. خانم ماسۆن گوتی بۆ ئەنجامدانی ئەم کارە دەبێ بەر لە هەر شتێک پیاوان لە ماڵ وەدەربنرێن. بە سێقۆڵی لە ماڵ هاتینە دەرێ. هەتاوەکە بە شێوەیەکی ئەستونەی لە لمەڵانەکەی دەدا و تیشکەکەی بەسەر دەریاکەوە تەحەموول نەدەکرا. چ کەسێک بەسەر کەنارەکەوە نەبوو. لە کابینەکانی قەراق تەپەکەوە کە دەیڕوانیە دەریاکە دەنگی ئامان و قاپ و چەتاڵان دەهات. ئەو هەڵاوە گەرمەی لە تاوێرەکانەوە هەڵدەستا هەناسەی پیاوی سوار دەکرد. ڕیمۆن و ماسۆن کەوتنە باسی کۆمەڵێک شت و خەڵکانێک کە من نەمدەناسین. ئیدی زانیم کە ئەمانە لە مێژە یەکتری دەناسن و ماوەیەکیش بە یەکەوە ژیاون. بەرەو دەریا چوین و بە کەناریا کەوتینە پیاسە. جارجار شەپۆلێکی چکۆلانەی لەوانیدی گەورەتر دەهات و پێڵاوە کەتانەکانی تەڕ دەکردین. من بیرم لە هیچ نەدەکردەوە چونکە ئەو هەتاوی لە سەری کۆتی دەدام خەواڵووی کردەبووم. لەم کاتەدا ڕیمۆن شتێکی بە ماسۆن گوت کە باش گوێم لێی نەبوو. بەڵام لە هەمان کاتە لە دوورەوە لەو سەری کەنارەکەوە دوو عەرەبم بەجلی شینی کارەوە بینی کە بەرەو لای ئێمە داهاتن. نیگایەکی ڕیمۆنم کرد و ئەو پێی گوتم خۆیەتی ئێمە درێژەمان بە پیاسەکەماندا. ماسۆن پرسی چۆن توانیوتانە تا ئێرە تاقیبمان بکەن. لە دڵی خۆما بیرم کردەوە کە بێگومان کاتێ بە جانتای تایبەتی کەناری دەریاوە سواری پاس بووین دیتویانین. بەڵام هیچم نەگوت. عەرەبەکان هێدی دەهاتنە پێشیە و نهۆ زۆر نزیک دەبوونەوە. ئێمە ڕەوتی خۆمان نەگۆڕی و ڕیمۆن گوتی ئەگەر لێمان بوو بە شەڕ ماسۆن تۆ ئاڵکاوی دۆمیان ببە و من دەکەومە گیانی ڕەقیبەکەی خۆم. تۆش مەرسۆ ئەگەر کەسی سێم هات دەست بکەوە. گوتم باشە. ماسۆن دەستەکانی خستە گیرفانی. لمەکە لە ڕادە بە دەرگەرم بوو نهۆ سوور دەینوان. بە هەنگاوی هێدیەوە بەرەو ڕێی عەرەبەکان دەڕۆیشتین. فاسیلەی نێوانمان کەم و کەمتر دەبووەوە. کاتێک گەیشتینە نزیکی یەکتر و چەند هەنگاوێکمان بۆ لای یەکتر مابوو
عەرەبەکان وەستان. من و ماسۆن پێمان سوک کرد. ڕیمۆن یەکسەر بەرەو ڕەقیبەکەی ڕۆیی. باش گوێم لێ نەبوو کەچی پێگوت. بەڵام عەرەبەکە خۆی ئامادە کرد کە بەر کەلەی بدات. هەنگی ڕیمۆن جەزرەبەی یەکەمی وەشاند و بەتوندی ماسۆنی گاز کرد. ماسۆن بەرەو لای عەرەبی دووەم ڕۆیی تا هێزی تیا بوو 2 جەزرەبەی خێواندێ. کابرا بەسەرا کەوتە ناو ئاوەکە. چەند ساتێک بەو دەقەوە مایەوە. لای سەریەوە چەند بڵقە ئاوێک دەهاتە سەرێ. لەم ماوەیەدا ڕیمۆن لە ڕەقیبەکەی دەدا و دەموچاوی خەڵتانی خوێن کردبوو. ڕیمۆن ئاوری لای منی دایەوە و گوتی بزانە چی بەسەردێنم و هاوارم کرد وریا بە چەقۆی پێیە. لێ تازە کار لە کارترازا بوو بازووی ڕیمۆن بریندار بوو زاری دادڕابوو. ماسۆن تەکانێکی بۆ پێشەوەدا. بەڵام عەرەبەکەی دیکەش هەستا بوو و خۆی گەیاندبووە پشت ئەو عەرەبەی کە چەقۆکەی پێبوو. زاتی جوڵەمان نەبوو. ئەوان بە ئەسپایی و بێ ئەوەی چاو لە ئێمە بگوازنەوە پاشەکشەیان کرد. بە هەڕەشەی چەقۆ بەریان لێگرتە بووین. کە دیتیان مەدایەکی باش کەوتە نێوانمان بە خێرایی پێیان وەغارێوەنا. کاتێک کە ئێمە لەژێر ئاوەکەدا لە جێی خۆمان چەقی بووین، ڕیمۆن بازوی خۆی کا خوێنی لێدەچۆڕا دەگوشی. ماسۆن یەکسەر گوتی دکتۆرێک هەیە کە یەک شەموانی خۆی لەسەر گردەکە بەسەر دەبات. ڕیمۆن ویستی یەکسەر بچێ بۆ لای ئەو. بەڵام هەر جارێک کە قسەی دەکرد خۆنی زامەکەی لە زاریا بڵقی دروست دەکرد. ژێرباڵیمان گرت و بەپەلا خۆمان گەیاندە کابینەکە و لەوێندا ڕیمۆن گوتی کە زامەکانی سووکە و دەتوانێت بۆ لای دکتۆر بڕوات. ئەو لەگەڵ ماسۆندا ڕۆی و من بۆ ڕوونکردنەوەی ڕووداوەکە لای ژنەکان مامەوە. خانم ماسۆن دەگریا و ماری ڕەنگی پێنەما بوو. ڕوونکردنەوەی ڕووداوەکە بۆ ئەوان بێتاقەتی کردم. ئەنجام بێدەنگ بووم و بەدەم جگەرە کێشانەوە چاوم بڕیە دەریاکە. ڕیمۆن و ماسۆن نزیکەی سەعات 1:30 پاشنیوەڕۆ گەڕانەوە. بازووی ڕیمۆن بەسرا بوو پلاستەری پزیشکی لە گۆشەی زاری نرابوو. دکتۆر پێی گوتبوو چ نییە، بەڵام ڕیمۆن پەس بوو. ماسۆن هەوڵیدا بیهێنێتە پێکەنین، بەڵام هەرمات بوو. کاتێک گوتی کە دەخوازێ بۆ کەنار بڕوات لێم پرسی بۆ. وەڵامی دامەوە کە دەیەوێ هەوا بگۆڕێ. ماسۆن و من گوتمان لەگەڵی دەچین. هەنگێ تووڕە بوو جنێویدا. ماسۆن گوتی نەدەبوو تۆڕێ بکەین. بەرحاڵ من بەدوویدا ڕۆیشتم. ماوەیەک بە قەراقی دەریاکەدا پیاسەمان کرد. گەرمایەم کاتی هەتاوەکە لە کێشانە بوو. پیاوی گێژ دەکرد. هەتاو بەسەر لە ماڵانەکە و بەسەر دەریاکەدا دەڕشا. هەستم کرد ڕیمۆن دەزانێت کێوە دەچێت. بەڵام بێگومان هەستەکەم هەڵە بوو. لەو سەری کەنارەکە گەی یەکانێکی چکۆڵا کە لە پشت تا شەبەردێکەوە و لە ناو جەرگەی چەولمەکەوە بەرەو دەریاکە هەڵدەقوڵی و دەڕۆیی. ئەو دوو عەرەبە لەوێن دەربوون. بەجلەکەوەی و گریساویەکانیانەوە ڕاکشابوون. زۆر ئارام و تەقریبەن شاد داهاتنە بەرچاو. هاتنی ئێمە چ شتێکی نەگۆڕی. ئەوەیان کە ڕیمۆنی بریندار کردبوو بێ ئەوەی چ قسەیەک بکات نیگای ئەوی دەکرد. ئەوی تریان نەیەکی بەدەمەوە بوو لا کاتێکە کە بەتیلەی چاو دەیڕوانیە ئێمە پەیتا ئەو سێنۆتەیە کە دەیتوانی بەنەیەکەی دەریبێنێ دووبارە دەکردەوە. بە درێژایی ئەم ماوەیە هەر هەتاو بوو هەمان بێدەنگی. لەگەڵ قوڵەقۆڵی کانیەکە و 3 دانە نۆتەکەدا ئەو جاڕیمۆن دەستی بر بۆ ئەو گیرفانەی کە دەمانچەکەی تیا بوو. لێ ڕەقیبەکەی لە جێی خۆی نەجوڵا و بەو دەقەوە نیگای یەکتریان دەکرد. سێرم کردنەی ژەنەکە قامکی پێیەکانی زۆر لە یەکدیەوە دوورن. ڕیمۆن بێ ئەوەی چاو لە ڕەقیبەکەی بگوازێتەوە لێی پرسییم تەقەی لێ بکەم؟ بیرم کردەوە گەر بڵێم نا ئەوە تووڕە دەبێ و تەقەی لێ دەکات. بۆیە تەنیا ئەوەندەم گوت خۆ هێشتا چ قسەیەکی پێ نەگوتوویت. بۆیە ئەم جۆرە تەقەکردنە نامەردیە. جارێکی دیکە لە ناو جەرگەی گەرماوە بە بێدەنگیەوە گوێمان لە خوڕی کانیەکە و نەوای نەیەکە بوو. ئەو جا ڕیمۆن گوتی کەواتە من جنێوی دەدەمێ و کە وەڵامی دایەوە بەرگولەی دەدەم. وەڵامم دایەوە باشە، بەڵام ئەگەر چەقۆکەی دەرنەهێنا بۆت نییە تیرەندازی بکەی. ڕیمۆن خەریک بوو تووڕە دەبوو. عەرەبەکەی دیکە هەر لەسەر نەیژەنینی خۆی بەردەوام بوو و هەردووکیان تاقیبی ڕەفتار و ئەتواری ڕیمۆنیان دەکرد. بە ڕیمۆنم گوت نا تۆ پڕی بدەیە و دەمانچەکەت بدە بە من. ئەگەر ئەوی دیکە یارمەتیدا یا ڕەقیبەکەت چەقۆکەی دەرهێنا من تەقەی لێ دەکەم. کاتێ ڕیمۆن دەمانچەکەی دامێ لەبەر تیشکی خۆرەکەدا بریقایەوە. لەگەڵەوەشە ئێمە هێشتا لە جێی خۆمانە چەقی بووین. لە تۆ وایە هەموو شتەکانی دەوروبەرمان دەریاکەیان لە خۆدا قستە بوو بێ ئەوەی چاوان بتروکێنین چاومان بڕی بۆ یەکدی. لێرەدا هەموو شتێک لە نێوان دەریا و لم و هەتا و بێدەنگی دوانەی ئەوونەیەکەدا وەستا بوو. لەم ساتەدا بیرم کردەوە مرۆڤ دەشێت تیرەندازی بکات و دەتوانێت نەیکات.
ئەم دووە یەکسانن. لێلەناکە و عەرەبەکان پاشەکشیان کرد و چوونە پشتی تاوێرەکانەوە. هەنگێ من و ڕیمۆن دووبارە دەستمان بە پیاسە کردەوە و لەوە دەچوو حاڵی ڕیمۆن باشتر بوو بێ باسی پاسی گەڕانەوەی کرد. هەتا کابینەکە لەگەڵی ڕۆیشتم. کاتێک کە بە نەردەوانەکەدا سەردەکەوت من لەبەردەم یەکەم پلەدا مامەوە. سرم لەبەر تیشکی هەتاوەکەدا دنگەی دەهات و تااقەتی ئەوەم نەبوو بە پلیکانەکاندا سەر بکەوم و دیسان ببم بە هاودەمی ژنەکان. بەڵام گەرماکە بەڕادەیەک بوو کە بەلامەوە زەحمت بوو بەو جۆرە و بێجوڵا لەژێر ئەو بارانە بەخوڕەی کە لە ئاسمانەوە دادەباری ڕاوەستم. وەستانیان ڕۆیشتن لەوێدا هەردووکیان یەکشت بوون. دوای تۆزێک بەرەو کەنارەکە گەڕامەوە و دەستم بەڕێکردن کرد. هەمان تیشکی سوور بەرقەرار بوو. دەریا هەناسەی تونند و بە کەفی وردە شەپۆلەکانی خۆی دەکرد بەڕووی لمەکاندا. هێدی بەرەو تاشە بەردەکان هەنگاوم دەنا و هەستم دەکرد چاوێڵم لەژێر خۆرەکەدا ئاوساوە. هەموو ئەم گەرمایە قورسایی دەخستە سەرم و ڕێگەی لە پێشوە چوونی ئەس دەگرت. هەر کاتێکە هاڵاوی گەرمیەکە لە سەر و چاوی دەدام ددانەکانم دەنان بە یەکدا. کۆڵەمستم لە ناو گیرفانەکانمدا دەگوشی و بە هەموو هێزێکمەوە هەوڵم دەدا بەسەر هەتاوەکەدا و بەسەرام چڕە مەستێدا کە شپرزەی کردەبوو مزاڵ ببم. لەگەڵ هەرتی ڕۆژێکە کە لە دەنکەلمێکەوە یا لە دەفێکەوە یا لە لەتە شوشەیەکەوە بەرز دەبووەوە شەوی لاگەم گرژ دەبوو. ماوەیە گڕێم کرد. لە دوورەوە تاپۆی بچووک و تاریکی تاشە بەردەکەم دەبینی کە خەرمانەیەکی تیژی چاوکوێر کرد لە تیرۆژ و غوباری دەریا دەوریدا بوو. بیرم لە کانیا فێنکەکەی پشت تاشە بەردەکە کردەوە. حەزم دەکرد جارێکی دیکە قوڵە قۆڵی ئاوەکەی بژنەوم. دەمویست لە خۆرەکە هەڵێم. لە تەقەڵاو گریانی ژنەکان هەڵێم. دەمویست سایە و ئارامیەکەی ببینمەوە. لێ کاتێک کە زیاتر نزیک بوومەوە سیرم کرد حەریفەکەی ڕیمۆن دووبارە گەڕاوەتەوە. بەتەنێ بوو. بە پشتا خەوتە بوو. دەستی نابووە ژێرسەری. نێوچەوانی لەبەر سێبەری تاشە بەردەکەدا بوو ئەو دوای بەدەنی لەبەر خۆرەکەدا بوو. جلەشینەکەی لە گەرما دووکەڵی دەکرد. کەمێکم پێ سەیر بوو. چیرۆکەکە بەلای منەوە کۆتایی هاتبوو بەبێ هیچ مەبەستێک بۆ ئێرە هاتەبووم. هەرکە منی بینینی و ئاخیزێکی کرد و دەستی بۆ گیرفانی برد. هەڵبەتە منیش خۆ بەخۆ دەمانچەکەی ڕیمۆنم لە گیرفانی چاکەتەکەمدا گوشی. هەنگێ بە ئەوەی دەستی لە گیرفانی دەربێنێ خۆی بۆ دواوە برد. من تەواوێک نزیکەی 12 مەترێک لەوەوە دوور بووم. جارجارێ مانای ڕوانینەکەیم لە نێوان پێڵوە نیوە نوقاوەکانیان دەخوێندەوە. بەڵام لە هەوا گرگرتووەکەدا وێنەکەی بەردەوام لەبەر چاوما دەڕەقسی. دەنگی شەپۆلەکان لە نیوەڕۆ خاوتر و درێژتر بوو. هێشتا هەر هەمان خۆر، هەمان تیرۆژ و تیشک و هەمان لە ماڵان سەرانسەری ئێرەی گرتبووەوە. 2 سەعاتێک بۆری ڕۆژ هەر لە جێ خۆی بوو. نەچوو بۆ پێشێ. 2 سەعات دەبوو کە ڕۆژ لە ئۆقیانوسێکی کانزایی وەجۆش هاتکدا لەنگەری خستە بوو. لە دوورەوە پەڵا هەڵمێکی بچووک تێپەڕی و من بە گۆشەی چاو تارمایەکەیم بینی. چونکە چاوم لە پیاوە عەرەبەکە نەدەگواستەوە. بیرم کردەوە کە پێویستە پێچێکی بۆ بکەمەوە و کۆتایی بەم مەسەلەیە بێنم. بەڵام سەرانسەری کەنارە داغبووەکەی باوەشی هەتاو نووسابوو بە پشتمەوە. چەند هەنگاوێکم بەرەو کانیەکەنا. پیاوە عەرەبەکە نەبزووە. هێشتا هەر تەواو لێمەوە دوور بوو. ڕەنگە بەهۆی سێبەرەکەی سەردەم و چاوێوە بوو بێ کە لە تۆ وایە پێدەکەنێ. هەڵوەستەیەکم کرد. هەستم کرد کە دڵۆپە عەراقە لە نێو برۆکانمدا کۆبۆتەوە. ئەمە هەمان ئەو هەتاوە بوو کە لە ڕۆژی ناشنەکەی دایکم دیتەبووم. ڕێگووەکو ئەو ڕۆژە بە تایبەتی تەوێڵم دەیێشا و هەموو دەمارەکانی لە ژێر پێستەکەیەوە پێکەوە لێیان دەدا. بەهۆی ئەو سۆزی گەرمایەوە کە نەم دەتوانی تەحەمولی بکەم جوڵەیەکم بەرەو پێشەوە کرد. دەمزانی کە ئەم جوڵەیە گەوجانەیە. دەمزانی بە تاقە هەنگاوێک خۆم لە شەڕی گەرمایی هەتاو ڕزگار ناکەم. بەڵام یەک هەنگاوم نا. تەنیا یەک هەنگاو بۆ پێشەوە و ئەم جارە کابرای عەرەب بێ ئەوەی لە جێی خۆی هەستێ چەقۆکەی لە گیرفانی دەرهێنا و بە بەرچاوی منەوەدایە بەر تیشکی هەتاوەکە. تیشکی خۆرەکە لە دەمە پۆڵاینەکەیدا و وەکو شفرەیەکی درێژی بری قەدار بەرتەوێڵم کەوت. لەم کاتەدا ئەو ئارەقەی کە لەسەر برۆکانم کۆبووبووەوە لەپڕ بەسەر پێڵوەکانمدا داڕژا و پەردەیەکی ئەستوری فێنکی بەسەرداهێنان. چاوەکانم لە پشت ئەم پەردەی ئەشک و خوێیەوە کۆرە بووبوون. ئیدی هەستم بە هیچ نەدەکرد جگە لە تیشکی هەتاوەکە کە دەیدا لە تەوێڵم و بە شێوەیەکی هەستپێنەکراو ئەو بریقەیەی کە لە چەقۆکەوە بەرانبەرم دەبزووە. ئەم شمشێرە سووتێنەرە برژانگەکانمی دەخوارد و
بە چاوانی پڕازارمدا ڕۆدەچوو. ڕێگ لەم کاتەدا بوو کە هەموو شتەکان لەرزین. چڕا هەڵمێکە گرگرتوو لە دەریاواستا. وام هاتە بەرچاو کە سەرانسەری ئاسمان دەمی کردەوە تا ئاگر ببارێنێ. هەموو بوونم گرژ بوو. دەستم لەسەر دەمانچەکە توند بوو. زامنەکەی کرایەوە. دەستم بە دەستکە سافەکەی داهێنا و لێرەدا لەناو هەراوزەنای وشک و کڕکردا هەموو شتێک دەستی پێکرد. ئارەقە و هەتاوەکەم لە خۆم تەکەن. ئیدی زانیم کە هاوسەنگی ڕۆژ و کڕی و کپی ڕیزپەڕی کەنارەکەم سەنگەلا کردووە. ئەو کەنارەی لەسەریا خۆشحاڵ بووم. هەنگێ 4 جاری دیکە دەمانچەکەم نابەجەستەیەکی بێگیانەوە و گولەکانی پێداچوون بێ ئەوەی چ شتێکی پێوە دیار بێ. ئەمە وەکو 4 سوکە تەقولباب بوو کە من لە دەرکەی بەدبەختیمدا. ئازیزانی من، لێرەدا هاتینە کۆتایی خوێندنەوەی بەشی یەکەمی ڕۆمانی نامۆ. بەشی دووەمی ڕۆمانی نامۆ لاپەڕە 71. یەکسەر دوای گرتنەکەم چەند جارێک پرسوجۆم لەگەڵ کرا، بەڵام هەموو پرسۆجەکان لەمەڕ ناسنامەی من بوو زۆری نەخایەن. یەکەم جار لە پۆلیسخانەدا وام داهاتە بەرچاو کەس حەقی بەسەر کارەکەی منەوە نییە. دوای 8 ڕۆژ قازی بە پێچەوانەوە کنەکارانە تەماشای کردم، بەڵام لە سەرەتادا تەنیا ناوم و ئەدرەس و کار و مێژووی لەدایکبوونی پرسیم. پاشان ویستی بزانێ کە ئاخۆ ئەوقاتم هەڵبژاردووە یان نا. پێم گوت هەڵم نەبژاردووە. جا هەر بۆ دڵنیایی لێم پرسی کە ئاخۆ ئەوقات پێویستە؟ گوتی بۆچی دەپرسید؟ وەڵامم دایەوە کە بەڕای من قەزیەکەم زۆر سادەیە. بە پێکەنینەوە گوتی ئەمەش بۆ چوونێکە، لەگەڵ ئەمەشا یاسا لەبەردەستدایە، ئەگەر تۆ ئەوقات هەڵنەبژێری ئێمە بۆتی دادەنین. لە دڵی خۆدا گوتم چەند باشە دادگا ئەم وردەکاریانەشی لە ئەستۆ گرتووە. ئەمەم بە قازیەکە گوت. پشگیری قسەکەی کردم و بەوا بڕانیەوە کە یاسا بە شێوەیەکی باش دانراوە. لە سەرەتاوە ئەم پیاوەم بە هەند وەرنەگرت. لە ژوورێکا پێشوازی کردم کە پەردەکانی دادرابوونەوە. تەنیا یەک گڵۆب لەسەر مێزەکەی بوو. ئەو کورسیی کە منی لەسەردانرابووم ڕووناک دەکردەوە و بە خۆی لە تاریکیەکەدا بوو. کاتی خۆی زوو وەسفی دیمەنێکی لەم بابەتەم لە کتێباندا خوێندبووەوە و هەموو ئەمەم وەکو گەمە و نمایش داهاتە بەرچاو. پاشان گفتوگۆیەکمان بە پێچەوانەی تەسەووری خۆمەوە سەیرم کرد پیاوێکی سیماناسک، چاوشینی چاودرشتی بە قوڵاچوو، باڵا بەرز، سمێڵ درێژی بۆز و قژزۆری مەیلەوسپیە. وەکو بنیادەمێکی زۆر بەهۆش و منتیقی هاتە بەرچاوم. هەرچەندە جارجارێ جوڵەیەکی لایرادی زاری گرژ دەکرد و دەلالەتی لە تووڕەیی ئەو دەکرد. سیمای لەبەر دڵان و خۆشەویست بوو. تەنانەت لە کاتی دەرچوونا بەتەما بووم تەوقی لەگەڵ بکەم، بەڵام یەکسەر بیرم کەوتەوە کە من پیاوێکم کوشتووە. بۆ سبەینێ ئەوقاتێک لە زینداندا هاتە دیدەنم. پیاوێکی چکۆڵەی خڕکەڵەی مەیلە و گەنج بوو. بەدیقەت کرێمی لە قژی دابوو، تەخت و سافشانەی کردبوو. هەرچەند گەرما بوو من بە تۆی کراسێکی قۆڵ کورد بووم. جلوبەرگێکی تۆخی یەخە هەڵگەڕاوی لەبەردا بوو. بۆینباخێکی سەیری مقەلەمی پانی ڕەش و سپی لەمل کردبوو. جانتایەکی بەبن هەنگڵەوە بوو. جانتاکەی لەسەر تەختە خەوەکەی من دانا و خۆی ناساند و پێی گوتم دۆسیەکەی خوێندومەتەوە و قەزیەکەم حەساسە و ئەگەر متمانی پێ بکەم ئەوە گومانی لەسەرکەوتن نابێ. سپاسم کرد و گوتی جا ئێستا با بچینە سەر ئاسڵی مەسەلەکە. لەسەر تەختە خەوەکەم دانیشت و ئەوەی باس کرد کە هەندێ زانیاری لەسەر ژیانی تایبەتیم کۆکراوەتەوە. زانراوە کە دایکم تازە لە لەنگەرخانە مردووە. ئەوجا لە مارنکۆ هەندێ تەحقیق کراوە. تەحقیقکاران بۆیان دەرکەوتووە کە لە ڕۆژی ناشنەکەی دایکما من بێموبالاتی و خەمساردیم نیشانداوە. ئەوجا پێی گوتم هەڵبەتە بە خۆت دەزانی کە پێم ناخۆشە کە ئەم پرسیارانەتان لە یەکەم، بەڵام زۆر زەروریە، چونکە ئەگەر وەڵامێکی ئەم پرسیارم دەست نەکەوێ بە بەڵگەیەکی گەورەی تاوانباری دەژمێردرێ. دەیویست هاوکاری بکەم. لی پرسیم کە ئایا لەو ڕۆژەدا غەمبار بووم؟ ئەم پرسیارم بەلاوە سیر بوو. وام بە خەیاڵدا هات ئەگەر من پرسیارێکی وام بکردایە زۆر ناڕەحەت دەبووم. لەگەڵ ئەمەشا وەڵامم دایەوە کە ماوەیەکە عادەی پرسیارکردنم لە خۆ لەدەستداوە و وەڵامی پرسیارەکەیم بەلاوە زەحمەتە. بێگومان دایکم زۆر خۆش دەویست، بەڵام ئەمە هیچی نەدەگەیان. هەموو کەسێکی تەندروست کەم و زۆر ئارەزوی مەرگی ئەو کەسانە دەکەن کە خۆشیان دەوێن.
لێرەدا پارێزەرەکە قسەکەی پێبڕیم و تەواو شڵەشە. ئیدی قەولی لێوەرگرتم کە ئەم قسەیە نە لە دادگا و نە لە لای سەرۆکی دادگا نەکەم. ئیدی بۆم باس کرد کە تەبیعەتم جۆرێکە کە بە زۆری پێداویستیە بەدەنیەکانم هەستەکانم دەشێوێنێ. ئەو ڕۆژەی دایکم بە خاک سپارد زۆر ماندوو بووم و خەوم دەهات بە جۆرێک کە چەند شتێکی ئەو ڕۆژەم لەبیر نەماوە. ئەوەی دەمتوانی بە دڵنیاییەوە بێڵێم ئەمە بوو کە خۆزیم دەخواست دایکم نەمردبایە. لێ پارێزەرەکەم کە پێناچوو ئاسوودە بێگوتی ئەمە بەس نییە. لە فکران ڕاچوو پرسی ئایا دەتوانم بڵێم کە لەو ڕۆژەدا بەسەر هەستە ئاساییەکان مازاڵ بووم؟ گوتم نا، چونکە ئەمە دروست نییە. بە شێوەیەکی سەیر نیگای کردم وەکوەوەی کەمێک ڕقی هەستێنم و بێزاری بکەم. بە جۆرە فێڵبازیەکەوە گوتی بەهەرحاڵ بەڕێوەبەر و کارمەندانی کەترەخانەکە وەکو شایەت گوێ لە قسەکانی من دەگرن و ئەمەش بۆ تۆ خراپ دەبێت. دڵنیام کردەوە کە ئەم چیرۆکە هیچ پەیوەندیەکی بە دۆزەکەی منەوە نییە، بەڵام ئەو هەر ئەوەندەی گوت کە دیارە هەرگیز سەر و کارم لەگەڵ دادگادا نەبووە. ئەوجا بە تووڕەیی ڕۆیی دەمویست ڕای گرموتەی بگەێنم کە هاودڵی ئەوم مەبەستە نەک بۆ ئەوەی باشتر بەرگریم لێ بکات، بەڵکو لەبەرەوەی بە تەبیعەت هاودەردی ئەوم دەوێ. بە تایبەتی کە هەستم کرد ناڕەحەتم کردووە. لە قسەکەی من تێنەدەگەی و لەبەر ئەمە کەمێک ڕقی لێ مەستا بوو. حەزم لێ بوو کە دڵنیای بکەم کە منیش وەکو هەموو خەڵکیم، تەواو وەکو هەموو خەڵکی وەهام. بەڵام هەموو ئەم شتانە لە ڕاستیە بێفایدە بوون و من لەبەر تەمەڵی خۆم چاوپۆشیم لە گوتنیان کرد. دوای تۆزێ هەم دیس بۆ لای قازی تەحقیقیان بردم. سەعات 2 پاشنیوەڕۆ بوو. ئەم جارەیان ژوورەکەی نوقمی تیشک بوو کە پەردە تۆڕیەکەی گلی نەدەدایەوە. زۆر گەرم بوو. داینیشاندم و بە ڕێزێکی زۆرەوە پێڕاگەیاندم کە پارێزەرەکەم لە بەرهۆیەکی چاوەڕوان نەکراو نهاتووە. جا من حەقم هەیە کە وەڵامی پرسیارەکانی نەدەمەوە و چاوەڕێ بکەم کە ئەوقاتەکەم بێت. لێ من گوتم بەخۆم دەتوانم وەڵام بدەمەوە. قامکی نا بە دوگمەیەکی سەر مێزەکەیدا. سکرتێرێکی لاوە ژوور کەوت و تەقریبەن لە پشت منەوە دانیشت. هەردووکمان لەسەر کورسیەکانمان دانیشتە بووین. پرس و جۆ دەستی پێکرد. هەوڵجار گوتی وا دیارە تۆ بنیادەمێکی کەم دوومەندەی. وڕای منی لەبارەیەوە دەویست. وەڵامم دایەوە لەبەرەوەیە کە هیچ کاتێشتێکی گرنگم نییە کە باسی بکەم، بۆیە قسە ناکەم. وەکو جاری پێشوو پێکەنی و سەلماندی کە ئەمە باشترین بەڵگەیە و لە سەری ڕۆیی. بەڵام ئەمە هیچ بایەخێکی نییە. بێدەنگ بوو. نیگایەکی کردم و لەپڕ خۆی ڕاست کردەوە و بە پەلەپەل پێگوتم من تەنیا خۆتم مەبەستە. دروست لە مەبەستی حاڵی نەبووم و هیچ وەڵامێکم نەدایەوە. لەسەری ڕۆیی کە هەندێ لایەنی ئەم کارەی تۆ هەیە کە سەریان لێدەر ناکەم، هەڵبەتە دڵنیام کە یارمەتیم دەدەی تا لەیان حاڵی ببم. گوتم شتەکان زۆر سادەن. ناچاری کردم کە شتەکانی ئەو ڕۆژەی دووبارە بۆ بگێڕمەوە. بە کورتی ئەوەی کە لەوە پێش بۆم باس کردبوو بۆم گێڕایەوە. ڕیمۆن، کەناری دەریا، مەلەوانی، شەڕ و قەرقەشە، دیسانەوە کەنار، کانیەچ کۆلەکە، هەتاوە 5 فیشەکی دەمانچەکە. لەسەری هەر ڕستەیەکدا دەیگوت زۆر باشە، زۆر باشە. کە گەیمە سەر جەستە کەوتووەکە هەم دیس پشگیری قسەکەی کردم و گوتی زۆر باشە. لە دووبارەکردنەوەی ئەم حیکایەتە بێتاقەت بووبووم و هەستم دەکرد هەرگیز ئەوەندەم قسە نەکردبوو. دوای تۆزێک هەستا و گوتی دەیەوێ یارمەتیم بدات، چونکە بووم بەمایەی بایەخیوی و پەنا بەخوا کارێکم بۆ دەکات. بەڵام هەوڵجار ویستی دیسان هەندێ پرسیارم لێ بکات. یەکسەر لی پرسییم کە دایکم خۆش دەویست. گوتم بەڵێ، وەکو هەموو خەڵکی و سکرتێرەکە کە تا ئەم کاتە بەردەوام تایپی دەکرد وەک بڵێ بە هەڵە تایپەکەی لێدا، چونکە لە کارەکەی وەستا و ناچار ئاوڕی دواوی دایەوە. قازیەکە هەم دیس بێ هیچ هۆیەکی ئاشکرا لی پرسییم ئایا هەر 5 گولەکەم دوا بە دوای 1 تەقان؟ کەمێک لە فکران ڕاچووم و گوتم هەوڵجار 1 گول لەم تەقان و پاش چەند ساتێک چوارەکەی دیکە. هەنگێ گوتی بۆچی لە نێوان یەکەم و دووەمدا هەڵوەستەت کرد. جارێکی دی کەنارە سوورەوە بۆکەم لەبەر چاو بەرجەستە بوو هەستم بە گەرمیە سووتێنەرەکەی لە سەر تەوێڵم کرد. لێ ئەم جارە هیچ وەڵامێکم نەدایەوە. لە ماوەی ئەو بێدەنگی پاش ئەمە قازی پەشێو دەینوان. دانیشت، قامکەکانی خستە ناو قژی، ئانیشکەکانی دادایە سەر مێزەکە و بە سیمایەکی غەریبەوە تۆزێ بەلای منادانەویەوە. لەبەر چی؟ بۆچی تەقەت لە جەنازەیەکی بێگیان کرد؟ هەم دیس نەمزانی چه وەڵامێکی بدەمەوە. قازی دەستی بە ناوچەوانی خۆی داهێنا و پرسیارەکەی بە تۆزێ دەستکاریەوە دووبارە کردەوە. لەبەر چی؟ دەپێم بڵێ، لەبەر چی؟
بێدەنگ بووم. لەپڕاستە بەپەلە چوو بۆ ئەو سەری ژوورەکە. چەکمەجەی مێزێکی ڕاکێشە، خاچێکی زیوینی بە نەخشی ئیسای لێ دەرهێنا و لە حاڵێکە دەیجوڵان بەرەو لای من هات و بەدەنگێکی لەرزۆک کە تەواو گۆڕابوو هاواری کرد. ئایا ئەمە دەناسیت؟ ئەمە گوتم بەڵێ هەڵبەتە. ئەوجا زۆر بەپەلە و بە هەڵچوونەوە گوتی کە باوەڕی بەخوا هەیە کە هیچ مرۆڤێک ئەوەندە گوناحکار نییە کە خوا نەتوانێ بیبەخشێ، بەڵام بۆ ئەم کارە مرۆڤ دەبێت تۆبە بکات، پەشیمان ببێتەوە و ببێتەوە بە مناڵێک کە ویژدانی پاک ببێتەوە و ئامادەی قبولکردنی هەر نەخشێک بێ. هەموو هەیکەلی خۆی دابوو بەسەر مێزەکەدا. خاچەکەی تەقریبەن بەسەر سەری منەوە تەکان دەدا. ڕاستت دەوێ من بەباشی پەیگیری قسەکانیم نەکرد، چونکە گەرمان بوو. چەند مێشێکی گەورە لە ژوورەکەی بوون کە بەدەم و چاومەوە دەنیشتنەوە. هەروەها لەبەرەوەی بەخۆی تۆزێک خستە بوومیە ترسەوە، لە هەمان کاتتا هەستم دەکرێ ئەم ترسە مای پێکەنینە، چونکە بە هەموو حاڵ و حەساوێک تاوانبارەکە من بووم. بەڵام ئەو هەر بەردەوام بوو. ئیدی کەمدا بێژێک بۆم دەرکەوت کە بە بۆچوونی ئەو تەنیا یەک خاڵی تاریک لە قسەکانی مندا هەیە. ئەویش ئەوەیە کە چ شتێک بووە هۆی هەڵوەستەکردنم لە نێوان گولەی یەکەم و گولەکانی دواتردا. ئەو دوای قەزیەکە زۆر باش بوو، لێ ئەو تەنیا سەری لەم خاڵە دەرنەدەکرد. دەمیستی بگەێنم کە پێداگرتنی ئەو بێهودە و هەڵەیە، چونکە ئەم خاڵی دوایی ئەو بایەخەی نییە. لێ ئەو قسەکەی بڕیم و لە کاتێکا بە پێوە وەستا بوو بۆ جاری دووەم هانی دەدام وەڵام بدەمەوە. لێ پرسییم کە ئایا باوەڕم بەخوا هەیە؟ وەڵامم دایەوە نا. بە تووڕێی و بێزاری دانیشت. گوتی ئەمە مەحاڵە، گوتی هەموو خەڵکی باوەڕیان بەخوا هەیە، تەنانەت ئەوانش کە ڕوویان لێوەرگێڕاوە. ئەمە باوەڕی ئەو بوو. ئەگەر ڕۆژێ گومانی لەوە بکردایە ئیدی ژیانی مانایەکی نەدەبوو. هاواری کرد ئایا دەتەوێت ژیانم مانایەکی نەبێ؟ بەڕای من ئەمە پەیوەندیەکی بە منەوە نەبوو. پێم گوت. لێلەم کاتەدا لەسەر مێزەکەی پەیکەرێکی مەسیحی لەبەر چاوم ڕاگرت و شێت ئاسا هاواری کرد من مەسیحیم، داوا لەم دەکەم کە لە گوناحەکانی تۆ خۆش بێ. چۆن باوەڕت بە کەسێک نییە کە لە پێناوی تۆدا ڕەنجی کێشاوە و ئازاری چەشتووە؟ هەستم کرد بە شێوەیەکی خۆی دەمدوێنێ، بە وشەی تۆ دەمدوێنێ. لێشەکەت و بێتاقەت بووبووم. گەرماکە زیاتر دەبوو. وەکو هەمیشە کە کاتێ دەمەوێ خۆم لە دەستی کەسێک ڕزگار بکەم گوێ لە قسەکانی ناگرم. حاڵەتێکم لە خۆگر لە تۆ وایە بە بۆچوونەکانی قایلم و پێم سیر بوو کە وای زانی سەرکەوتووە و گوتی دەبینی کە باوەڕت پێیەتی و ئێستا دەتەوێت ئیمانی پێبێنی؟ هەڵبەتە جارێکی دیکەش گوتم نا. کەوتە سەر کورسەکەی خۆی. زۆر ماندوو دیار بوو، کەمێک بێدەنگ بوو. لەم کاتەدا تایپەکە کە لە نووسینی گفتوگۆیەکەدا دوانە دەکەوت دوا ڕستەکانی لێدا. ئەوسا بەوردی و کەمێک خەمینەوە تەماشای کردم و لە ژێر لێوەوە گوتی من هەرگیز ڕۆحێکی بەبەردبووی وەکو ڕۆحی تۆم نەدیوە. ئەو تاوانبارانەی کە تانەهۆ ڕوبەڕووی من بوونەتەوە هەر هەمویان لەبەردەم ئەم وێنەی ئازار و خەمەدا کەوتونەتە گریان. ویستم بڵێم کە گریانەکەیان لەبەر تاوانباریان بووە، بەڵام بیرم کردەوە کە منیش وەکو ئەوانم نەمدەتوانی ئەم بیرە قوڵ بکەم. ئیدی قازیەکە هەستا وەکەوەی بڵێ کە پرس و جۆیەکە تەواو بوو، بەڵام بە هەمان سیمای نەختی شەکەت و تەنیا لێی پرسییم ئایا لە کارەکەی خۆم ژێوانم. بیرم کردەوە گوتم لە جیاتی پەشیمانی ڕاستەقینە هەست بە جۆرە پەستی و خەمینیەک دەکەم. هەستم کرد لە مەبەستم حاڵی نەبوو، بەڵام ئەو ڕۆژە کارەکان لێرەدا وەستان و هێوەتر نەچۆن. ئیدی لەوە بەدواوە زۆر جار قازیەکەم دەبینی، بەڵام هەموو جارێ هەر لەگەڵ پارێزەرەکەمدا بووم. هەموو جارێ بەوە دەبڕایەوە کە هەندێک خاڵیان لە مەری اعترافەکانی پێشوم بۆ ڕوون بکەمەوە. قازیەکەم و پارێزەرەکەم هەندێ باس و خواسیان لە مەڕ هەنجەتەکانم دەکرد، بەڵام ئەوی ڕاستی بێ ئەوان لەو دەمانەدا هیچ بایەخێکیان بە من نەدەدا. بەرحاڵ بەرەبەرە ڕەوت و تۆنی پرس و جۆیەکان گۆڕان. وا دیار بوو کە قازیەکە چیتر منی بەلاوە مەبەست نییە و داوەری خۆی سەبارەت بە من بە شێوەیەک لە شێوەکان تەواو کردووە. چیتر باسی خۆی لەگەڵ نەکردم، چیتر بەو هەڵچوونەی یەکەم ڕۆژەوە نەمبینی. بە کورتیەکەی گفتوگۆیەکەی نێوانمان گەرمتر و دۆستانەتر بوو. چەند پرسیارێک، چەند قسەیەک لەگەڵ پارێزەرەکەمە و ئەوجا پرس و جۆیەکان تەواو دەبوو بە گوتەی قازیەکە. قازیەکەم ڕۆتی خۆی دەبڕێ و هەندێ جاریش کە باسی بابەتە گشتیەکان بووایە منیشیان تیا بەشدار دەکرد. بەرەبەرە پشوم وە بەرهاتەوە. لەم سەعاتانەدا هیچ کەسێک دژم نەبوو. شتەکان هێندا ئاسایی و ڕێک و پێک و ورد و بەقایدە بەڕێوە دەچوون.
گەوج وام خەیاڵ دەکرد کە بۆم بە پێڕی ئەوان. لە کۆتایی ئەم پرسوجۆیانەدا کە 11 هەیڤی خایان دەتوانم بڵێم کە سەیرم پێدەهات کە هەرگیز لە هیچ شتێک ئەوەندەی ئەو ساتە دەگمەنانە لەزەتم نەدەبرد کە قازیەکە منی تا بەردەرکەی ژوورەکەی بەڕێ دەکرد و بە سەدایەکی دۆستانە دەیگوت بۆ ئەمڕۆ بەسە جەنابی دژە مەسیح. ئەوسا بەدەستی پۆلیسیان دەسپاردم. هەندێک شت هەن کە هەرگیز حەزم نەکردووە باسییان بکەم کە چوومە زیندانەوە. دوای چەند ڕۆژێک بۆم دەرکەوت کە حەز ناکەم تاقەیە گوشە دەربارەی ئەم بەشەی ژیانم باس بکەم. پاشان زانیم کە ئەم حەز نەکردن و بێمەیلێش هیچ پایە و بناغەیەکی نییە. لە ڕاستیدا لە ڕۆژانی هەوڵدا هەستم بە زیندانی بوونی خۆم نەدەکرد چونکە بە شێوەیەکی نادیار و ئاڵۆز چاوەنۆڕی ڕووداوێکی تازە بووم. ئەم ڕووداوە پاش یەکەمین و لە هەمان کاتا دوایەمین دیدەنی ماری ڕوویدا. لەو ڕۆژەوە کە کاغەزەکەیم پێگەی بۆی نووسی بووم چونکە ژنی من نییە چیتر مۆڵەتی نادەن دیدەنیم کە. بەڵێ لەو ڕۆژە بەدواوە هەسم کرد کە ئەم ژووری زیندانە ماڵی منە و ژیانم لێرەدا دەوەستێ. ئەو ڕۆژەی کە دەستگیریان کردم هەوڵجار لە ژوورێکا زیندانیان کردم کە زیندانیانێکی زۆری تیا بوو. زۆربەیان عەرەب بوون. ئەوان هەر کە منیان بینی پێکەنین. پاشان کە پرسیان چیم کردووە گوتم عەرەبێکم کوشتووە و ئیدی ئەوان بێدەنگ بوون. بەڵام دوای کەمێک شەو بەسەرا هات فێریان کردم کە چۆن حەسیرەکەی ژێرم بۆ خەوتن ڕێک بخەم. بە لولدانی سەرێکی سەرینێک دروست دەکرا. بە درێژایی شەوەکە مێشولە بەسەر سەر و چاو ماتەرانتێنیان دەکرد. دوای چەند ڕۆژێک بۆ ژوورێکی تەنیایان بردم کە لەوێ لەسەر تەختێکی داردەخەوتم. لەگەنێکم لە جیاتی ئەو دەست هەبوو. تەشتۆکەیەکی ئاسنینم هەبوو. زیندانەکە ڕێککەوتە بۆ سەروی شارەوە. لە کڵاو ڕۆژنەیەکەوە دەمتوانی دەریا بدینم. ڕۆژێک کە خۆم بە شیشبەندەکەەوە نووساندبوو ڕوون کرد بۆ ڕووناکیەکە. پاسەوانێک گۆژور کەوت و پێگوتم کە میوانم هاتووە. لە دڵی خۆدا گوتم ماریە هەرواش بوو. بۆ ئەوەی بگەینە ژووری دیدەنی بە داڵانێکی درێژدا پاشان بە قاڵگرمەکان و ئەوجا بەڕاڕەوێکی دیکەدا ڕەت بووین. چوونە ناو هۆڵێکی زۆر گەورەوە. لە دەرگایەکی گەورەوە ڕووناکی تێدەکەوت. دوو محەجەری ئاسن درێژایی هۆڵەکەیان دەبڕی و کردبوویان بە سێ بەشەوە. لە نێوان دوو محەجەرەکەدا مەیدانێکی 8 تا 10 مەتری دروست بوو کە مواجهەچیەکان و زیندانیەکانی لێکدی جا دەکردەوە. ماریم لە بەرانبەر خۆدا بەجلە مقەلەم و دەم و چاوە تاوان گازەکەیەوە بینی. 12 زیندانێک کە زۆربەیان عەرەب بوون لە تەنیشتمنەوە وەستا بوون. چواردەوری ماری ژنانی جەزایری ناوچەیی بوو کەوتە بۆ نێوان دوو ژنی مواجهەچیەوە. پیرێژنێکی زیتەڵەی لێو هەڵقورتاوی ڕەشپۆش و ژنێکی قەڵەوی سەرڕوت کە زۆر بە دەنگی بەرز بە حەرەکەوە قسەی دەکرد. بەهۆی مەودای نێوان محەجەرەکانەوە مواجهەچیەکان و زیندانیەکان ناچار بوون بە دەنگی بەرز قسە بکەن. کاتێوە ژوور کەوتم غەڵبەغەڵبی دەنگەکان کە لەسەر دیوارە ڕوتەکەی هۆڵەکە دەنگی دەدایەوە. ئەو تیشکە تیژەی کە لە ئاسمانی ڕادەیدا لە شوشەکان و لە هۆڵەکەدا پەخش و بڵاو دەبووەوە سەرە گێشکەیان پێخستم. ژووری زیندانەکە زۆر هێدیتر و تاریکتر بوو. چەند ساتێکم دەویست تا بە مۆزعە ڕابێم. ئەوجا سیماکانم لەبەر ڕووناکی ژوورەکەدا بە جوانی لێ دەرکەوت. بینیم پاسەوانێک لەو سەری داڵانەکە و لە نێوان دوو محەجەرەکەدا وەستاوە. زۆربەی زیندانی عەرەبەکان بەرامبەر بە خزم و کەسوکاریان بە چیچکانەوە دانیشتبوون. ئەمانە هاواریان نەدەکرد. وێڕای ئەو هەموو هەراو زەنایە بە ئەسپایی قسانیان دەکرد و لە قسەی یەکدیش حاڵی دەبوون. چپەمەنگەکانیان کە لە خوارەوە دەهات تێکەڵ بۆ گفتوگۆیانە دەبوو کە لە سەریانەوە دەکران. هەموو ئەمانم زۆر بە خێرایی بۆ دەرکەوت و بەرەو لای ماری چووم. خۆی دابوو بە شیشبەندەکەدا بە هەموو توانایەوە بۆم دەخەنی. لەبەر چاوم زۆر جوان بوو بەڵام نەمتوانی ئەوەی پێ بڵم. بەدەنگی بەرز گوتی چۆنی؟ وەڵامم دایەوە هەروا دەبێ. گوتی باشی هەموو شتێکت هەیە؟ وەڵامم دایەوە بەڵێ هەموو شتێک. بێدەنگ بووین و ماری هەر پێ دەکەنی. ژنە قەڵەوەکە بەرەو هاوسێکەی من هاواری دەکرد کە بێگومان مێردی بوو. پیاوێکی چوارشانەی قژ زەردەی جوان بوو. قسەکەیان پاشماوەی گفتوگۆیەک بوو کە ماوەیەک پێشتر دەستیان پێکردە بوو. ژنەکە بە هەموو هێزیەوە هاواری کرد.
جان نایەوێ وەری بگرێ. بەڵێ بەڵێ پێم گوت کە هاتیە دەرێ وەری دەگریتەوە، بەڵام جان ڕازی نەبوو وەری بگرێ. ماری لە پاڵەو ژنەوە هاواری کرد کە ڕیمۆن سڵاوم لێ دەکات و من گوتم سپاس. بەڵام دەنگی من لە ناو دەنگی هاوسێکەمدا کە پرسی ئایا حاڵی باشە گوم بوو. ژنەکە پێکەنی و گوتی هیچ کاتێک ئەوەندە باش نەبووە. ئەوەی دەستە چەپم پیاوێکی وردی لەی گەنج بوو، جووتێ دەستی ناسکی پێوە بوو هیچی نەدەگوت. سێرم کرد کە بەرانبەر بە پیرێژنێکی لاواز دانیشتووە و هەردووکیان بە تامەزرۆیی چاویان بڕیوەتە یەکدی. نەمتوانی لەوەی پتر لەیان ورد ببمەوە، چونکە ماری بەرەو لای من هاواری کرد کە دەبێ بە ئومێد بم. گوتم بەڵێ و لە هەمان کاتا تەماشای ئەوم دەکرد و حەزم دەکرد لەسەر کراسەکەیەوە شانی بگوشم. هەوەسیە و قوماشە ناسکە لە کللەی دابووم و بە چاکی دەمزانی کە جگە لەو بە چ شتێک ئومێدەوار بم. ماری دەیویست ئەمە بڵێ، ماری هەر پێدەکەنی. من جگە لە برێقەی ددانەکانی و وردە چرچی دەوری چاوەکانی چیترم نەدەبینی. دووبارە هاواری کرد دەیتە دەرێ و زەماوەند دەکەین. وەڵامم دایەوە پێت وایە؟ ئەم ڕستەیەم هەر بۆ ئەوە گوت کە شتێکم گوتبێ. هەنگێ بە دەنگی زۆر بەرز و خێرا گوتی کە من تەبرێ دەبم و دووبارە دەچینە مەلەوانی. لە پاڵ ماریدا ئەو ژنە هاواری دەکرد کە زەمیلەیەکی لە نووسینگەکە داناوە و شتەکانی ناو زەمیلەکەی یەک دەژمار تاوەریان بگرێ، چونکە نرخیان گران بوو. هاوسێکەی دیکەی من و دایکی هەر بەو دەقەوە نیگای یەکتریان دەکرد. چپەچپی عەرەبەکان لە خوارەوە بەردەوام بوو. لە دێرێ ڕاوا دیار بوو کە ڕووناکی لەبەر پەنجەرەکەدا شەپۆل دەدا. ڕووناکی وەکو خۆشاوی تازەی میوە بەسەر سەر و چاوەکانە دەڕۆی. هەستم دەکرد بێتاقەتم و دەمویست بڕۆم. غەڵبە کە ئەزیەتی دەدەم. بەڵام لەلایەکی دیکەوە دەمویست تێر تەماشای ماری بکەم. نەمزانی چەند وەخت بووری ماری باسی کارەکەی بۆی دەکرد و بەردەوام دەخەنی. چپەچپەکان، هەراوزەناکان و گفتوگۆکان تێکەڵ بە یەکدی دەبوون. تاقە دوورگەی ماتووکب تەنیشتی من بوو. لەو شوێنەی کە ئەم لاوە وردی لێەوە و پیرەژنە دەیان ڕوانیە یەکدی. وردە عەرەبەکانیان برد. هەرکە نەفەری یەکەم ڕۆی ئیدی هەموو بێدەنگ بوون. پیرەژنەکە خۆی لێ شیشبەندەکە نزیک کردبووە و لەم کاتەدا پاسەوانەکە ئاماژەیەکی بۆ کوڕەکەی کرد و ئەویش گوتی بە هیوای دیدار دایکە. دایکەکە دەستی لە نێو دوو شیشەکە درێژ کرد تا کورتە ئاماژەیەکی خاو و درێژی بداتێ. پیرەژن ڕۆیی. لەم کاتەدا پیاوێکی کڵاو بەدەست وە ژوور کەوت و شوێنەکەی ئەوی گرت. زیندانیەکیان هێنا. ئەو جوتە زۆر بە گەرمی قسەیان دەکرد، بەڵام باسپایی چونکە ئەم دیست بێدەنگی باڵی بەسەر هۆڵەکەدا کێشا بوو. هاتن بە سۆراخی یاڕۆی دەستە ڕاستی منەوە و ژنەکەی بێ ئەوەی دەنگی نزم بکاتەوە وا دیار بوو هێشتا نەیزانی بوو کە چیتر پێویست بە هاوارکردن ناکات. پێیگوت ئاگاداری خۆت بە وریا بە. ئەو جانۆرە هاتە سەر من. ماری بە ئاماژە ماچێکی تێگرتم. بەر لەوەی لە چاوی ون بم دووبارە ئاوڕمدایەوە. بێجوڵە بوو. دەم و چاوی خۆی بە هەمان خەندەی درێژ و چڕەوە نابوو بە محەجەرەکەوە. دوای ماوەیەکی کەم نامەیەکی بۆ نووسیم. لەمە بەدواوە ئەو شتانە دەستیان پێکرد کە هەرگیز حەزم نەکردەوە باسییان بکەم. حەز ناکەم مۆبالەغە بکەم. ئەمە بۆ یەکێکی وەکو من لە خەڵکانی دی ئاسانتر بوو. لە سەرەتای حەبسیەکەمدا ناخۆشترین شت بەلای منەوە ئەمە بوو کە بیرکردنەوە وەکو بیرکردنەوەی مرۆڤێکی ئازادوا بوو. بۆ نمونە ئارەزوم دەکرد بچمە کەناری دەریا، دەنگی هەوڵین شەپۆلانی ژێر پێیەکانم. چوونم بۆ ناو ڕووبارەکە. ئەو ئاسوودەی و ئیسراحەتەی کە لەوە دەمبینی هەموو ئەمانم لای خۆم بەرجەستە دەکرد و لەپڕ هەستم دەکرد کە چوار دیواری زیندانەکەم چەند تەنگە، چەند هاتوونەتە یەک. بەڵام ئەم حاڵەتە تەنیا چەند مانگێک بەردەوام بوو. لەوە بەدواوە وەکو زیندانێک بیرم دەکردەوە. چاوەڕوانی ئەو ڕۆژانە پیاسەیە دەبووم کە لە ناو حەساری زیندانەکەدا دەمکرد، یان دادەنیشتم و چاوەڕوانی پارێزەرەکەم دەکرد. باقی وەختەکەم بە باشی ڕێکخستە بوو. هەنگێ بە زۆری وام خەیاڵ دەکرد کە ئەگەر ناچاریان کردبام لە کلۆری دارێکی وشکە بژیم و چ کارێکم نەبووایە جگە لە تەماشاکردنی گوڵی ئاسمان. هەنگێش وردە ڕادەهاتم. لێرەدا مەرسۆ ئاسمان وەکو گوڵێک بە دیار سەریەوە دەبینێ. لەم حاڵدا وەختی خۆم بەدەم چاوەڕوانی تێپەڕینی باڵندان و یا بە چاوەڕوانی
یەکان گیری هەورانەوە دەگوزەران. وەکو چۆن لێرەدا چاوەڕوانی دیتنی بۆین باخە سەیرەکانی پارێزەرەکەمم، یا وەک چۆن لە جیهانێکی دیکەدا ڕۆژانم دەژمار کە شەممە بێت تاماری لە باوەش بگرم. بەڵێ لە فکران ڕادەچووم، لە ناو کلۆرەدارێکی وشکدا نەبووم. خەڵکانێ لە منیش نەکبەتر هەبوو. بەڵێ ئەمە بۆ چۆنی دایکم بوو بە زۆری دووبارەی دەکردەوە کە مرۆڤ لەگەڵ هەموو شتێکدا ڕادێ. بەهەرحاڵ زۆریش لەم خەیاڵانە دوور نەدەکەوتمەوە. مانگەکانی سەرەتا ناخۆش بوو، بەڵام بە زەبری ئەو هەوڵ و تەقەلایی دەمدا تێم دەپەڕاندن. بۆ نمونە ئارەزووی ژن ئەزیەتی دەدام. ئەمە ئاسایی بوو. من گەنج بووم، هەرگیز بە تایبەتی بیرم لە ماری نەدەکردەوە، بەڵام بە جۆرێ بیرم لە ژنێک، لە ژنان، لە هەموو ژنانەی کە ناسی بوو من، لە هەموو ئەو کات و شوێنانەی کە عاشقێنیم لەگەڵدا کردبوون دەکردەوە کە ژوورەکەم پڕ دەبوو لە سیمای ئەوان و لە ئارەزوەکانی من. ئەمە لەلایەکەوە هاوسەنگی هزری منی دەشێوان، بەڵام لەلایەکی ترەوە وەختەکەی دەکوشت. لە ئەنجاما کاتێکە ئاشنایەتیم لەگەڵ سەرپاسەواندا کە لە کاتی خواردندا بەشکردندا لەگەڵ شاگر ئاشپەزەکەدا دەهات پەیدا کرد. ئەم خەیاڵاتانە کۆتاییان هات. ئەو هەوڵجار باسی ژنانی لەگەڵ کردم و گوتی ئەمە گەورەترین شتەکە خەڵکی پێوەی دەناڵێنن. گوتم منیش وەکو ئەوانم و ئەم جۆرە ڕەفتارانە بە ناڕەوا دەزانم. گوتی بەڵام ڕێک لەسەرم بابەتەیە کە ئێوە دەخەنە زیندانەوە. چۆن لەسەرم بابەتەیە؟ بەڵێ لەسەرم بابەتەیە. ئەمە ئازادیە، لە ئازادی مەحرومتان دەکەن. من هەرگیز بیرم لەم مەسەلەیە نەکردبەوە. قسەکەی مسلمان. گوتم دروستە، ئەگەر ژن هەبێ سزایەک نامێنێ. گوتی بەڵێ تۆ لە شتان دەگەی، تۆ نەک ئەوانی دی، بەڵام ئەوانی دیکەش دەگەن ئەم ئەنجامەی کە خۆیان هۆکاری تەسکینی خۆیان فەراهم بکەن ڕابێنن. ئەوجا پاسەوانەکە ڕۆیی. جگەرەش مەسەلەیەک بوو کە هاتمە ناو زیندان. پشتێنەکەم قەیتانی پێڵاوەکانم بۆین باخەکەم و هەرچێکم لە گیرفانە بوو، بە تایبەتی جگەرەکانیان لێ سندم. لە زیندانەکەمدا جارێک داوام کرد کە جگەرەکانم بدەنەوە، بەڵام گوتیان قەدەغەیە. ڕۆژانی یەکەم زۆر زەحمەت بوو و ڕەنگە هەرەمش لە شتێکی دی داغانی کردبم. تەلیزمەدارم لە تەختەکەی ژێرم دەکردەوە و دەمجووم. بە درێژایی ڕۆژ دڵم تێک هەڵدەهات. نەمدەزانی بۆچی لە شتێکیان مەحروم کردوم کە زیانی بەچ کەسێک نەدەگەیان. پاشان بۆم دەرکەوت کە ئەم مەحرومیەتەش بەشێکە لە سزا. لەم ساتە بەدواوە خۆم ڕایەنا کە چیتر جگەرە نەکێشم. ئیدی ئەم سزایش بۆ من حوکمی سزای نەما. ئەمور دەناڕەحەتیانەی لێ دەرچێ. ئیدی حاڵم زۆر خراپ نەبوو. گرنگترین شت دیسانەوە کوشتنی وەختەکە بوو. بەڵام لەو ساتەوە کە فێر بووم بیرەوەریەکانی ڕابردووم دووبارە زیندوو بکەمەوە، ئیدی هیچ شتێک بێتاقەتی نەدەکردم. هەندێک جار دەکەوتمە بیرکردنەوە لە ژوورەکەم و بە خەیاڵ لە سوچێکەوە بۆ گۆشەیەکی دیکەی ژوورەکەم دەڕۆیشتم. یەک شتەکانی سەر ڕێگەم دەژمارد. هەوڵجارم کارە زوو تەواو دەبوو، بەڵام هەر کەڕەتێک کە دووبارە دەستم پێدەکردەوە کەمێک زیاتری دەبرد، چونکە یەک کەلوپەلەکان و دەربارەی هەر کەلوپەلێکی ژوورەکە هەر شتێکە بەسەرەوە بایە و دەربارەی هەر شتێک هەموو وردەکاریەکانی و تەنانەت خودی وردەکاریەکانیش لە نەخشێکەوە بیرە تا درزێک یا قەراغێکی شکاو ڕنگ و پەڵەکانی سەر شتەکانم وە بیردەهێنایەوە. لە ئەمان کاتا هەوڵم دەدا داوی خەیاڵم نەبچڕێ تا بە تەواوەتی بیان ژمێرم. بە جۆرێ لەم کارە ڕاتم کە دوای چەند هەفتەیەک دەمتوانی چەندین سەعات بەو حاڵەوە بمێنم بێوەی جگە لە ژماردنی هەموو شتەکانی ناو ژوورەکەم بیر لە هیچ شتێکی دیکە بکەمەوە. بەم جۆرە هەرچی پتر بیرم دەکردەوە شتانی گوم و فەرامۆشکراوی زیاترم لە قۆڵایی زەینمەوە دەیەنایە دەرێ. هەنگێ حاڵی بووم کە پیاوێک تەنیا یەک ڕۆژ یا بێ دەتوانێت بە هەسانی 100 دانە ساڵ لە زیندانە بژی، چونکە هێندەی بیرەوەری لا کۆ دەبێتەوە کە بێتاقەت نەبێ. ئەمە بۆ خۆی جۆرە دەستکەوتێک بوو. ناڕەحەتی خەوتنیش لە ئارادا بوو. لە سەرەتادا شەوان باش نەدەخەوتم و بە ڕۆژەوە هەر نەدەخەوتم. وردە وردە شەوانم باشتر بوو، تەنانەت دەمتوانی بە ڕۆژیش بخەوم. ڕاستیەکەی لە دوامانگەکاندا شەو ڕۆژی 16 ساڵ تا 18 ساعتان دەخەوتم. تەنیا 6 ساعت دەمایەوە کە ئەویشم بەنان خواردن، پێشاو بە بیرەوەریەکانم و سەربووری کابرا چیکۆسلۆفیەکە دەتەقان. لە بینی تەختەکەم و دۆشەکە ناواخن پۆشەکەمدا پارچە ڕۆژنامەیەکی کۆنم دۆزیەوە کە تەقریبەن نووسا بوو بە بەرگی دۆشەکەکە و تەواو زەرد هەڵگەڕابوو، تەنگ بووەوە.
ئەمە سەربوردێکی کورتی نادیاری دەگێڕایەوە کە هەوڵەکەی گوم بوو، بەڵام دیار بوو کە لە چیکۆسلۆڤاکیا ڕوویدا بوو. پیاوێک لە گوندێکی چیکەوە بە مەبەستی دەوڵەمەندبوون ڕۆی بوو. دوای 25 ساڵان بە دەوڵەمەندی لەگەڵ ژنەکەی و مناڵەکە گەڕابەوە. دایک و خوشکەکەی لە گوندەکەی زاگەیوی میوانخانەیەکیان بەڕێوە دەبرد. بۆ غافڵگیرکردنی وان ژن و منداڵەکەی لە ئوتێلێکی دیکەدا دانابوو. چوو بوو بۆ میوانخانەکەی دایکی کە ئەمی نەناسیبەوە. هەر بۆ خۆشی و شۆخی هاتبوو بە بیریا کە ژوورێک لەوێن دەربەکرێ بگرێ. پارەکەی پێنیشاندا بوون. دایک و خوشکەکەی بە مەبەستی دزینی پارەکەی شەوێ بە چەکوش کوشتبوویان و لاشەکەیان فڕێدا بۆ ڕووبارەوە. بەیانی ژنەکەی هاتبوو. بێوی ئاگەی لەواری قاتەکان بێ ناسنامەی ڕێبوارەکەی ئاشکرا کردبوو. ئیدی دایکەکە خۆی هەڵواسی بوو، خوشکەکەی خۆی خستە بۆ بیرەوە. ئەم سەربورەم هەزاران جار خوێندبووەوە. لەسەرێکەوە مەحاڵ بوو، بەڵام لەسەرێکی دیکەوە ئاسایی بوو. بەڵێ هەستم کرد کە کابرای ڕێبوار تا ڕادەیەک شایستەی ئەم چارەنووسە بوو. وەرگیز نابێ شۆخی و تەمسیل بکرێ. بەم جۆرە وەختەکە بە خەو، بیرەوەری، خوێندنەوەی سەربورە، چیرۆکەوانیەکەم و بەدوویەکە هاتنی ڕووناکی و تاریکی دەبووری. لە شوێنێکە خوێندبوومەوە کە مرۆڤ لە دوا ئەنجامدا لە زینداندا چەمک و مانای زەمان لەدەست دەدا. بەڵام ئەمە بەلای منەوە مانایەکی و تۆی نەبوو. لەمە حاڵی نەبوو بووم کە ڕۆژان چۆن لە هەمان کاتە هەم کورد دەبن و هەم درێژ. بێگومان بۆ ژیانکردن درێژ بوون، بەڵام بەڕادەیەک دەکشان کە لە ئەنجامدا بەسەر یەکدا دەڕژان و ئاوێتەی یەکدی دەبوون. ڕۆژەکان لێرەدا ناوی خۆیان لەدەست دەدا. وشەی دوێنێ و سبەی تاقە وشە بوون کە بەلامەوە مانایەکیان نەبوو. کاتێک ڕۆژێک پاسەوانەکە پێی گوتم کە 5 مانگە لێرەم باوەڕم پێکرد، بەڵام لە ماناکەی حاڵی نەبووم. بەلای منەوە هەمووی هەر ئەو یەک ڕۆژە بوو کە لە ناو زیندانەکەمەوە درێژ دەبووەوە و هەمانە و کارە بوو کە پەیگیریم دەکرد. ئەو ڕۆژە کە پاسەوانەکە ڕۆیی لە تەشتۆکە ئاسنینەکەمدا تەماشای خۆم کرد. وام هاتە بەرخەیاڵ کە وێنەکەم حاڵەتێکی جدی هەیە و تەنانەت کاتێک کە ویستم بەڕوویا پێ بکەنم هەر جدی بوو. تەشتۆکەکەم لە بەرانبەر خۆما جوڵان. من پێکەنیم و ئەو هەر حاڵەتە جدی و غەمناکەکەی خۆی لەدەست نەدا. ڕۆژ لە تەواوبوو نابوو. ئەو سەعاتەدا هاتە پێشێکە نامەیە باسی بکەم. ئەو سەعاتە بێناوەی کە سەدای خۆرنشین و شەو لە هەموو قاتەکانی زیندانەکەوە بەرەو کاروانی بێدەنگیدا بەرز دەبووەوە. چووە بەر کڵاو ڕۆژنەکە لە بەردواتیشکی ڕووناکیەکەدا. جارێکی دیکە ڕوانیمە وێنەکەی خۆم. وێنەکە هەر جدی بوو. ئەم جارەیان سەیر نەبوو چونکە بە خۆی شەم هەمان حاڵەتمە بوو. بەڵام لە هەمان کاتدا و بۆ یەکەمین جار پاش تێپەڕبوونی چەندین مانگ بەڕوونی گوێم لە ئاهەنگی دەنگی خۆم بوو. دەنگەکەم ناسیەوە. زانیم هەمان دەنگە کە ڕۆژگارێکی درێژ لە گوێمدا دەنگی دەدایەوە. ئەوسا حاڵی بووم کە هەموو ئەم کاتە بەتەنێ قسەم لەگەڵ خۆدا کردووە. هەنگێ گوتەی پەرستارەکەم لە کاتی بە خاک سپاردنی دایکما بیرکەوتەوە. نا، هیچ نەفەرێک نەبوو. نا، هیچ مەفەڕێک نەبوو. کەس ناتوانێت شەوانی زیندان تەسەوەر بکات. ناتوانم بڵێم کە ئەو مانگانە درەنگ تێپەڕین. تەنیا ئەوەندە دەزانم بەر لەوەی یەکەمین هاوین تەواو بێ، هاوینێکی دیکە هاتەوە و جێی هاوینی یەکەمی گرتەوە. دەمزانی کە لەگەڵ بەرزبوونەوەی یەکەم گەرمادا شتێکی تازەم لێ دەقەومێ. دۆسیەکەم هەواڵەی دوا دەورەی دانیشتنی دادگا کرا. ئەم دەورەیە لە مانگی حوزەیرانە کۆتایی دەهات. ئەو ڕۆژەی کە دادگایەکەی من دەستی پێکرد لە دەرێ هەموو شتێک نوقمی هەتاو بوو. پارێزەرەکەم دڵنیای کردم کە ئەم دانیشتنانە پتر لە 2 یا 3 ڕۆژ ناخایەنێ و لە سەری ڕۆیی. ئەمە زێدەباری ئەوەی کە دادگا پەلەیەتی. چونکە پرسەکەی تۆ گرنگترین پرسی ئەم دەورەی دانیشتنەکە نییە. لە دوای ئەوە یەکسەر دۆسی تاوانبارێکی بابکوش دەخرێتە ڕوو. سعات 7:30 بەیانی بەدومدا هاتن. ئۆتۆمبیلێکی زیندان بۆ هۆڵی دادگای بردم. 2 پۆلیس بردیان ماژوورێکەوە کە بۆنی تاریکی لێدەهات. لە نزیکی دەرگایەکەوە بەدەم چاوەڕوانیەوە دانیشتین کە لەو دیویەوە دەنگی هەراو زەنا و گواستنەوەی کورسیان و هاتوچۆ دەهات و یادی جەژن و ئاهەنگەکانی گەڕەکی خۆمانی وەبیردەهێنامەوە کە لە دوای تەوابوونی ئاهەنگی گۆرانی و کۆنسێرت کورسیەکانیان دەگواستەوە تا جێگا بۆ سەماکردن بکەنەوە. پۆلیسەکان پێیان گوتم دەبێت چاوەڕوانی ئەندامانی دادگا بین. و یەکێکیان جگەرەیەکی بۆ درێژ کردم کە وەرم نەگرت. دوای تۆزێک پرسی کە ئایا دەترسم. وەڵامم دایەوە نا.
تەنانەت لە سەرێکەوە پێم خۆش بوو کە دادگاییەک ببینم. لە ژیانما هەرگیز دەرفەتی وەهام بۆ نەڕەخسا بوو. پۆلیسی دووەم گوتی بەڵێ، بەڵام لە دوانجاما بنیادەم ماندوو دەکات. دوای کەمێک زەنگێکی بچووک لە هۆڵەکەدا لێدرا کە لە بچەکانیان لە دەستم کردەوە. دەرگاکەیان کردەوە و بردیانمە شوێنی تاوانباران. هۆڵەکە هێندە قەرەباڵغ بوو، دەرزیت هەڵدا بە نەدەکەوتە سەرزەوی. هەرچەند پەردەکان لا نەبرابوون، هەتاو لە گۆشە و کەنارانەوە دەهاتە ژوورەوە و هەوای هۆڵەکە هەناسەی بنیادەمی تەنگ دەکرد. پەنجەرەکان داخرابوون. من دانیشتم و پۆلیسەکان دەوریان گرتم. لەم دەمەدا بوو کە ڕیزێک سیما و دەموچاوم لە بەرامبەر خۆما بینی. هەمویان تەماشای منیان دەکرد. زانیم کە ئەمانان دامانی دادگان، بەڵام ناتوانم بڵێم کە چ جیاوازیەکیان لە یەکدی هەبوو. تەنیا هەستێکم لا دروست بوو کە من لە بەردەم تەختی تراموایەکدام و هەموو ئەم ڕێبوارە نەناسراوانە کە منیان بۆ تازە ڕێبوارێک تا بەوردی تەماشای ئەدا و ئەتواری پێکەنی ناوی ئەو بکەن. هەڵبەتە دەمزانی کە ئەمە بەراوردێکی ساویلکانە بوو، چونکە ئەمانە لێرەدا عەوداڵی تەماشاکردنی تاوان بوون، نەک عەوداڵی ڕەفتار و ئەتواری پێکەنی ناوی. لەگەڵ ئەمە شاجیاوازیەکە گەورە نەبوو. بارحاڵ ئەمە بیرێک بوو بە زەینم داهات. بەهۆی قەرەباڵخێ زۆرەکەی ناو ئەم هۆڵە داخراوەوە کەمێک گێژ بووم. جارێکی دی تەماشای هۆڵی دادگاکەم کردەوە و هیچ سیمایەکەم جیا نەکردەوە. پێم وایە هەوڵجار نەمزانی کە ئەم هەموو خەڵکە لە هەوڵی دیتنی مندان. لە ژیانما ئەوەندە خەڵکە لە خەمی منان هەبوون. دەبوایە هەوڵ بدەم تاوەکو تێبگەم کە من هۆی ئەم هەموو هەراو هەنگامەیەم. بە پۆلیسەکەم گوت چەند قەرەباڵغا. وەڵامی دایەوە کە هۆی ئەم قەرەباڵغیە ڕۆژنامەکانن و ژمارەیەکی پێنیشاندام کە لە پشت مێزێکەوە لە خوار شوێنەکەی ئەندامانی دادگاوە دانیشتە بوون و گوتی ئەوانن. پرسییم کێ؟ دووبارەی کردەوە ڕۆژنامەکان. یەکێک لە ڕۆژنامە نووسەکانی دەناسی کە لەم کاتەدا ئێمەی بینی و بەرەولامان هات. پیاوێکی بەتەمەن بوو، گەرچی تۆزە گرژیەک بەدەم و چاوێەوە بوو، بەڵام دەچووە دڵەوە. زۆر بەگەرمی دەستی پۆلیسەکەی گوشی. لەم دەمەدا ملاحەزەم کرد کە خەڵکەکە کاتی یەکدی دەبینن چاک و خۆشی دەکەن و پێکەوە قسە دەکەن. ڕێگوەکو ئەو کاتەی ئینسان لە یانەیەکدا خۆی لە نێو هاوشانانی خۆیدا دەبینێتەوە، خۆشحاڵ دەبێ. حاڵەتێکی غەریب و سەیرگرتمی. هەسم کرد من لە ناویاندا زیادەم، غەیارەم. لەگەڵ ئەمەشا ڕۆژنامە نووسەکە دەم بە پێکەنین ڕووی کردە من و پێی گوتم هێڤیدارە دۆزەکەم بەدڵی خۆم بشکێتەوە. سپاسم کرد و لە سەری ڕۆیی. دەزانی ئێمە قەزیەکەی تۆمان کەمێک گەورە کردووەتەوە؟ هاوین وەرزی کەسادی بازاری ڕۆژنامانە و جگە لە قەزیەکەی تۆ و تاوانبارە بابکوژەکە چ شتێکی دیکەی شایانی باسمان نەبوو. ئەوجا لەناو ئەو دەستەیەی کە لای ئەوانەوە هاتەبوو کابرایەکی ڕیوەڵەی ڕەقەڵەی نیشاندام کە لە سمۆرەیەکی قەڵەو دەچوو عینەکێکی چوارچێوەڕەشی لە چاو بوو. گوتی ئەم پیاوە نوێنەری تایبەتی یەکێک لە ڕۆژنامەکانی پاریسە. جا ئەو بۆ دۆزەکەی تۆ نەهاتووە، چونکە ڕاست پێدراوە کە لە دادگایی ئەو تاوانبارە بابکوژەدا بەشداری بکات و لە هەمان کاتدا داوای لێکراوە کە سەبارەت بە تۆش راپۆرتێک ئامادە بکات. لێرەدا چی وای نەمابوو کە سپاسی بکەم. لێبیرم کردەوە کە ئەم سوپاسگوزاریە مایەی پێکەنین دەبێ. بەدەست ئاماژەیەکی دۆستانەی بۆ کردم و لێمان جیابووەوە. چەند دەقەیەکی دی چاوەڕوانمان کرد. پارێزەرەکەم بەجلی فەرمیەوە لەگەڵ ژمارەیەک لە هاوکارانیدا وەژوور کەوت. چوو بۆ لای ڕۆژنامە نووسەکان. دەستی گوشین. سوعبەتیان لەگەڵ یەکدیدا کرد. پێکەنین. تەواو ئاسوودە داهاتنە بەرچاو. تا ئەو کاتی کە دەنگی زەنگ لە لای مێزی ئەندامانی دادگاوە بەرز بووەوە. هەمووان لە شوێنی خۆیان دانیشتن. پارێزەرەکەم هات بۆ لای من. دەستی گوشیم و ئامۆژگاری کردم کە بە کورتی وەڵامی ئەو پرسیارانە بدەمەوە کە لێم دەکرێن. لە قسەکردنا دەست پێشخەری نەکەم و باقی کارەکان بۆ بسپێرم. لای چەپمەوە دەنگی کورسیەکەم گوێلێ بوو کە ڕایان دەکێشا و شوێن گۆڕکەیان پێدەکرد و پیاوێکی لاوازی درێژی جلسوورم بینی کە عینەکێکی تاکچاوی لە چاو کردبوو بە وریایی چمکی جلەکانی کۆ دەکردەوە و دادەنیشت. ئەمە دادوەر بوو. سکرتێری دادگا ڕەسمیەتی دانیشتنەکەی ڕاگەیان. لەم دەمەدا 2 پانکەی گەورە کەوتنە خڕاخڕ و 3 قازی، دوانیان بەجلی ڕەش، 3یەمیان بەجلی سوورەوە، دۆسیە بەدەست وەژوور کەوتن. و زۆر بەپەلە بەرەو ئەو مێزە چوون کە بەسەر هۆڵەکەدا زاڵ بوو. پیاوە سوورپۆشەکە لەسەر کورسی ناوەڕاست دانیشت. کڵاوە فەرمیەکەی لە بەردەم خۆیدا دانا.
کە لە بچووکە ڕووتاوەکەی خۆی بەدەستە سڕێک سڕی و کردنەوەی دانیشتنەکەی ڕاگەیان. ڕۆژنامەنووسەکان قەڵەمەکانیان بەدەستەوە گرت. سیمای هەمویان بێموبالات و هەندێ پێکەنی ناوی بوو. کەچیەکێکیان کە لەوانی دی گەنجتر بوو بەجلێکی فلانیلی کەوەی و بۆین باخێکی شینەوە پاندانەکەی لە بەردەم خۆیدا دانابوو تەماشای منی دەکرد. لە سیما و چارەی هەندێ ناڕێکیە من چارەی پرشنگدارەکانیم دەبینی کە بە وردی نیگای منی دەکرد. بێ ئەوەی گوزارش لە شتێکی دیاریکراو بکەن هەستێکی سەیرم لا پەیدا بوو. ئەو هەستەی کە خۆم خەریکم سەیری خۆم دەکەم. ڕەنگە لەبەر ئەمە بوو بێ هەروەها لەبەر ئەوەی شارەزای عادەت و ڕێوڕەسمی ئەوێن دەرنەبووم. کە دروست حاڵی نەبووم دواتر چی ڕوویدا. نە عورقەکێشی قازیەکان نە پرسیارەکانی سەرۆکی دادگا لە پارێزەرەکەم و لە دادسێن و لە هەندامانی دادگا هەموو جارێک سەری هەموو قازیەکان پێکەوە بەرەو لای سەرۆکی دادگا دەسوڕایەوە. خوێندنەوەی خێرای دەقی تاوانباریەکە کە ناوی هەندێ شوێن و کەسانم تیادا ناسیەوە و ئەو پرسیارە تازانەی کە لە پارێزەرەکەم کران هیچیان بە دروستی حاڵی نەبووم. ئەوجا سەرۆک گوتی نهۆ نۆرەی ئامادەبوونی شایەتەکانە. سکرتێرەکە هەندێ ناوی خوێندەوە کە مایی سەرنجی من بوون. سیرم کرد لەنێو ئەو ئاپورایەوە کە تا دەمێک لەوە پێش شێوەیەکی دیاری نەبوو بەڕێوەبەر و دەرگاوانی لەنگەرخانەکە تۆماس پیریزی پیر، ڕیمۆن، ماسۆن، سالامان و ماری یەکیەک هەستان و لە دەرگایەکی لاوەکیەوە وەدەرکەوتن. ماری سوکە ئاماژەیەکی هاوخەمی بۆ کردم. من تا ئەو کاتەی کە سیلست کە دوانەفەر بوو کە ناویان خوێندەوە هەستا پێم سیر بوو کە چۆن تانەهۆ نەمدیت بوون. لەپاڵ ئەودا ژنەوردی لە زیتاڵەکەی ڕیستۆرانتەکەم ناسیەوە. هەمان چاکەتی لەبەردا بوو. بەڕقەوە نیگای دەکردم. من کاتی بیرکردنەوەم نەبوو چونکە سەرۆک دەستی بە قسان کرد. گوتی نهۆ دادگای ڕاستەقینە دەست پێ دەکات و بە پێویستی زانی کە بە ئامادەبووان بڵێ ئارام و بێدەنگ بن. بە باوەڕی ئەو بەڕە چاوکردنی ئەم پرەنسیپە دەشێت دادگاییەک بە شێوەیەکی واقعبینانە و بێلایەنانە بەڕێوە ببرێ. حکمی قازیانی دادگا بە گیانێکی دادپەروەریەوە دەردەچێ. بەرحاڵ لەگەڵ بچووکترین پەشێویدا تەماشاوانان دەکاتە دەرەوە. گەرما زیادی دەکرد و دەمبینی لە هۆڵەکەدا تەمەشاوانان بە ڕۆژنامە خۆ باوەشێن دەکەن. قشەخشی بەردەوامی کاغەز هەڵدەستا. سەرۆک ئاماژەیەکی کرد و سکرتێرەکە سێ باوەشێنی حەسیری هێنا کە سێ قازیەکە یەکسەر کەوتنە بەکارهێنانیان. ئیدی لەو دەمەوە پرسوجۆی من دەستی پێکرد. سەرۆک بەهێمنی و بگرەوام هەز دەکرد کە میهرەبانە. دیسان پرسیاری ناسنامەیان لێکردم و وێڕای ناڕەحەتی و تووڕەییم هەستم کرد کە لە ڕاستیە ئەمە کارێکی زۆر ئاساییە. چونکە بۆ دادگا شوورەیی بوو ئەگەر کەسێک لەبری کەسێکی دیکە دادگایی بکات. ئەوجا سەرۆک سەربردەی کارەکەی منی شرۆڤە کرد و دوای خوێندنەوەی سێ ڕستە و جارێک لێی دەپرسیم وایە؟ منیش بە گوێرەی ئامۆژگاری پارێزەرەکەم هەموو جارێ وەڵامم دەدایەوە بەڵێ جەنابی سەرۆک. ئەم کارە درێژەی کێشە چونکە سەرۆک وردەکاریەکی زۆرتری تێڵکێشی قەزیەکە کردبوو. ڕۆژنامەنووسەکان بە درێژایی ئەم ماوەیە هەردەیان نووسی. مناستم بە نیگای هەرە گەنجەکەیان و ئەو ژنازی تەڵەیە دەکرد تەختی تراموایەکە بە تەواوەتی ڕوە و سەرۆک و وەرچەرخا بوو. سەرۆک کۆکەیەکی کرد لاپەڕی دۆسیەکەی هەڵدایەوە و بەدەم خۆ باوەشێنکردنەوە بۆ لای من ئاوڕیدایەوە. پێی گوتم ئێستا دەبێ هەندێ پرسیاران بکەین کە بەڕواڵەت پەیوەندی بە قەزیەکەی منەوە نییە بەڵام لەوەیە پەیوەندی نزیکی پێوەی هەبێ. هەستم کرد کە دەیەوێت دیسان باسی دایکم کات و لەم دەمەدا هەستم کرد کە ئەم کارە چەند بێتاقەت و ناڕەحەتی دەکردم. لێی پرسیم بۆچی دایکم لە کەترەخانەدا نەبوو؟ وەڵامم دایەوە چونکە پارەم نەبوو تا لای خۆم گلی بدەمەوە و خزمەتی بکەم. لێی پرسیم ئایا ئەم جوداییە کاری لە شەخسی من کردووە؟ وەڵامم دایەوە کە دایکم و من چاوەڕوانی هیچ نە لە یەکتر و نە لە کەسانی دیکە نەبووین و هەردووکمان خۆمان بە ژیانی تازەمانەوە گرتبوو. هەنگێ سەرۆک گوتی نایەوێ زۆر لەسەر ئەم بابەتە بڕوات. ئەوجا لە دادستانی پرسی ئایا هیچ پرسیارێکی هەیە لە من؟ دادستانەکە کانیوەی پشتی لە من بوو بێ ئەوەی نیگای من بکات گوتی بە یارمەتی جەنابی سەرۆک دەیەوێ بزانێت کە ئایا گەڕانەوەی من بەتاقی تەنیا بۆ سەر کانیەکە بە قەستی کوشتنی کابرای عەرەب بووە؟ گوتم نا. چاکە بۆچی چەکدار بووە و لەبەرچی یەکڕاست بەرەو هەمان شوێنی دیاریکرا و گەڕابووەوە؟
گوتم بەڕێکەوت بوو. دادستانەکە بەتەوسەوە گوتی جارێ ئەوەندەمان بەسە. هەندێک شتەکان کەمێک ئاڵەزان یان بەلای کەمەوە من وام هەز دەکرد، بەڵام دوای هەندێک پەچپوو ڕاوێژان بەموبە و سەرۆک کۆتایی دانیشتنەکەی ڕاگەیاند و دانیشتنی پاشنیوەڕۆ بۆ گوێگرتن لە گەواهی شایەتەکان تەرخان کرا. فریای بیرکردنەوە نەکەوتم. سواری ئۆتۆمبیلی زیندانیان کردم و بۆ زیندانەکەیان بردمەوە کە لەوێن دەرنانم خوارد. پاشماوەیەکی کورت هەر بە ئەندازەی ئەوەی کە هەست بکەم ماندوم هاتنەوە بە شوێنما. هەموو شتێک لەنوێ دەستی پێکردەوە و من خۆم لە هەمان هۆڵدا و لەبەردەم هەمانەوە سیمایانە بینیەوە. بەڵام دنیا زۆر گەرمتر بوو. هەموو قازیەکان و دادستان و پارێزەرەکەی من و چەند ڕۆژنامەنووسێکیش باوەشێنیان بەدەستەوە بوو. لە تۆ وایە بە موعجیزەیە گەمەکراوە ڕۆژنامەنووسە گەنجەکە و ئەو ژنە زیتەڵەیەش لەجێ خۆیان دانیشتە بوون، بەڵام ئەمانە خۆیان باوەشێن نەدەکرد و خامۆش و بێدەنگ تەماشای منیان دەکرد. ئارەقەکەی دەموچاوم سڕی و تەنیا کاتێ واگا هاتمەوە و زانیم لەکوێم کە گوێم لێبوو بەڕێوەبەری لەنگەرخانەکەیان گاز کرد و لەیان پرسی کە ئایا دایکم گلەیی لە من هەبووە؟ وەڵامی دایەوە بەڵێ. ئەمە عادەتی کەسانی ناو کەترەخانەکە بوو کە ئەسکاڵا لە کەسوکاریان بکەن. سەرۆک داوای لێکرد ڕوونتر قسە بکات کە ئایا دایکم سکاڵای ئەوەی لێدەکردم کە لە کەترەخانەدام نەبوو؟ بەڕێوەبەر هەم دیزگوتی بەڵێ. بەڵام ئەم جارەیان هیچی تری نەگوت. وەڵامی پرسیارێکی دیکەی دایەوە کە گوایە لە هێمنی و ئارامی من لە ڕۆژی ناشتنی دایکمدا سەری سوورما بوو. پرسیاری لێکرامە بەستی ئەو لە هێمنی و ئارامی چییە؟ هەنگێ بەڕێوەبەر چاوی بڕیە نوکی پێڵاوەکانی و گوتی لەو ڕۆژەدا من نەمویست بوو دایکم ببینم و تەنانەت بۆ تاقەجارێکیش نەگریا بووم و پاش ناشتنەکە بێ ئەوەی بەدیار گۆڕەکەی وەڕابمێنم یەکسەر گەڕابوومەوە. شتێکی دیکەش ئەوی سەرسام کردبوو. یەکێک لە مامورانی ناشتنەکە بەوی گوتبوو کە من تەمەنی دایکم نەدەزانی. بۆ ساتێک بێدەنگی بەرقەرار بوو. سەرۆک لەوی پرسی ئایا ئەو قسانەی کە کردنی بەڕاستی دەربارەی منە؟ لەبەرەوەی بەڕێوەبەر لە پرسیارەکە حاڵی نەبوو. سەرۆک پێیگوت ئەمە یاسایە. ئەوجا سەرۆک لە دادستانی پرسی ئایا هیچ پرسیارێکی لە شایەدەکە هەیە و دادستانەکە هاواری کرد نەخێر ئەوەندە بەسە. و ئەم ڕستەی هێندە بە خڕۆشەوە و هێندە بە نیگایەکی سەرکەوتوانەوە ڕۆ من گوت کە بۆ یەکەمین جار دوای چەندین ساڵ ئارەزوێکی گەوجانەی گریان گرتمی، چونکە هەستم کرد کە تا چ ڕادەیەک مایەی نەفرەت و بێزاری ئەو خەڵکانەی ئەوێندەرم. سەرۆک لە قازیەکان و لە پارێزەرەکەمی پرسی کە ئایا پرسیاریان نییە؟ دەرگاوانی کەترەخانەکەی گاز کرد. سەبارەت بەویش وەکو خەڵکانی دی هەمان تەشریفات دووبارە بووەوە. دەرگاوانەکە کە هات نیگایەکی منی کرد و چاوانی خۆی وەرگێڕا. وەڵامی ئەو پرسیارانەی دایەوە کە لێیکران. گوتی کە من نەمویست بوو دایکم بدینم و جگەرەم کێشابوو خەوتبووم و دوجار شیر و قاوم خواردبەوە. لەم کاتەدا هەستم کرد کە شتێک هەموو هۆڵەکەی هاڕوژان و بۆ یەکەم جارزانی کەم تەرخەم بووم. دەرگاوانەکەیان وا لێ کرد مەسەلەی شیر و قاوەکە و جگەرە کێشانەکە دووبارە بکاتەوە. دادستان بە نیگایەکی پڕ لە پڕشنگی تەوسەوە تێڕوانیم. لەم دەمەدا پارێزەرەکەم لە دەرگاوانەکەی پرسی ئایا ئەو لەگەڵ منە جگەرەی نەکێشا بوو؟ بەڵام دادستانەکە بە توندی دژی ئەم پرسیارە وەستایەوە و گوتی تاوانبار لێرەدا کێیە؟ ئەم ڕێبازی بوختانکردنە بە شایەدان لە پایچی. بەم بوختانانە دەیانەوێت لە گرنگی ئەو شایەتانە کەم بکەنەوە کە بە هەموو حاڵ و حسابێک شایەتی بنجبڕ و سەلمێنەری تاوانەکەن. وێڕای ئەمەش دادستان داوای لە دەرگاوانەکە کرد کە وەڵامی پرسیارەکە بداتەوە. پیرەمێرد بە پەشۆکاوی گوتی من چاک دەزانم کە هەڵم کرد، بەڵام دڵم نەهات جگەرەکەی ئاغاڕەت بکەمەوە. لێرەدا لە منیان پرسی ئایا شتێکی زیاترم هەیە بێڵێم؟ وەڵامم دایەوە هیچم نییە، تەنیا ئەوە نەبێت کە بڵێم شایەدەکە ڕاست دەکات. ڕاستە من جگەرەم دایە. هەنگێ دەرگاوانەکە بە کەمێک سەرسامی ئاوێتە بە سوپاسگوزاری نیگای کردم، کەمێک پەشۆکا و ئەو جاگوتی کە ئەو قاوە و شیری بە مندا بوو. پارێزەرەکەم وەکو ئەوەی فەتحێکی گەورەی کردبێ بەهات و هاوارەوە ڕایگەیان کە ئەندامانی دادگا ئەم خاڵە ڕەچاو دەکەن. بەڵام دادستان لە سەرومانەوە هاواری کرد و گوتی بەڵێ ئەندامانی دادگا ڕەچاوی دەکەن و ئەو ئەنجامگیریە دەکەن کە پیاوێکی بێگانە دەتوانێت قاوە پێشکەش بکات،
بەڵام کوڕێک لە بەردەم جەنازەی کەسێکدا کە بوون و ژیانی پێبەخشیوە دەبێ ئەوە ڕەفز بکات. دەرگاوانەکە گەڕایەوە و لەسەر تەختەکەی خۆی دانیشتەوە. کەنۆرە هاتە سەر تۆماس پیرس. دەبوو دەرگاوانێک دەستی بگرێت تا بیگەێنێتە محەجەرەکە. پیرس گوتی تەنیا دایکمی دەناسی و منی تەنیا جارێک، ئەویش لە ڕۆژی ناشنەکەدا دیتووە. پرسیاری لێکرا کە لەو ڕۆژەدا چیم دەکرد. وەڵامی دایەوە من بەخۆم لەو ڕۆژەدا یەکجار خەمبار بووم. حاڵی هەن لەبەر ئەمە هیچم نەبینی. خەم و پەژارە بەری چاویان گرتە بووم. هیچم نەدەبینی چونکە ئەم ڕووداوە بۆ من خەمێکی زۆر گەورە بوو. تەنانەت بورامەوە بۆیە نەمتوانی ئاغا بدینم. دادستانەکە لی پرسی ئاخۆ بەلای کەمەوە منی بینی بوو کە بگریم؟ پیرس وەڵامی دایەوە نا. هەنگێ دادستانەکە گوتی ئاغایانی قازی ئەم خاڵە ڕەچاو دەکەن. بەڵام ئەو قاتەکە تووڕە بوو. بەدەنگێک کە مبالەغە ئامێز هاتە بەرچاوم لە پیرزی پرسی ئایا دیتبووی کە من نەگریم؟ پیرس گوتی نا و خەڵکەکە پێکەنین. پارێزەرەکەم بەدەم هەڵکردنی قۆڵێکیەوە بەدەنگێکی بنجبەڕگوتی ئەمە بە ماهیەتی ئەم دادگایە هەموو شتێک ڕاستە و هیچ شتێک ڕاست نییە. دادستان ئەم قسەی پشتگوێ خست و بەنووکی قەڵەمێک عینوانی دۆسیەکانی کون دەکرد و بەڕواڵەت خەمسارد و بێموبالات دەینوان. دوای پشوویەکی 5 دقەیەی کە پارێزەرەکەم لەو ماوەیەدا پێی گوتەبووم هەموو شتەکان خەریکە بەباشی دەچنە پێشێ، سیلستیان بان کرد کە وەکو شایەتی بەرگری بۆ دادگا هێنابیان. مەبەست بەرگری لە من بوو. سیلست جارجارێ تەماشایەکی لای منی دەکرد و کڵاوە حەسیریەکەی بەدەستیەوە بادەدا. ئەو جلە نوێیی لەبەر بوو کە هەندێک شەموان لەبەری دەکرد و لەگەڵ مندا بۆ جرید بازی ئەسپان دەهات. بەڵام پێم وایە نەیتوانی بوو بۆین باخ ببەستێ چونکە تەنیا یەک دوگمەی مسین یەخەی کراسەکەیدا دەخست. لێیان پرسی ئایا من مشتری ئەو بووم؟ گوتی بەڵێ جگە لەمە دۆستیشم بوو. لێیان پرسی ڕای دەربارەی من چییە؟ وەڵامی دایەوە کە من پیاو بووم. لێیان پرسی مەبەستی لەم قسەیە چییە؟ وەڵامی دایەوە هەموو کەسێک مانای ئەم قسەیە دەزانێ. لێیان پرسی ئایا من بنیادەمێکی مەنگ و کەمدوو بووم؟ وەڵامی دایەوە ئەوەی ئەو زانیوێتی کە من تەنیا کاتێ قسە دەکەم کە قسەیەکم پێبێ. دادستانەکە لی پرسی ئایا من بەڕێک و پێکی پارەی خواردنەکانم دەدا؟ سیلست پێکەنی و گوتی ئەمانە وردەشتی بینی خۆمان بوو. لێیان پرسی ڕای دەرهەق بە تاوانەکەی من چییە؟ لەم دەمەدا دەستی بە محەجەرەکەوە گرت و پێدەچوو پێشوەختە شتێکی ئامادە کردبێ. گوتی بەڕای من ئەمە ڕووداوێکی چاوەڕوان نەکراو بوو، یان دەشێت بگوترێ بەڵایەکی ناگەهانی بوو، بەڵایەک کە بنیادەم دەرەقەتی نایەت. دەیویست درێژە بە قسەکانی بدات، بەڵام سەرۆکی دادگا پێیگوت زۆر باشە. بەسە، سپاس. هەنگێ سیلست کەمێک داما و گوتی هێشتا قسەی ماوە. داوایان لێکرد کورتی بکاتەوە. هەم دیز دووبارەی کردەوە کە ئەمە بەڵایەکی ناگەهای بوو، ڕووداوێکی چاوەڕوان نەکراو و سەرۆکی دادگا گوتی بەڵێ بەڵگەنەویستە لێ ئێمە بۆیە لێرە کۆدەبینەوە تا دەربارەی ئەم جۆرە ڕووداوانە بە گوێرەی قانون داوەری بکەین. دەتوانی دانیشیت. هەنگێ سیلست کە پێدەچوو زانیاری و چاکە خوازیەکانی تەواو بووبێ ئاوەڕێکی لای منی دایەوە. وام هاتە بەرچاو کە چاوەکانی دەبریقێنەوە و لێوەکانی دەلەرزن، وەکو ئەوە بوو کە بە من بڵێ لەوەی پتر چم لەدەست دەهات. من هیچم نەگوت و هیچ ڕەفتارێکم نەنوان، بەڵام بۆ یەکەم جار لە ژیانما حەزم کرد پیاوێک لە هەمێز بگرم و ماچی بکەم. سەرۆک دیسان ئەمری پێکرد کە محەجەرەکە بەجێ بێڵێ. سیلست ڕۆیی و لە شوێنی شایەتەکان دانیشت. بە درێژایی کاتی دادگایەکە هەر لەوێن دەردانیشتە بوو. خۆی کەمێک بە پێشا دانەواند بووەوە و ئانیشکەکانی نابوونە سەر زرانیەکانی و کڵاوە حەسیریەکەی بەدەستەوە بوو. گوێی لە هەموو ئەو قسانە دەگرت کە دەکران. ماری وەژوور کەوت. کڵاوێکی لەسەر بوو هێشتا هەر جوان بوو. بەڵام من بە قژی ڕووتەوە پترم خۆش دەویست و لەو شوێنەوە کە لێی دانیشتە بووم بارستایی ناسکی مەمکەکانیم دەبینی و هەروەها لێوی خوارەوەی کە هەمیشە تۆزێک ئاوسا بوو هەمیشە منی فریو دەدا. زۆر تووڕە دیار بوو. هەوڵجار پرسیاری لێکرد کە لەکەیەوە منی ناسیوە.
باسی ئەو زەمانەی کرد کە لە دایرەی ئێمەدا کاری دەکرد. سەرۆکی دادگا ویستی بزانێت کە پەیوەندی لەگەڵ منە چۆن بووە. ماری گوتی کە هاوڕێی من بووە. لە وەڵامی پرسیارێکی دیدا گوتی ڕاستە قەرار بوو ببمە ژنی. دادستانەکە کە دۆسیەکەی هەڵدەدایەوە لە ناکاو لێی پرسی پەیوەندی ئێمە لە چ ڕۆژێکەوە دەستی پێکردەبوو. ماری ڕۆژەکەی گوت. دادستانەکە بە ساردیەوە گوتی وابزانێت کە ئەم ڕۆژە یەکەم ڕۆژی دوای مردنی دایکی منە. ئەوجا بەتەوسەوە گوتی هەرچەند نایەوێ پێ لە سەرم خاڵە ناسکەدا بگرێ چونکە هەز بە ناڕەحەتی و ختوکەدانی بیرەوەریەکانی ماری دەکات و لێ دەگات. بەڵام لێرەدا تۆنی قسەکەی زۆر توند بوو. ئەرکی سەرشانی وای لێ دەخوازێ کە گوێ بە هەلومەرجی ئەدەب نەدات. هەنگێ داوای لە ماری کرد کورتەی ڕووداوەکانی ئەو ڕۆژەی کە لە نزیکەوە منی ناسی بگێڕێتەوە. ماری نەیدەویست قسە بکە. بەڵام لەژێر گوشاری دادستانەکەدا چیرۆکی مەلەکردنەکەمان و چوونە سینەما و گەڕانەوەمانی بۆ ماڵەکەی من باس کرد. دادستانەکە گوتی دوای ئیفادەکانی ماری لە بەردەم دادگا لە بەرنامەکانی سینەمای ئەو ڕۆژە تەواو ورد بووەتەوە و ئەوجا لەسەری ڕۆیی کە ماری بەخۆی پێمان دەڵێ کە لەو کاتەدا چ فیلمێک پیشان دەدرا. ماری بە دەنگێکی مەیلەوڕۆن گوتی کە فیلمێکی فەرناندل بوو. کاتێک ئەو قسەکانی تەواو کرد بێدەنگێکی تەواو باڵی بەسەر هۆڵەکەدا کێشا. هەنگێ دادستانەکە بە ویقارێکی زۆرەوە هەستا و بە دەنگێکی پڕ لە هەڵچوونەوە لە حاڵێکە کە قەمکی بەرەو من درێژ کردهبوو بە کاوەخۆ وشە بە وشە دەستی بە قسان کرد. ئاغایانی قازی، ئەم پیاوە ڕۆژی دوای مردنی دایکی بۆ مەلەوانی دەچێت بۆ کەنار. پەیوەندی ناڕەوا لەگەڵ ژنێکدا دەست پێ دەکات و هەر بۆ پێکەنین دەچێتە فیلمێکی کۆمیدی و پێکەنیناوی. چ شتێکی ترم نییە پێتانی بڵێم. و دانیشت. بێدەنگیەکە بە هەمان دەقەوە بەردەوام بوو. بەڵام لە پڕماری لە سەڵای گریانیدا و گوتی وانییە و شتی دیکە لە ئارادایە و ناچاریان کردووە کە بە پێچەوانەی بیری خۆیەوە قسە بکات و من باش دەناسێت و من هیچ کارێکی خراپم نەکردووە. بەڵام دەرگاوانەکە بە ئاماژەیەکی سەرۆکی دادگا ماری بردە دەرێ و دادگایەکە بەردەوام بوو. ئەوجا دەنگی ماسۆن هات کە دەیگوت من پیاوێکی ئابڕوومەند بووم و بگرا کوڕێکی مەند و کەمدوو بووم. هەڵبەتە هیچ کەسێک گوێی نەدایە. هەروەها کەس گوێی بە سەلامانۆش نەدا کە دەیگوت من هەڵسوکەوتم لەگەڵ سەگەکەیە باش بووە و لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە من و دایکم گوتی کە من هیچ قسەیەکم پێ نەبوو لەگەڵ دایکما بیکەم لەبەرەوە لە کەترەخانەمدا نەبوو. سەلامانۆ دەیگوت دەبێت تێبگەن، پێویستە تێبگەن. بەڵام پێ ناچوو کەسێک تێبگات و کرایە دەرەوە. ئەو جانۆرە هاتە سەر ڕیمۆن کە دواشایەت بوو. ڕیمۆن سوکە ئاماژەیەکی بۆ من کرد و یەکسەر گوتی کە من بێگوناح بووم. بەڵام سەرۆک گوتی تاوانباری یا بێتاوانی منیان لەو ناوێ، بەڵکو باسکردنی ڕووداوەکەی لێ دەپرسن. سەرۆک داوای لێ کرد کە سەبر بکات تا پرسیاری لێ دەکەن ئەو جا وەڵام بداتەوە. داوایان لێ کرد کە پەیوەندی خۆی لەگەڵ کوژراوەکەدا ڕوون بکاتەوە. ڕیمۆن ئەمەی بەهەل زانی و گوتی پاش ئەوەی زلەیەکی لە خوشکی کوژراوەکەدا بوو ئیدی کوژراوەکە ڕق و کینەی لێ هەڵگرتە بوو. لەگەڵ ئەمەشا سەرۆک لێی پرسی کە ئایا دوژمنایەتی کوژراوەکە دەرهەق بە من هۆیەکی هەبووە؟ ڕیمۆن گوتی بوونی من لە کەناری دەریا تەنیا ڕێکەوت بوو. هەنگێ دادستان لێی پرسی ئەدی چۆن ئەو نامەیەی کە سەرچاوەی ئەو ڕووداوەیە لەلایەن منەوە نووسرا بوو. ڕیمۆن وەڵامی دایەوە ئەمەش ڕێکەوت بوو. دادستانەکە گەییە ئەو ئەنجامگیریەی کە تانەهۆ ڕێکەوت لەم ڕووداوەدا کارێکی شوم و خراپی کردۆتە سەرهەست و هۆشیاری و ویستی بزانێت کاتێک کە ڕیمۆن تووقاتی لە ماشۆقەکەیدا بوو ئایا ڕێکەوت بووە کە من دەخالەتم نەکردبوو؟ ئایا ڕێکەوت بووە کە لە پۆلیسخانەکەدا بە قازانجی ئەو شایەتیمدا بوو؟ و هەروەها ئایا ڕێکەوت بووە کە لەو شایەتێدا مجامەلەم کردووە؟ لە کۆتاییدا لە ڕیمۆنی پرسی کە چۆن دەژی و کە ڕیمۆن لە وەڵامە گوتی دوکاندارە. دادستانەکە بە قازیەکەمانی ڕاگەیان کە لە نێو خەڵکیدا وەها باوە کە کاری ئەم شایەدە گەوادیە و منی شەریکی تاوان و دۆستی ئەو بووم و لێرەدا سەرۆکارمان لەگەڵ یەکێک لە نزمترین جۆرە ڕووداوی نەنگیە. ئەمە جگەلەوەی لەم بارەیەوە لە ڕووی ئەخلاقیەوە ڕووبەڕووی بنیادەمێکی شەیتان سیفەتین. ڕیمۆن ویستی بەرگری بکات و پارێزەرەکەم ئیعترازی کرد. پێیان گوتن کە دەبێت ڕێگە بدەن دادستان قسەی خۆی تەواو بکات. دادستان گوتی
چ شتێکی وا نەماوە و لە ڕیمۆنی پرسی ئایا ئەو دۆستی تۆ بوو؟ وەڵامی دایەوە بەڵێ، هاوڕێم بوو. هەنگێ دادستان هەمان پرسیاری لە من کرد و من تەماشایەکی ڕیمۆنم کرد کە هێشتا نیگای لە من نەگواستە بووەوە و وەڵامم دایەوە بەڵێ. ئەوسا دادستان ڕووی کردە ئەندامانی دادگا و گوتی هەمان ئەو پیاوەی کە ڕۆژی پاشمردنی دایکی دەست دەداتە نەنگینترین پەیوەندین هەڕەوە بەبێ هۆ بە مەبەستی یەکلاییکردنەوەی ڕووداوێکی بێناموسی لە گوتن نەهاتوو پیاوێکی کوشتووە. ئەوسا دانیشت، بەڵام پارێزەرەکەم کە کاسەی سەبری سەرڕێژ بوو دەستی خۆی بەرز کردەوە بە جۆرێک کە قۆڵەکانی داخزین و چینی کراسە ئاهاریەکەی بەدیار کەوت و هاواری کرد. نەمانزانی ئایا ئەو بەوە تاوانبارە کە دایکی ناشتووە یا بەوەی کە پیاوێکی کوشتووە و خەڵکەکە پێکەنین. بەڵام دادستانەکە دیسان هەستا. چرچی جبەکەی ساف کرد و گوتی مرۆڤ دەبێ بەقەت جەنابی پارێزەر ساویلکە بێت تا بەستەنگی قوڵ و پڕسوێ و زەروری ئەم دوو بابەتە حاڵی نەبێ. بە هەموو هێزیەوە هاواری کرد. بەڵێ، من ئەم پیاوە بەوە تاوانبار دەکەم کە بە دڵ و دەرونی کەسێکی تاوانکارەوە دایکی بە خاک سپاردووە. وا دیار بوو کە ئەم قسەیە کارێکی زۆری کردە سەر ئاپۆراکە. پارێزەرەکەم شانەکانی هەڵتەکاندووە و ئارەقەیەی کە نیشتە بووە سەرتەوێڵی سەری و وا دەهاتە بەرچاو کە بۆی خواردووەتەوە و بۆڕی خواردووە و ئیدی من حاڵی بووم کە ڕەوتی کارەکان بە قازانجی من ناڕوات. دانیشتنی دادگایەکە هەڵگیرا. کاتێک کە لە تەلاری دادگا هاتمە دەرێ تا سواری ئۆتۆمبیلی زیندان ببم بۆ ساتێکی کورت خایەن ڕنگ و بۆی شەوی هاوینم لە درزی دەرگاکانەوە هەست پێ کرد. لە تاریکایی ژوورە برۆنزەکەمەوە لە قوڵایی مێشکی ماندوومەوە هەموو دەنگە ئاشناکانی شارێکم لا زیندوو بووەوە. شارێک کە خۆشم دەویست. کات و ساتی کە زۆربەی کاتیایدا خۆشحاڵ بووم دووبارە لام بەرجەستە بووەوە. هاواری ڕۆژنامە فرۆشان لە هەوای فێنکدا، دواباڵندانی مەیدانەکە، جاری سەندەویچ فرۆشان، نەڕەنەڕی تراموایان لە پێچە هاورازەکانی شاردا، زەمزەمەی ئاسمان بەر لەوەی شەوباڵ بەسەر بەندەردا بکێشێت. هەر هەموو ئەمانە بۆ من ڕێک زناکی کوێران بوون کە بەر لە چوونە زیندانم بەباشی دەمناسین. بەڵێ، ئەمە ئەو سەعاتە بوو کە جارانی زۆر پێش ئێستا تیایدا شادمان بووم. ئەو شتەی کە ئەوسا لەم سەعاتەدا چاوەڕوان بووم هەمیشە خەوێکی سووک و بێخەون بوو. بەڵام لەگەڵ هەموو ئەمەشا شتێک گۆڕا بوو، چونکە لە چاوەڕوانی سبەینێدا تەنیا ژووری زیندانەکەم بوو کە دەیگرتمە خۆی، وەک بڵێ ئەو جادە ئاشنایانەی کە لە ئاسمانی هاویندا ڕەسم کرابوون دەیانتوانی بە شێوەیەکی یەکسان هەم بگەنە خەوی بێگرد و هەم بگەنە زیندان. تەنانەت لە سەر کورسی تاوانبارانیشدا مایی سەرنجە کە مرۆڤ گوێ لە قسەی کەسانی دی بگرێ دەربارەی خۆی. دەتوانم بڵێم لە قسەکانی دادستان و پارێزەرەکەمە لە ڕاستیدا زیاتر دەربارەی شەخی من قسەکرا تا دەربارەی تاوانەکەم. ئایا ئەم قسە و گەنگەشانە زۆر لێکدی جیاواز بوون؟ پارێزەرەکە دەستی هەڵدەبڕی و وەکو تاوانبارێک بەرگری لێ دەکردم و داوای بەخشینی بۆ دەکردم. دادستانەکە دەستی درێژ دەکرد و تاوانباری منی ڕادەگەیان بێ ئەوەی داوای بەخشینم بۆ بکات. لەگەڵ ئەمەشا شتێک بە شێوەیەکی نادیار و ئالۆز ناڕەحەتی دەکردم. وێڕای جەنجاڵی بیرم زۆر جار بەسەرما دەهات کە قسەیەک بکەم. لێ پارێزەرەکەم لەو کاتەدا دەیگوت بێدەنگ بە، بێدەنگی زیاتر بە قازانجی تۆیە. لەوە دەچوو کە کاری دادگایەکە لە ڕێی بوونی مندا حەل و فەسل بکەن و هەموو شتێک بەبێت تەدەخولی من بەڕێوە دەچوو. بەبێ ئەوەی پرسێک بە من بکەن یان ڕایەکم وەربگرن چارەنووسی من دیاری دەکرا. جارجارێ لە کەلەی دەدام کە قسەی هەمووان ببڕم و بڵێم بارحاڵ کێ تاوانبارە. تاوانباربوون مەسەلەیەکی گرنگە و منیش قسانم هەیە کە پێویستە بیکەم. لێکەبیرم دەکردەوە دەمبینی هیچم پێ نییە بێڵێم ئەمە جگەلەوەی کە دەبێ ئیعتراف بکەم کە ئەو کەیفی پیاو لە مژۆڵکردنی خەڵکی بەخۆوە دەیبینێ زۆر ناخایەنێ. بۆ نمونە مرافعەکانی دادستان زۆر زوو بێتاقەتیان کردم. تەنیا هەندێ بەرگە یا ڕەفتاریە هەندێ ڕستەی تەواو کە لە کۆی قسەکانی جیابوون سەرنجیان ڕادەکێشام یان دەیان هاروژاندەم.
ئەگەر بەهەڵە نەچوو بم بنەمای بیرکردنەوەی دادستانەکە ئەمە بوو کە من تاوانەکەم بە ئانقەست ئەنجامدا بوو یان بەلای کەمەوە هەوڵی دەدا ئەوە بسەلمێنێ. وەکو خۆی دەیگوت ئاغایان بۆ سەلماندنی ئەم بۆچوونەم نەک بەڵگەیەک بەڵکو دوو بەڵگەی پتەوم بەدەستەوەیە. یەکەم لەبەر ڕۆشنایی ئاشکرا و بێ چەند و چوونی ڕووداوەکان و دووەم لەبەرەوە ڕۆشنایە لێڵەی کە دەرونی ئەم ڕۆحە تاوانکارە بۆمی فراهەم دەکات. ئەوجا هەموو ڕووداوەکانی لە دوای مەرگی دایکمەوە بە کورتی گێڕایەوە. ئەم جارەش بێموبالاتی و خەمساردی من بێ ئاگاییم لە تەمەنی دایکم چوونە مەلەوانیم لە ڕۆژی پاش مردنی دایکم ئەویش لەگەڵ ژنێکە سینەمای فرناندل و دوجار گەڕانەوەمی لەگەڵ ماریدا بۆ ماڵەوە دووبارە کردەوە. لەم دەمەدا ماوەیەک بیرم کردەوە تا لە قسەکەی حاڵی بم چونکە سەبارەت بە ماری دەیگوت ماشوقەکەی و بەلای منەوە ماری تەنیا ماری بوو. ئەوجا یەکسەر هاتە سەرباسی ڕیمۆن و ئیدی زانیم کە تێگەیشتنی بۆ ڕووداوەکان لە ڕوونی و ڕاستی بەدەر نییە. ئەوەی ئەو دەیگوت لە ڕاستیەوە نزیک بوو. من لەگەڵ ڕیمۆندا نامەیەکم نووسی بوو تا ماشوقەکەی فریو بدەم و تەسلیم بە بەدڕەفتاری کابایەکی ئەخلاق گومانەوی بکەم. لە کەناری دەریادا ڕەقیبەکەی ڕیمۆنم هاڕوژاندە بوو. ڕیمۆن زامدار بوو من دەمانچەکەیم بردبوو بە تاقی تەنیا گەڕابوومەوە تا بەکاری بێنم. وەکو چۆن پێشتر نەخشەم بۆ کێشابوو گولەیەکم بە کابرای عەرەبەوە نابوو. چاوەڕوانم کردبوو هەر بۆ دڵنیابوون لەوەی کە کارەکە بە باشی ئەنجام دراوە هەم دیس بەکاوە خۆ بە وردی و بە هۆشیاریەوە 4 گولەی دیکەم تیا ئاخنی کردبووەوە. دادستانەکە گوتی فەرمون ئاغایانم لەبەردەم ئێوەدا باسی ئەو زنجیرە ڕووداوانەم کرد کە ئەم پیاوەیان بە هۆشیاریەوە بەرەو قەتڵ بردووە و گوتی من جەخت لەسەر ئەم مەسەلەیە دەکەمەوە چونکە لێرەدا باسی تاوانێکی ئاسایی یا کارێکی لایرادی نییە کە ئەنگۆ بتوانن حسابی کاریگەری وەزع و حاڵەکانی بۆ بکەن. ئەم پیاوە زیرەکە هۆشیارە گوێتان لە قسەکانی بووە وانە دەزانێت چ وەڵامێک بداتەوە بایەخی پەیوان دەزانێ و ناشێت بگوترێ بێ ئاگایانە و بێمەبەست ئەو کارەی ئەنجامداوە. من گوێم دەگرت و گوێم لێبوو کە بە زیرەک و هۆشیارم دەزانن بەڵام باش حاڵی نەدەبووم کە چۆن دەشێت خەسڵەتی کەسێکی ئاسایی بەبارێکی قرس بۆ تاوانبارێک بێتە ژماردن. بارحاڵ ئەم بابەتە پەستی کردم و ئیدی گوێم لە دادستانەکە نەگرت تا ئەو دەمەی کە گوێم لێبوو دەیگوت ئایا هیچ پەشیمانیەکی دەربڕیوە؟ هەرگیز ئاغایان بە درێژایی ماوەی تەحقیقەکە تەنانەت تاقە جارێکی شەم شەخصە سووی لە تاوانە چەپەڵەکەی خۆی نەخواردووە. لەم ساتەدا لە کاتێکە کە درێژەی بە قسە ناخۆشەکانی خۆی کە لە ڕاستیە هۆیەکم نەدەزانی دەدا بۆ لای من وەرس سوورا و قامکی بۆ ڕاکێشام. هەڵبەتە ناچار بووم کە حەق بۆ بدەم. من زۆر لەو کارەی کە کردبووم ژێوان نەبووم بەڵام سرم لەم هەموو کەرەب و کینەکێشیە سۆر دەما. حەزم دەکرد دۆستانە و بگرە دڵسۆزانە ئەوەی بۆ ڕوون بکەمەوە کە تانەهۆ هەرگیز نەمتوانیوە لە هیچ شتێک ژێوان ببمەوە و سووی لێ بخۆم. من هەمیشە بایەخم بەوە داوە کە ڕوودەدا ئەمڕۆ یا سبەی بەڵام هەڵبەتە بەو وەزع و حاڵەوە کە منیان تێخزاندبوو نەم دەتوانی لەگەڵ هیچ کەسێکدا بەم جۆرە قسان بکەم. حەقی ئەوەم نەبوو خۆم میهرەبان بنوێنم. حەقی ئەوەم نەبوو خۆم چاکە خواز نیشان بدەم. هەم دیس هەوڵمدا گوێ بگرم چونکە دادستانەکە دەرهەق بە ڕۆحی من قسەی دەکرد. دەیگوت کە ئاغایانی قازی لە ڕۆحی من ورد بووەتەوە بەڵام هیچ شتێکی تیا نەبینیوە. دەیگوت لە ڕاستیە من ڕۆحم نییە و هیچ خەسڵەتێکی مرۆڤانی لە مندا نییە. لەو پرەنسیپە ئەخلاقیانەی کە دڵی مرۆڤ دەپارێزن تاقەیەکێکیانم تیا نییە و لە سەری ڕۆیی بێگومان ناتوانین گلەیی نەبوونی شتێکی لێ بکەین کە نەیتوانیوە بەدەستی بێنێ. بەڵام لێرەدا لەم دادگایەدا فەزیلەتی سەلبی لێبوردەیی و مەدارە بگۆڕێ بۆ فەزیلەتێکی سەختتر بەڵام باڵاتر بۆ فەزیلەتی دادپەروەری بەتایبەتی کاتێک کە دڵێکی ڤالە بەو جۆرەی کە لەم پیاوەدا دەیبینین دەبێ بە هەڵدێرێک و مەترسی ئەوەی لێ دەکرێ کە کۆمەڵگەی تێبکەوێ. لەم دەمەدا بوو کە باسی تەرزی ڕەفتاری منی لەگەڵ دایکمدا هێنایەوە ئاراوە. هەر هەموو ئەو شتانەی کە لە ماوەی محاکەمەکەدا باسی کردبوون دووبارەی کردنەوە لێ زۆر زیاتر لەو کاتەی کە سەبارەت بە تاوانەکەی من قسەی دەکرد. هێندەی درێژدادڕی کرد کە ئەنجام جگە لە گەرمای ئەو بەیانیە هەستم بە هیچی دی نەکرد
تا ئەو دەمەی کە دادگەرەکە لە قسەوەستا و دوای کەمێک بێدەنگی دووبارە بەدەنگی بەرز و کاریگەر دەستی بە قسان کردەوە. ئاغایان، ئەم دادگایە سبەینێ دەربارەی چەپەڵترین و دزێوترین تاوان واتە تاوانی بابکوژی داوەری دەکات. بە باوەڕی ئەو تەسەور لە هەنبەر ئەم تاوانە ترسناکەدا دەستەوەستان دەبێت. دەیگوت بەو پەڕی جورئەت و ڕاشکاویەوە هێویدارە کە دادخوازی جەماوەری خەڵک بێ هیچ کەم و کوڕی و سستیەک سزای ئەم تاوانە بدات. بەڵام لە گوتنی ئەمەش نەدەپرینگایەوە کە ئەو نەفرەتەی ئەم تاوانی بابکوژیە لە لای دروست کردبوو لە چاو ئەو نەفرەتەی کە لە ئەنجامی خەمساردی و بێموبالاتی منەوە لای دروست بوو کەمتر بوو زیاتر نەبوو. هەروەها بە باوەڕی ئەو پیاوێک کە لە ڕووی ئەخلاقیەوە دایکی خۆی بکوژێ وەکو هەمان تاوانکارە کە دەستی تاوانی بۆ ئەو کەسە درێژ کردووە کە ژیانی پێبەخشیوە. زیان بە کۆمەڵگە دەگەێنێ. بەهەرحاڵ یەکەمیان زەمینە بۆ دووەمیان خۆش دەکات. یەکەمیان بە شێوەیەک لە شێوەکان سەرمەشقی دووەمە و شەرعیەتی پێدەبەخشێت و بەدەم دەنگ بەرزکردنەوە لە سەری ڕۆیی. ئاغایان، من دڵنیام کە ئەگەر بڵێمە ئەو پیاوەی کە لەسەر ئەم تەختە دانیشتووە تاوانەکەی لەگەڵ تاوانی ئەو پیاوەدا کە دەبێت سبەینێ لێرەدا دادگایی بکرێ یەکێکە. ئەوە لێم ناگرن و قسەکەم بە زیادەڕۆیی نازانن. لە ئەنجامدا دەبێ بە سزای خۆی بگات. لێرەدا دادستانەکە سەر و چاوی لە ئارەقە هەڵکشاوی خۆی سڕی و ئەو جاگوتی هەرچەندە ئەرکێک بە سوێی لە ئەستۆیە بەڵام بێد و دڵی ئەنجامی دەدات و ڕایگەیان کە من هیچ کارێکم بەکاری کۆمەڵگەوە نەبووە کە بنەڕەتترین یاسا و ڕێو ڕسمەکانیم پێشێل کردووە و لە دووە ئەنجامان ناتوانم بەدڵێکەوە کە سەرەتاییترین کاردانەوەی نییە داوای کۆمەک لە کۆمەلگەیەکی واهی بکەم. ئەو جاگوتی من سەری ئەم پیاوەم لە ئێوە دەبێ و بەدڵێکی ئاسوودەوە ئەم داوایەتان لە یەکەم، چونکە ئەگەرچی لە ماوەی ئەم کارە دوور و درێژەمدا چەندین جار داوای ئەم جۆرە سزا قورسانم کردووە، دەبێ ئەوە بڵێم کە هیچ جارێک بە ورەبەرزی ئەمڕۆکەوە ئەم ئەرکە دژوارم ئەنجام نەداوە، چونکە گازیەکی بێ چەند و چۆن و پیرۆز ئەم ئەرکە دژوارم دەخاتە ئەستۆ و ئەو نەفرەتەی کە بەدیتنی ئەم پیاوە شەیتان ڕەفتارە لەلام دروست دەبێ دوا شوێنەواری دوودڵیم لە دڵ دەردەکات. کاتێدا دستانەکە لە شوێنەکەی خۆی دانیشت بێدەنگێکی هەندێ دوور و درێژ بەرقەرار بوو. من لە گەرما و لە سەرسامیدا گێژ و مەنگ بووبووم. سەرۆک تۆزێ کۆکی و بەدەنگێکی یەکجار ئەسپایی لێی پرسییم کە ئاخۆ هیچم نییە بێڵێم. هەستام و چونکە حەزم دەکرد قسە بکەم. ئەڵڵا، خوایە گوتم کە بەنیازی کوشتنی ئەو کابرا عەرەبە نەبووم. سەرۆک گوڵامی دایەوە کە ئەمە تەنیا قسێ و گوتی تا ئێستا سەری لە جۆری بەرگریەکەم دەرنەکردووە و زۆری پێخۆش دەبێ ئەگەر بەر لە قسەکردنی پارێزەرەکەم ئەو هۆیانە ڕوون بکەمەوە کە وایان لێکردبووم ئەو کارە بکەم. من لە کاتێکا قسەکانم تێکەڵ و پێکەڵ دەکرد و پێیم بە وەزع و حاڵی گاڵتە بازاری خۆم دەبرد بەپەلە گوتم هەتاو باعیسی ئەم کارە بوو. هۆڵەکە پڕ بوو لە پێکەنین. پارێزەرەکەم شانەکانی هەڵتەکاند و یەکسەر ڕێگەی قسەکانی درایە و ڕایگەیان کە تازە درەنگە و پێویستی بە چەند سەعاتێکە و تکا دەکات کە دانیشتنەکە بخرێتە دوای نیوەڕۆ. دادگاش بەوە قایل بوو. لە دوای نیوەڕۆ پانکە کارەباییەکان هەوای قورسی هۆڵەکەیان دەجوڵاند و باوەشێنە بچووک و ڕەنگا و ڕەنگەکانی قازیەکانیش بە یەک ئاراستەدا دەجوڵان. پێدەچوو کە بەڕەفانی پارێزەرەکەم هەرگیز تەواو نەبێ. لەگەڵەمەشە لە دەمێکی دیاریکراوە گوێم بۆ ڕادێرا، چونکە دەیگوت ڕاستە کە من بکوژم. ئەو جا بە هەمان تۆن درێژەی بە قسەکەی خۆیدا. زۆرم پێسەیر نەبوو هەر جارێ دەهاتە سەرباسی من وشەی منی بەکاردێنا. بەلای پۆلیسێکە دانەویمەوە هۆی ئەمەم لێپرسی. پێیگوتم بێدەنگ بم و پاشتۆزێک گوتی هەموو پارێزەرەکان وا دەکەن. هەستم کرد کە ئەم کارە هێندەی دی لە دادگایەکە دوورم دەخاتەوە. زەربی سفرم دەکات. بە گوتەیەکی دی ئەو خۆی لە شوێنی من دادەنا. بەڵام پێم وایە هەر لە ئێستاوە زۆر لە دانیشتنی دادگایەکە دوور خرابوومەوە. ئەوی ڕاستی بێ پارێزەرەکەشم وەکو مەخسەرەیەک داهاتە بەرچاو. زۆر بەپەلە و خێرا بەرگری لە بابەتی ئەو بانگەشانە کرد کە بۆ من کرابوون و ئەو جا ئەویش هاتە سەرباسی ڕۆحی من. بەڵام وا هاتە بەرچاو کە زۆر لە دادستانەکە بێتواناترە. گوتی منیش لە نزیکەوە سەرنجی ڕۆحی ئەم پیاوەم داوە، بەڵام بە پێچەوانەی دادستانی بەڕێزەوە
کۆمەڵێک شتم تیا بەدی کردووە و دەتوانم بڵێم کە پەڕە بە پەڕی ڕۆحی ئەوم خوێندوتەوە. لە کتێبی ڕۆحی منە ئەوەی خوێندبووەوە کە من پیاوێکی شەریف، کارمەندێکی ڕێکوپێک و ئیشکەر و پشودرێژ و وەفادار بووم سەبارەت بەو دایرەیەی کە کارم تیا دەکرد. خۆشەویستی هەمووان و هاوخەمی ناخۆشی خەڵکانی دی بووم. بە بۆچوونی وی من کوڕێکی نمونەیی بووم کە بۆ ماوەیەکی زۆر تا لە تواناما بوو خزمەتی دایکی خۆمم کردبوو. لە دوو ئەنجامە بە هیوا بووبووم کە کەترەخانەکە هۆکاری ئاسوودەی و ئارامی کە دەرامەتی ناچیزی من ئەوەی پێهەڵ نەدەسوڕا بۆ ئەم پیرەژنە فراهەم بکات و لە سەری ڕۆیی ئاغایان من پێم سەیرە کە ئەم هەموو هەراوهوریایە لەسەر ئەم کەترەخانەیە نراوەتەوە. خۆ باشترین بەڵگە لە سوود و گەورەی ئەم دەستگایانە ئەوەیە کە دەوڵەت بەخۆی کۆمەکی داراییان دەکات. بەڵام چ قسەیەکی لەمەڕ ڕێوڕسمی ناشنەکە نەکرد و هەستم کرد کە گوتە بەرگریەکەی لەم ڕووەوە نوقسانە. بەڵام بەهۆی ئەم هەموو ڕستە درێژانە و ئەم ڕۆژانە و ئەم سەعاتە بێکۆتاییانە کە باسی ڕۆحی منیان تیا کردبوو، هەستم کرد کە هەموو شتێک لەبەر چاوم بووە بە ئاوێکی بێڕەنگ و من تیایدا دووچاری سەرە گێشکێ بووم. لە ئەنجامە تەنیا ئەوەندەم بەبیردەیە کە کاتێ پارێزەرەکەم درێژەی بە قسەکانی خۆی دەدا لە کوچە و کۆڵانەکانەوە لەناو هۆڵەکە و لەناو دادگاکەوە دەنگی شەیپوری بەستەنی فرۆشێک دەنگی دەدایەوە و گەییە گوێم. یاد و بیرەوەریەکانی ژیانێک کە چیتر پەیوەندی بە منەوە نەبوو، بەڵام من ناچیسترین و مکۆمترین شادیەکانی خۆم تیابینی بووەوە. هێرشیان بۆ هێنام بۆن و بەرامەی هاوین، گەڕەکێک کە خۆشم دەویست، ئاسمانی شەو، خەندە و جلەکانی ماری، ئەو کارە بێهودانەی کە لەم دادگایەدا ئەنجامم دەدا بینی گرتم. خواخۆم بوو زووتر تەواوی بکەن تا دووبارە بۆ ژوورەکەم بچمەوە بخەوم. بۆیە بە حاڵ گوێم لە پارێزەرەکەم بوو کە لە کۆتایی قسەکانیا هاواری کرد و دەیگوت کە دادپرسان کارمەندێکی شەریف بەهۆی ئەوەوە کە بۆ ساتێک شعوری خۆی لەدەستداوە حکمی مەرگ نادەن و داوای سوککردنی سزایە و تاوانەی دەکرد کە من لە ئێستاوە باری سنگینیم هەڵدەگرت و دەیگوت تونترین سزا بۆ من پەشیمانی ئەبەدیە. دانیشتنەکە هەڵگیرا و پارێزەرەکەم بە شەکەتی دانیشت. لێ هاوکارانی بۆ دەستخۆشی هاتن بۆ لای. ڕستەی جوان بوو ئازیزەکەمم بەرگێکەوت. تەنانەت یەکێک لەوانە بۆ سەلماندنی قسەکەی خۆی ڕای منی پرسی و گوتی وانییە؟ من قسەکەیم سەلمان، بەڵام دەستخۆشیەکەم ڕازگۆیانە نەبوو چونکە زۆر ماندوو بووبووم. لەم کاتەدا لە دەرەوەی دادگا ڕۆژ بەرەو تەواوبوون دەچوو. دەقی گەرما کەمتر دەبەوە. بەو دەنگانەیە کە لە کۆڵانەکانەوە دەگەی یەگوێم هەستم بە جوانی خۆراوا کرد. هەمووان هەر چاوەڕوان بووین. ئەوەی کە چاوەڕوانی بووین تەنیا پەیوەندی بە منەوە بوو. سێرێکی ناو هۆڵەکەم کردەوە. هەموو شتەکان وەکو ڕۆژی یەکەم بوون. نیگام لە نیگای ڕۆژنامەوانە چاکەتکەوە یەکە و ژنازی تەڵەکە هەڵە نەگوت. ئەمە وای لێکردم بیرم بکەوێتەوە کە بە درێژایی ماوەی دادگایەکە چاوم بۆ ماری نەگەڕا بوو. لە بیرم نەکردبوو، بەڵام زۆر مژۆڵ بووم. ئەوم لە نێوان سیلست و ڕیمۆن دابینی. سوکە ئاماژەیەکی بۆ کردم. لە تۆ وایە دەیگوت ئاخری وسیمای کەمێک نیگەرانیم بینی کە پێدەکەنی. لێ هەستم دەکرد کە دڵم گیراوە و تەنانەت نەمتوانی وەڵامی خەندەکەشی بدەمەوە. قازیەکان هاتنە سەر جێگای خۆیان. بە پەلەیەکی زۆر خێرا زنجیرە پرسیارێک بۆ قازیەکان خوێنرایەوە. گوێم لە وشەی تاوانبار بە کوشتن، قەستی پێشوەختە، فاکتەرێن سوکردن بوو. قازیەکان وە دەرکەوتن و منیان بۆ هۆڵە بچووکە بردەوە کە پێشتر لەوێ چاوەڕوان بووم. پارێزەرەکەشم خۆی گەیاندمێ. زۆر بە پەلە قسەی دەکرد. بە دڵنیایی و میهرەبانیەکی ئەو تۆ دواندمی کە پێشتر لێم نەدی بوو. پێیوا بوو کە قەزیەکە بەباشی دەڕوات و من بە چەند ساڵی حەبس لەگەڵ کاری سەختە لەم گرفتاریە دەخەڵەسم. لێم پرسی ئەگەر داوەریەکە خراپ شکایەوە ئومێدی ئەعتراز هەیە؟ وەڵامی دامەوە نا، چونکە ئەو بۆ ئەوەی ئەندامانی دادگا تووڕە و ناڕەحەت نەکات عادەتی وایە کە پێشوەختە داوای تازەکردنەوە ناکات. و بۆی ڕوونکردمەوە کە هەروە بە ئاسانی و بێ هیچ هەنجەتێک ئەم جۆرە حوکمە تەمیز ناکرێتەوە. بۆ چوونەکەیم پێپەسەند بوو. خۆم تەسلیمی بەڵگەکانی ئەو کرد. ئەگەر ئاسایی بڕوانینە بابەتەکە دەبینین مەسەلەیەکی تەواو ئاساییە. بە پێچەوانەوە دووچاری کاغەزبازیەکی خۆڕایی دەبین و پارێزەرەکەم گوتی بارحاڵ هەرچۆنێ بێ دەتوانی بە شێوەیەکی ئاسایی داوای تەمیز بکەیت.
بەڵام من دڵنیام کە ئەنجامی داوەریەکە بە قازانجی ئێمە دەبێت. ماوەیەکی زۆر چاوەڕوانمان کرد، نزیکەی وابزانم 3-4 سەعات. دوای ئەم ماوەیە زەنگێک لێدرا. پارێزەرەکەم بەدەم بەجێهێشتنی منەوە گوتی سەرۆکی دادگا نەهۆ وەڵامەکان دەخوێنێتەوە، تەنیا بۆ ڕاگەیاندنی حکومەکە تۆبانگ دەکەنە ژوورەوە. تەقەی چەند دەرگایەک هات. خەڵکانێک بە قاڵدرمەکانە غاریان دەدا کە نەم دەزانی نزیکن یا دوور. ئەو جاندەنگێکی من گرم بەرگوێ کەوت کە لە هۆڵەکەدا شتێکی دەخوێندەوە. کاتێک کە دیسان زەنگ لێدرایەوە و دەرگا ژوورە بچووکەکە کرایەوە، شەپۆلی بێدەنگی هۆڵەکەم بۆ هات. هەر بێدەنگی بوو. کاتێک کە بینیمەوە ڕۆژنامەوانە لاوە چاوی لێگواستومەتەوە، هەستێکی غەریب دەیگرتم. سێری لای ماریەوەم نەکرد. دەرفەتی ئەم کارم نەبوو. چونکە سەرۆک بە شێوەیەک غەریب پێی گوتم کە بە ناوی میلەتی فەڕەنساوە لە مەیدانێکی گشتیدا لە ملم دەدرێ. هەنگێوان بە خەیاڵدا هات کە مانایە و هەستەی کە بە هەموو سیماکانەوە دەم خوێندەوە تێدەگەم. وا تێدەگەم کە جۆرە هەستێکی ڕێز و حورمەت بوو. پۆلیسەکان زۆر میهرەبان بوون لەگەڵما. پارێزەرەکەم دەستی خستە سەرمەچەکم. ئیدی بیرم لە هیچ شتێک نەدەکردەوە. بەڵام سەرۆک لێی پرسیم ئایا هیچ شتێکم نییە بێڵێم. کەمێک بیرم کردەوە و گوتم نا. ئیدی بردیانم. بۆ جاری سێم دیتنی کەشیشم ڕەت کردەوە. هیچم نەبوو پێی بڵێم. تاقەتی قسەکردنم نەبوو. ئەمە جگلەوەی کە بەو زوانە دەیبینم. ئەوەی لەم کاتەدا بۆ من گرنگە هەڵاتنە لەم میکانیزمە. زانینی ئەمەیە کە ئایا مەفەڕێک بۆ هەڵاتن لەم چارە نووسە حەتمیە هەیە؟ ژوورەکەیان گۆڕیم. لەم ژوورەدا کاتێک کە ڕادەکشێم ئاسمان دەبینم. جگە لە ئاسمان چیدی نابینم. هەموو ڕۆژەکانم بە تەماشاکردنی ئاوابوونی ڕەنگەکانی ڕووی ئاسمان کە شەو دەدەنە دەم ڕۆژەوە بەسەر دەبم. بەڕاکشانەوە دەستەکانم دەنێمە ژێرسەرم و چاوەڕوان دەکەم. نازانم چەند جارم لە خۆ پرسیوە ئایا لە ناو مەحکەمە بە مەرگدا کەسێک هەبووە توانی بێتی لەم میکانیزمە هەڵێ؟ نازانم. چەند جارم لە خۆ پرسیوە ئایا لە ناو مەحکومان بە مەرگدا کەسێک هەبووە توانی بێتی لەم میکانیزمە هەڵێ؟ بەر لە ئیعدامکردنەکە ون بوو بێ و بازنەی ڕێزی پۆلیسانی پچڕی بێ؟ ئەوسا لەسەرەوەی کە لەمەوە پێش بە ئەندازەی پێویست لە مەسەلەی ئیعدام و توول و تەفسیلی ئیعدام ورد نەبوو بوومەوە خۆم سەرزانش دەکرد. مرۆڤ پێویستە هەمیشە بایەخ بەم مەسەلانە بدات. کێ دەزانێت چ ڕوو دەدات؟ منیش وەکو هەموو خەڵکی راپۆرتی ڕۆژنامەکانم خوێندبووەوە. بێگومان لەم بارەیەوە کتێبانی تایبەتی هەبووە کە من وەکو پێویست خولیای خوێندنەوەیان نەبووبووم. لەوەیە ئەگەر ئەمەم کردبا هەندێک حکایەتانم لە مەڕ هەڵاتن پەیدا کردبا. هەنگێ دەمزانی کە بەلای کەمەوە بۆ تاقەجارێک ڕەوڕەوەکە وەستا بووەوە و لەم پەلەکاریە حەتمیەدا ڕێکەوت و شانس بۆ تاقەجارێک هەندێشتیان گۆڕی بووە. یەکجار لە ڕوویەکەوە پێم وایە ئەم تاقەجارەش بۆ من بەس بوو. دڵم باقیەکەی تەواو دەکرد. ڕۆژنامەکان بە زۆری قەرزێکیان دەکرد کە کۆمەڵگا لێمانی دەوێ. بە گوتەی ئەوان تاوانباریان خیانەتکار دەبێ ئەم قەرزە بداتەوە. بەڵام ئەمە لەگەڵ خەیاڵ و وێنادا ناگونجێ. نا، ئەوەی بەلای منەوە گرنگ بوو ئەگەر و دەرفەتی هەڵاتن بوو. بازدانێک بوو بۆ دەرەوەی ئەم هاماجە توند و زاڵمانەیە. ڕاکردنێکی شێتانە بوو کە هەموو ئەگەرێکی هیواداری تێدا بوو. هەڵبەتە ئەم هیواداریە بۆی هەبوو ئەمە بێ کە هەڵاتوەکە لە سوچێکی جادەیەکدا و ڕێک لە گەرمەی ڕاکردنە بە زەبری گولەیەک بێتە کوشتن. بەڵام دوای تاوتوێکردنی هەموو لایەنەکانی کارەکە هیچ شتێک دەرفەتی ئەم فەنبازیەی نەدەدام. هەموو شتێگەم فەنبازیەی لێ قەدەغە دەکردم و دووبارە ئەم دەستگا میکانیکیە بەگیری دێنامەوە. هەرچیم دەکردم دەتوانی ئەم یەقینە بێشەرمانەیە دەربارەی خۆم قبوڵ بکەم. چونکە لە نێوان ئەو حکمەدا کە لە سەر بناغەی ئەم یەقینەدا ڕێژرا بوو، چونە پێشەوەی یەقینەکە لەو ساتەوە کە حکمەکە ڕاگەیەنرا بوو، ناکۆکیەکی کۆمیدیانە هەبوو. لەبەر ئەم حەقیقەتەی کە حکمی دادگا لە بری لە سەعات 17دا بخوێنرێتەوە لە سەعات 20دا خوێنرابەوە. ئەم حەقیقەتەی کە دەشیا ڕەئی دادگا شتێکی تەواو جیاواز بێ. ئەم حەقیقەتەی کە حکمەکە لەلایەن کەسانێکەوە کە جلی ژێرەوەیان دەگۆڕن دەرکرابوو و بە ناوی بیرۆکەیەکی تەمومژاوی وەکو میلەتی فەڕەنسا یا ئاڵمان یا چینەوە دانرابوو. وام هات بەبیرە کە هەموو ئەمانە بەشی هەرە سەرەکی جددیبوونی ئەم حکمەی دەسڕیەوە. لەگەڵ ئەمەشە لەو ساوەکە ئەم قەرارە دەرچوو بوو
ناچار بۆم بیسەلمێنم کە جێبەجێکردنەکەی وەکو ئەم چوار دیوارەی کە خۆم تیا لە قاڵب دەدەم مکۆم و جددیە. لەم دەمانەدا و حیکایەتەم وەبیر هاتەوە کە دایکم سەبارەت بە بابم بۆی دەگێڕامەوە. من بابی خۆم نەدی بوو. تەنیا شتێک کە دەربارەی ئەم پیاوە لە یادم مابوو هەر ئەمە بوو کە دایکم لە مەڕووی بۆی دەگێڕامەوە. ڕۆژێ چوو بوو بۆ تەماشاکردنی ئەدامکردنی پیاوێ. هەرچەند چوونەکەی پێناخۆش بوو، بەڵام هەر چوو بوو بۆ تەماشاکردنەکە و دوای گەڕانەوە تا ماوەیەک بەیانیان دەڕشایەوە. ئەوسا هەندێ بەم کاری بابم قەڵیز بووم، بەڵام ئێستا بۆم دەرکەوتە بوو کە زۆر ئاسایی بووە. چۆن تانەهۆ نەمزانی بوو کە هیچ شتێک لە حوکمی ئەعدامێک گرنگتر نییە. بە کورتی ئەمە تەنیا شتێک بوو کە بەڕاستی شایستەی بایەخ پێدان بێ. ئەو جابیرم کردەوە ئەگەر بەڕێکەوت لەم زیندانە ڕزگار بووم دەچمە تەماشای جێبەجێکردنی هەموو حوکمێکی ئەعدامان. پێم وایە هەڵە بووم لە بیرکردنەوە لەم ئەگەرا، چونکە بیرکردنەوە لەمەی کە بەیانیەکی زوو خۆم لە دەرەوەی بازنەی پاسەواناندا بە ئازادی دەبینمەوە و بەرحاڵ لەو دی و ئەوانەوە دەبم. بیرکردنەوە لەوەی کە ڕووداوێکی واهی بە چاوی خۆ دەبینم و ڕەنگە دوای تەماشاکردن دووچاری هێڵنج و ڕەشانەوە بم. ئەم تەسەور و خەیاڵانە دەبوونەمایی ئەوەی شەپۆ لە شادمانیەکی ژەهراوی دڵم بگرێ. بەڵام ئەم خەیاڵاتە عەقڵانی و لۆجیکی نەبوو، چونکە دوای کەمێک سەرمایەکی توش کەوتە گیانم کە لەژێر لێفەکەمەوە بەتوندی هەڵە لەرزیم و بێ ئەوەی جڵەوی خۆم پێ بگیرێ دانەگیرم پێدەکەوت. بەڵام هەڵبەتە بنیادەم ناتوانە هەمیشە هەر ماقوڵ بێ. بۆ وێنە جاران هەندێکات پرۆژە یاسام دادەڕشت، بە جۆری سزاکاندا دەچوومەوە و دەستکاریم دەکردن. ئەوەی بۆم دەرکەوت بوو کە مەسەلەی بنەڕەتی ئەمەیە کە سوکە ئومێدێک بە مەحکوم بدرێ، یان لە هەزاری شانسێکی واهی بەس بوو بۆ ئەوەی گەلێک لە مەسەلەکان بگۆڕێ. بۆ نمونە وام بە خەیاڵا دەهات کە دەشێت دەرمانێکی کیمیایی تایبەتی بەدەست بهێنرێ کە بەکارهێنانی لە هەر 10 نەفەرە 9 نەفەر لە نەخۆشان لە خەیاڵی خۆدا نەخۆشم لە جیاتی مەحکوم بەکاردێنا بکوژێت. بەمەرجێ خودی نەخۆشەکە بەمە بزانێ، چونکە پاش وردبوونەوە و لێکۆڵینەوەی وردی شتەکان بۆم دەرکەوت کە خەوشی بنەڕەتی ئەعدام بە ساتۆری گیوتین لەمەدایە کە هیچ جۆرە شانسێکی تێدا نییە. بە هیچ جۆرێ بەم جۆرە ئیعدامە مەرگی نەخۆش حەتمیە. ئەم جۆرە ئیعدامە کارێکی براوەتەوە و سیستەمێک بوو گۆڕان ناپەڕێز و سۆزی بوو دەربارەی کارێک کە گەری هیچ جۆرە گەڕانەوەیەکی تیا نییە. خۆگەر بەهۆی موجیزاتێکەوە ساتۆرەکە دانەیەتەوە کارەکە دووبارە دەکەنەوە، جالانجامی ئەمەوە دەبوایە مەحکوم خۆزیا بخوازێ ئامێرەکە باش کار بکات، کە ئەمە لە هەموو شت پتر مای ناڕەحەتی بوو. من دەڵێم ئەمە لایەنی عیبداری کارەکەیە، ئەمە لەلایەکەوە تا ڕادەیەک دروستە، بەڵام لەلایەکی دیکەوە ناچار بۆم بیسەلمێنم کە هەموو نهێنی و ڕازی ڕێکخراوێکی باش لەمەدا پەنهانە. بەڵێ لەم حاڵەدا مەحکوم ناچاری هاوکاری معنەویە، قازانجی لەمەدایە کە کارەکان بێ هیچ کۆسپێک جێبەجێ ببن. هەروەها ناچار بووم بیسەلمێنم کە تا ئێستا ئەو بۆ چوونانەی لەمەڕەم پرسانە هەمبوون دروست نەبوون. ماوەیە گوام خەیاڵ دەکرد و نازانم بۆچی کە بۆ چوونە پای گیوتین مەقسەڵە دەبوایە بچینە سەر سەکۆیەک و بە پەیژەدا سەر بکەوی. وا دەزانم ئەم خەیاڵە زادەی شۆڕشی 1789 بوو. دەمەوێ بڵێم بەهۆی هەموو شتانەوە بوو کە دەربارەی ئەم بابەتانە فێریان کردم یان نیشانیاندا بووم. بەڵام بەیانیەک وێنەیەکم بیرکەوتەوە کە ڕۆژنامەکان بە بۆنەی ئەعدامکردنێکی پڕدەنگ و دەنگدانەوە بڵاویان کردبەوە. لەو وێنەیەدا ئامێری ئەعدامەکە مەقسەڵەکە زۆر بە بێبایەخی لەسەر ئاردەکە دانرابوو. لەوە تەنگتر بوو کە تەسەورم دەکرد. سیر بوو کە پێشتر بیرم لەم وێنەیە نەکردبەوە. ئەم ئامێرە لە وێنەکەدا بووە مای ڕاکێشانی سەرنجی من، چونکە وەکو دەستگایەکی ورد و پەرداختە و بریقەدار دەینوان. بنیادەم هەمیشە دەربارەی ئەو شتەی نایناسێت مبالەغە دەکات. من دەبوایە بە پێچەوانەوە پێی بە سادەیی شتەکان ببم، چونکە ئامێرەکە لە ئاستیە و زەلامەدایە کە بەرەو لای دەچێت. مەحکومەکە بە جۆرێ بەرەو لای دەچێت وەگەوەی بچێتە دیداری کەسێک. ئەمە لەلایەکەوە مای ناڕەحەتی بوو، چونکە سەرکەوتن بەسەر سەکۆکەدا و بەرزبوونەوە بۆ ئاسمان بۆ خەیاڵ و تەسەور خۆشتر بوو. بەڵام لێرەدا ئامێرەکە هەموو شتێک گورد و خاش دەکات، دەیبڕێتەوە و مەحکومەکە بە بێدەنگی بە کەمێک شەرمەوە و بە وردیەکی زۆرەوە دەکوژێت.
دووشتی دیکەش هەبوون کە هەمیشە بیرم لێ دەکردنەوە، سپێدە و تەمیزخوازی. لەگەڵ ئەمەشا سێودووی خۆم دەکرد و هەوڵم دەدا کە ئیدیبیر لەم شتانە نەکەمەوە. ڕادەکشام دەمڕوانی ئاسمان و هەوڵم دەدا دڵی بدەمێ. ئاسمان کەسک دەبوو، شەو دەهات. هەم دیس هەوڵم دەدا ڕەوتی بیرکردنەوەم بگۆڕم. گوێم لە ترپەی دڵم دەگرت. هەرگیز نەمدەتوانی خەیاڵی ئەوە بکەم کە ئەم دەنگەی ئەم هەموو ماوە درێژە لەگەڵما بووە بتوانێ بوەستێ. من هەرگیز خەیاڵ و خەیاڵکردنێکی ڕاست و دروستم نەبووە. لەگەڵ ئەمەشا هەوڵم دەدا و چەند ساتەی کە ئیدی لێدوان و ترپەی ئەم دڵە لە مێشکما دەنگ ناداتەوە لە خەیاڵی خۆدا بەرجەستە بکەم. بەڵام بێهودە سپێدە و تەمیزخوازی بەڕێوە بوون، لەبەردەم مابوون. سەرنجام دەگەیمە ئەنجامەی کە بەخۆ بڵێم ئاقلانی ترین کار ئەوەیە کە زۆر لە خۆ نەکەم. ئەمەم دەزانی کە سپێدە دێن بەدومدا. بە شێوەیەکی گشتی شەوانم بە چاوەڕوانی ئەم سپێدەیەوە دەتەقان. هەرگیز حەزم لێ نەبوو غافڵگیر ببم. کە شتێکم بۆ دێتە پێشێ حەز دەکەم کە تەیار و ئامادە بم. هەر لەبەر ئەمەش بە ڕۆژەوە کەمێک دەخەوتم و بە درێژایی شەوان چاوەڕوان بووم کە ڕووناکی لە کڵاو ڕۆژنەکەی ئاسمانەوە هەڵبێ. دەژوارترین کاتم ئەو کاتە نادیارە بوو کە دەمزانی حکومەکەی تیا جێبەجێیەکەن، کە نیوە شەو دەبووری چاوەڕوانم دەکرد و پێشتر هەرگیز گوێچکەم ئەم هەموو دەنگەی نەگرتە بوو یان ئەم هەموو دەنگە وردانی دیاری نەکردە بوو. ئەلحەقی دەتوانم بڵێم کە بە شێوەیەک لە شێوەکان بە درێژایی ئەم ماوەیە بەخەدیارم بوو، چونکە هیچ کاتێک گوێم لە دەنگی پێیەک نەبوو. دایکم زۆر جار دەیگوت کە هیچ کاتێ مرۆڤ بە تەواوەتی بەدبەخت نییە. لە زیندانەکەما گاوێک کە ئاسمان سوور دەبوو ڕۆژی تازە بە ئەسپایی بۆ ژوورەکەم دەخزی. قسەکەی ئەوم دەسەلمان، چونکە زۆر چاک دەشیا گوێم لە دەنگی پێیەک بێ و زۆر چاک دەشیا دڵم بتەقێ. ئەگەرچی کەمترین و بچووکترین دەنگ بەرەو دەرگاکەی دەبزواندم، ئەگەرچی گوێم بە تەختەی دەرگاکەوە دەنا و بە شپرزەییەوە هێندەم چاوەڕوان دەکرد تا دەنگی خۆم دەژنەفت و کە گوێم لێ دەبوو وەکو خنکە خنکێکی تۆپینی سەگ دەچێت ترسم لێ دەنیشت. لە کۆتایی ئەم کارەشدا دڵم نەدەتەقی و هەنگێ 24 سەعاتی دیکەم قازانج دەکرد یا دەبردەوە. بە درێژایی ڕۆژ بیرم لە تەمیز دەکردەوە. پێم وایە بە باشترین شێوە سوودم لەم بیرە وەرگرتە بوو کە حیسابی خۆم دەگرتەوە باشترین دەستکەوتم لە بیرەکانی خۆم بەدەستدێنا. هەمیشە خراپترین گریمانم دەکرد و وام گریمانە دەکرد کە داوای تەمیز و بەخشینەکەم ڕەت کراوەتەوە. کەواتە دەمرم. ئەمە زۆر زووتر لە شتەکانی دیاشکرا بوو. هەموو خەڵکی دەزانن کە ژی شایستەی ژیان نییە. بەڕاستی من لەوە بێئاگا نەبووم کە مردن لە 30 ساڵیدا یان لە 70 ساڵیدا گرنگێکی ئەوتۆی نییە. چونیەکە، چونکە هەڵبەتە لە هەردوو حاڵەتەکەدا پیاوان و ژنانی دیکە دەژین و ئەمە هەزاران ساڵ بەردەوام دەبێ. بە کورتی چ شتێک لەمە ڕوونتر نەبوو. هەمیشە من بووم کە دەمردم، چ ئێستا بێ و چ 20 ساڵی دیکە. بەڵام ئەوەی لەم کاتەدا کەمێک ناڕەحەتی دەکردم ئەوە بوو کە بیرم لە 20 ساڵی ئایندە دەکردەوە. هەستم بە داچڵەکینێکی ترسناک دەکرد. بەڵام بۆ دامرکاندنەوەی ئەم داچڵەکی نەدەرونیە ئەوەندە بەس بوو کە بیرکردنەوە و هزرینی 20 ساڵی ئایندەم لە بەرچاودا بەرجەستە بکەم و بزانم کە لەو زەمانەشدا هیچ چارەیەکم نییە جگە لە قایل بوون بە مەرگ. کاتێک کە مەرگی بنیادەم بوو بە شتێکی بەڵگە نەویست، ئیدی چۆنیەتی و گاوی مردنەکە بایەخێکی نییە. کەواتە دژوار ئەمە بوو کەم کەواتەیە لە بەڵگە و هەنجە هەزریەکان دوور نەدەخرایەوە. کەواتە دەبوایە بەڕەتکردنەوەی تەمیزەکەم قایل بم. لەم ساتەدا دەتوانم بڵێم تەنیا لەم ساتەدا بوو کە حەقی ئەوەم هەبوو بە جۆرێک ڕێگە بە خۆم بدەم کە لە دووەمین گریمانە نزیک ببمەوە، واتە عەفو بکرێم. ئەوەی مای ناڕەحەتی بوو ئەمە بوو کە دەبوایە ئەم هەڵچوونی خوێن و بەدەنەی کە شادمانیەکی شێتانەی دەڕشتە چاوەکانمەوە لە هەڵچوون بخەم. دەبوایە خۆما لێ بکەم کە ئەم فریادە دەرونیە کەم بکەمەوە و بیخەمە قاڵبێکی عەقلانیەوە. دەبوایە تەنانەت لەم گریمانەیەشدا ئاسایی بم تا بتوانم کارێکی وا بکەم کە گریمانی یەکەم بەجێتر بنوێنم و نزیکتر بێ لە ماقولەوە. ئەگەر لەم کارەدا سەرکەوت بام ئەوە 1 سەعات ئارامیم بەدەست دەێنا و ئەمەش خۆی لە خۆیدا کەم نەبوو. لە ساتێکی ئارامی وەهادا بوو کە جارێکی دیکە پێشوازی قەشەم ڕەفز کرد. ڕاکشابووم و بەڕەنگی زەردی ئاسمانە وام مەزەندە دەکرد کە خۆری هاوین لە ئاوابوون نزیک دەبێتەوە. تازە لە ڕەتکردنەوەی تەمیزەکەم بووبوومەوە
دەمتوانی هەست بەوە بکەم کە شەپۆلی خوێن بەڕێکوپێکی لە بەدەنما دەسوڕێتەوە. پێویستم بە دیتنی کەشیش نەبوو. دوای ماوەیەکی زۆر بۆ یەکەم جار بیرم لە ماری کردەوە. دەمێک بوو کە نامەی نەدەنووسی. بەم دەمی زەردەپەڕی ئێوارەیە بیرم کردەوە و بە خۆم گوت لەوەیە تاقەتی لەوە چووبێ کە ماشقەی بنیادەمێکی مەحکوم بە ئیعدامە. هەروەها ئەوەشم بە خەیاڵا هات کە ڕەنگە نەخۆش بێ یا مردبێ. هەرێکێک لەم دوانە بەشێک بوون لە مەسەلە ئاساییەکانی ژیان. چۆن دەمتوانی ئەوە بزانم؟ لە کاتێک جگە لە بەدەنمان کە نەهۆ لێکدەی دابڕابوون هیچ شتێکی دیکە ئێمەی پێکەوە نەدەبەستەوە و بیری یەکتری نەدەخستینەوە. ئەلهەقی لەم ساتە بەدواوە ئیدی ماریم لەلا بوو بە شتێکی ئاسایی. ئەگەر مردبێ گرنگ نییە. من ئەم شتم پێ ئاسایی بوو چونکە باش دەمزانی کە خەڵکیش من لە دوای مەرگ لەبیر دەکەن. کاریان بەکاری منەوە نابێ. تەنانەت نەمدەتوانی بڵێم کە بیرکردنەوە لەم شتە سەخت بوو. لە ڕاستیە هیچ بیرێک نییە کە مرۆڤ لە ئەنجاما لەگەڵ یاڕانەیەت. ڕێگ لەم کاتەدا کەشیشەکەوە ژوور کەوت کە ئەوم بینی تەزویەکی لەرزم پێداهات. ئەویش هەستی پێکرد و گوتی هیچ ترسێکم نەبێ. پێم گوت کە عادەتەن دەبووە کاتێکی دیکە بێت. وەڵامی دامەوە کە ئەم دیدارە دیدارێکی تەواو دۆستانەیە و پەیوەندی بەو داوای تەمیزەوە نییە کە ئەو هیچی دەربارەی نازانێ. لەسەر جێگەکەم دانیشت و داوای لێکردم لە نزیکیەوە دانیشم. قبوڵم نەکرد. لەگەڵەوەشە زۆر نەرم و میهرەبان هاتە بەرچاوم. بۆ ماوەیەک دانیشت. باسکەکانی لەسەر زرانیەکانی بوون و سەری دانەوان دەبوو دەیڕوانیە دەستەکانی. دەستەکانی ناسک و خەرپەن بوون کە جووتێکیان لەبەری بزێویان بیردەخستمەوە. بە نەرمی بە یەکیدا ماڵین. ئەوجا هەر بەم دەقەوە بەسەری داخراوەوە ئەوەندە مایەوە کە بۆ ساتێ هەستم کرد کە فەرامۆشم کردووە. لەپڕ سەری هەڵبڕی و نیگای بڕیەدەم و چاوم و گوتی بۆچی هەمیشە خۆت لە دیدەنی من دەدزیەوە؟ وەڵامم دایەوە کە باوەڕم بەخوا نییە. ویستی بزانێت کە لەم شتە دڵنیام؟ گوتم تا ئێستا ئەمەم لەگەڵ تۆدا تاوتوێ نەکردووە چونکە ئەم بابەتە بەلای منەوە مەسەلەیەکی بێبایەخە. هەنگیە خۆی بەدواوە برد و پشتی بە دیوارەکەوەدا. دەستەکانی بەکراوەی خستە سەر ڕانەکانی. تەقریبەن وەکوەوەی قسە لەگەڵ منانەکات گوتی هەندێجار بنیادەم وا دەزانێت کە دڵنیایە بەڵام لە ڕاستیە دڵنیا نییە. من هیچم نەگوت. نیگای کردم و پرسی ڕات لەم بارەیەوە چییە؟ گوتم ڕەنگە ئەمە وابێ. بەرحاڵ ڕەنگە دڵنیا نەبم لەوەی کە مەبەستمە بەڵام تەواو دڵنیام لەوەی کە مەبەستم نییە و بەڕاستی ئەوەی ئەو دەیگوت بۆ من مەبەست و گرنگ نەبوو. چاوەکانی وەرگێڕان و بە هەمان دەقەوە و بێ ئەوەی وەزعی خۆی بگۆڕێ لێی پرسیم ئایا ئەم قسەیەم لە ڕووی نائومێدیەوە نییە؟ بۆم ڕوون کردەوە کە من نائومێد نیم. تەنیا دەترسم و ئەمەش ئاساییە. گوتی کەواتە خوا کۆمەکت دەکات. هەر هەموو ئەو کەسانەی کە من لە مۆزع و حاڵەی تۆدا دیت و من بۆ لای خوا گەڕاونەتەوە. گوتم ئەو کەسانە حەقی خۆیان بووە و ئەمەش دەسەلمێنێ کە ئەوانە وەختی ئەم کارەیان هەبووە. من نامەوێت کەس یارمەتیم بدات. بەڕاستی کاتی ئەوەم نییە تا بایەخ بە شتێ بدەم کە مەبەستم نییە. لەم ساتەدا بە ناڕەحەتیەوە دەستەکانی جۆڵان. پاشان بەسەر خۆیدا زاڵ بوو چرچی جباکەی ڕێکخست. کاتێکە ئەم کارەی تەواو بوو لە کاتێکە کە بە هاوڕێم دەیدواندم گوتی ئەگەر ئەو بەم شێوەیە لەگەڵ منا دەدوێ لەبەر ئەمە نییە کە مەحکوم بە مەرگم. بە باوەڕی ئەو ئێمە هەموو هەر مەحکوم بە مەرگین. لێ من قسەکەیم بڕی و ئەم دوو مەحکومیەتە چوون یەک نین. ئەمە جگە لەوەی کە ئەم شتە هەرگیز نابێتە مایی سوکنایی بیر و ئاسوودەیی. قسەکەی سەلماندم و گوتی هەڵبەتە وایە بەڵام ئەگەر ئەمڕۆ نەمری سبەی هەردەمری. هەنگێ ڕوبەڕووی هەمان مەسەلە دەبیتەوە چۆن تەحەمولی ئەمە زمون ئاستەماکەی. وەڵامم دایەوە ڕێگ وەکو چۆن ئێستا تەحەمولی دەکەم. هەنگێ لە جێی خۆی هەستا و ڕێک چاوی لە دوو چاوم بڕی. ئەمە گەمەیەکە تایبەتیە و من زۆر چاکم دەزانی. زۆر جار ئەم گەمەیەم لەگەڵ ئەمانۆئیل یان سیلسددا دەکرد و بە شێوەیەکی گشتی ئەوان چاویاندا دەخست. کەشیشەکەش ئەم گەمەیەی باش دەزانی. یەکسەر ئەمەم بۆ دەرکەوت. نیگای نەدەلەرزی و هەروەها ڕەنگیشی نەدەلەرزی کاتێ پێی گوتم کەواتە هیچ ئومێدێکت نییە بەم بیرەوە دەژی کە بۆ هەمیشە دەمری؟ وەڵامم دایەوە بەڵێ. هەنگێ سەری داخست و دووبارە دانیشتەوە. گوتی دڵی بە حاڵی من دەسووتێ و پێی وایە کە تەحەمولی ئەم جۆرە هزریە بۆ پیاوێک مەحاڵە.
من هەسم کرد کە خەریکە بێتاقەتم دەکات. منیش وەرسوڕام و چوومە ژێر کڵاو ڕۆژنەکە و شانم بە دیوارەکەوەدا. بێ ئەوەی بە تەواوەتی گوێ لە قسەکانی بگرم، گوێم لێ بوو دووبارە دەستی بە پرسیاران لە من کردەوە. بە دەنگێکی شپرزە و خێرا قسەی دەکرد. بۆیە زانیم کە هەڵچووە و باشتر گوێم بۆ شل کرد. پێی دەگوتم لێ عەیانە کە داوای تەمیزەکەم قبول دەکرێ، بەڵام من دەبوایە خۆم لەباری قورسی ئەو گوناحە ڕزگار بکەم کە بەسەر شانمەوە بوو. بە باوەڕی ئەو عەدالەتی بە شەرح هیچ بایەخێکی نییە و هەر عەدالەتی خوایشتە. بیرم خستەوە کە عەدالەتی یەکەم منی مەحکوم کردووە. وەڵامی دایەوە لەگەڵ ئەمەشە مەحکومیەتە گوناهی منی نەسریوەتەوە، چونکە من نازانم گوناه چییە. ئەوان تەنیا ئەوەیان تێگەیان دەبووم کە تاوانبارم. من تاوانبار بووم و نهۆ سزاکەیم دەدا. نەدەکرا لەوەی پترم لێداوا بکەن. لەم ساتەدا ئەو دیسان هەستایەوە سەر پێ و بیرم کردەوە کە نەدەکرا لەم ژوورە تەنگەدا بە جۆرێکی دیکە بجوڵێ، یا دەبێ دانیشێ یان بە پێوە بوەستێ. چاوم بڕی بووە عاردەکە. هەنگاوێکی بەرەو من ناو ئێستا لەوە دەچوو زاد نەکات بێتە پێشترەوە. لە بینی شیشەکانەوە دەیڕوانی ئاسمان. پێی گوتم کوڕەکەم تۆ هەڵەیت، دەشێ لەمە پترت داوا لێ بکرێ، ڕەنگیشە داوات لێ بکەن. پرسییم لەوەی پتر چ شتێک هەیە؟ گوتی دەتوانن داوات لێ بکەن کە بینینی چ شتێ ببینم. هەنگێک کە شیشەکە چاوێکی بە ژوورەکەما گێڕا و بە دەنگێک کە لە پڕ لەلام خەمناک بوو وەڵامی دایەوە. لەم دیوارە بەردینەوە ڕەنج و ئازار دەتکێ. من ئەمە دەزانم. هەرگیز بەبێ عەزاب سەیرم نەکردوون. بەڵام لە ناخی دڵەوە دەزانم کە کڵۆڵترینتان بە چاوی خۆتان دیتوتانە کە سیمایەکی خوایی لە قۆڵایی تاریکیانەوە هاتۆتە دەرێ. ئەمە ئەو سیمایەیە کە دەیانەوێ بیبینی. تۆزێ هەڵچوو بووم. گوتم چەندین مانگە کە دەڕوانم ئەم دیوارانە، لە دنیادا هیچ شتێکیان هیچ کەسێک نییە کە لەم بەردانەی باشتر بناسم. ماوەیەکی زۆر پێش ئێستا تیایانە بۆ سیمایە گەڕابووم، بەڵام ئەم سیمایە ڕەنگی ئاسمان و گەڕی خۆزیای تیا بوو. سیمای ماری بوو. من بێهودە بۆی گەڕابووم. ئێستا ئەویش تەواو بوو. بارحاڵ چ شتێکی دیکەم نەبینی کە لەم بەردەکەوەیانەوە بێتە دەرێ. کە شیشەکە بە خەمینیەکی تایبەتیەوە سەیری کردم. نهۆ بە تەواوەتی پشتم بە دیوارەکەوەدا بوو و ڕۆژدا بووی لە ناوچەوانم. کە شیشەکە چەند قسەیەکی کرد کە گوێم لێیان نەبوو. خێرا لێی پرسییم ئایا مۆڵەتی دەدەم ماچم کات؟ وەڵامم دایەوە نا. گەڕایەوە و بەرەو دیوارەکە چوو بە ئەسپایی دەستی بە دیوارەکەدا هێنا و لە ژێر لێوانەوە گوتی باشە تا ئەم ڕادەیە ئەم زەمینەت خۆشگەرەکە. هیچ وەڵامێکم نەدایەوە. ماوەیەکی زۆر بەماتی و سەرسامی مایەوە. دەمیست پێی بڵێم بڕوات و وازم لێبێنێ کە لە پڕێکا بۆ لای من گەڕایەوە و بە خرۆشێکی تایبەتیەوە هاواری کرد. نا، من ناتوانم باوەڕ بە قسەکانی تۆ بکەم. دڵنیام کە هەر ئارەزوی ژیانێکی دیکەت کردووە. وەڵامم دایەوە هەڵبەتە، بەڵام ئەم ئارەزوەش وەکو ئارەزووی دەوڵەمەند بوون یا باشمەلەکردن یان هەبوونی زارێکی جوانتر بایەخێکی ئۆتۆی نییە. هەموو ئەم ئارەزوانە لە یەک ڕیزدان. لێ ئەو دەیویست بزانێت کە ئەو ژیانەی دیکە چۆن دەبینم. هەنگێ هاوارم بەسەریا کرد ژیانێک کە بتوانم ئەم ژیانەی تیاوە بیر بێنمەوە و یەکسەر پێم گوت بەسە و تاقەتم نییە. هەم دیست دەیویست باسی خۆم لەگەڵدا بکات. لێ من بەرەو ئەو چووم بۆ دوجار بۆم ڕوون کردەوە کە کاتێکی کەمم ماوە و نامەوێ بەخواوە لە دەستی بدەم. هەوڵیدا باسەکە بگۆڕە و لێی پرسییم بۆچی بە ئاغای بانگ دەکەم و پێی ناڵێم بابا. ئەمە تووڕەی کردم و وەڵامم دایەوە کە بابی من نییە، چونکە لەگەڵ ئەواندایە. دەستی خستە سەر شانم و گوتی ناکوڕی خۆم، من لەگەڵ تۆدام، بەڵام تۆ ناتوانی لەمە بگەی چونکە تۆ دڵێکی نابینات هەیە. من لە پێناوی تۆدا نوێژ دەکەم، دوعات بۆ دەکەم. هەنگێ نازانم بۆچی شتێک لە ناخما تەقیەوە و بە هەموو هێزمەوە هاوارم کرد و جنێوم دایەوە پێم گوت کە چیتر نوێژ لە پێناوی مندا نەکات. یەخەی جبەکەیم گرت و هەرچیم لە دڵدا بوو بە هەڵچوونێکی ئاوێتە لە شادی و تووڕەیی بەسەر ماڕشت. زۆر ئاسوودە و دڵنیا دیار بوو. وانە لەگەڵەمەشە هیچ یەکێک لە یەقینات و دڵنیاییەکانی هەودایەکی قژی ئافرەتێکی نەدەیەنا. ئەو تەنانەت دڵنیا نەبوو لەمەی کە زیندووە، چونکە وەکو مردوویەک دەژیا. ڕاستە کە من هیچم پێ نەبوو، هیچم لە دەستا نەبوو، بەڵام بەلای کەمەوە لە خۆم دڵنیا بووم، لە هەموو شتێک دڵنیا بووم. زۆر لەو دڵنیاتر بووم،
دڵنیا بووم لە ژیان و لەم مەرگەی کە بەڕێوە بوو. بەڵێ من جگە لەمە چ شتێکی دیکەم نەبوو. بەلای کەمەوەم حەقیقەتەم لە خۆگرتە بوو، وەکو چۆن حەقیقەتەکەش منی لە خۆگرتە بوو. من لەسەر حەق بووم، ئێستاش لەسەر حەقم، هەمیشەش لەسەر حەق بووم. من بەو جۆرە ژیا بووم و دەمتوانی بە جۆرێکی دیکەش بژیم. ئەمەم کردبوو، ئەوەم نەکردبوو. ئەو کارم کردبوو کەواتە نەم دەتوانی ئەم کارە بکەم. پاشان وەک بڵێ بە درێژایی هەموو کاتەکە چاوەڕوانی ئەم چرکەیە و ئەم سپێدە کورتە بووم تا پاک ببمەوە. هیچ شتێک کەمترین بایەخی نەبوو. من چاک دەمزانی بۆچی، ئەویش دەیزانی بۆ. لە قوڵایی ئایندەمەوە لە سەرانسەری ئەم ژیانە پوچەوە کە گوزەراندەبووم، شنە و هەناسەیەکی ئاڵۆز و تاریک بەنێو ئەو ساڵانەدا کە هێشتا نەهاتەبوون بەرەو ڕۆم دەهات. ئەم شنەیە لەسەر ڕێگەی خۆیەوە هەموو شتێکی یەکسان دەکرد. هەموو ئەو شتانەی کە ساڵانی نەزۆر واقعیتر لەو ساڵانەی کە گوزەراندمن بە منی دەبەخشی. مەرگی کەسانی دی، یا میهر و سۆزی دایکێک، یا خوای ئەو بە من چی، بۆ من دەیکردە چی، یان شێوەی ئەو ژیانەی کە خەڵکی هەڵی دەبژێرن، ئەو چارەنووسەی کە هەڵی دەبژێرن بە من چی، بۆ من دەکاتە چی. مادامێکی یەک چارەنووس من هەڵبژێرێ، من و ملیاردان بنیادەمی بەختەوەری خاوەن ئیمتیاز هەڵبژێرێ کە وەکو ئەم کەشیشە خۆی بە برای من دەزانی، ئایا نەیدەزانی؟ ئایا تێنەدەگەیی؟ هەموو خەڵکی هەر خاوەن ئیمتیاز بوون، هەموو تیرەی بەشەر بە شێوەیەکی یەکسان مەحکومن بەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان بمرن. ڕۆژێک نۆرەی ئەویش دێ. چی تێدایە ئەگەر ئەو پاش تۆمەتبارکردن بە کوشتن لەسەرمەی کە لە ڕێوڕسمی ناشتنی دایکیان نەگریاوە ئیعدام بکەن؟ سەگەکەی سالامانەوەی پیر لە نرخی ژنیا بوو. ئەو ژنە زیتەڵەش ڕێک بە ئەندازی ئەو ژنە پاریسیەی کە ماسۆن خواستە بووی کەم تەرخەم و تاوانبار بوو، یا بە ئەندازەی ماری کە حەزی لێبوو شوو بە من بکات. چ قەیدیە کە ڕیمۆنش وەکو سیلسد کە بایەخی لەو زیاتر بوو ببێ بە هاوڕێم. چیتیا بوو کە ماری ئەمڕۆ لێوەکانی بە مەرسۆیەکی تازە بسپێرێ. خودی کەشیشەکە وەکو کەسێکی مەحکوم نەیدەتوانی لەو شتە ئاڵۆزە لەو سرتەیە تێبگات کە لە ئایندەی منەوە دەهات. خەریک بوو بەدەم ئەم هەموو هات و هاوار و فریادەوە خەفە دەبووم. بەڵام تازە کەشیشەکەیان لە چنگم دەرباز کردبوو. پۆلیسەکان هەڕەشەیان لێ دەکردم. لەگەڵ ئەمەشە کەشیشەکە هێوری کردنەوە و بۆ دەمێک بە بێدەنگی نیگای کردم و چاوەکانی تەژی ڕوندەک بوو. ڕووی وەرگێڕا و لە چاون بوو. ئەو ڕۆیی من هێور بوومەوە. لە دەست و پێکەوت بووم و خۆمدا بەسەر تەختەکەدا. پێم وایە نووستم، چونکە گاوێ بێدار بوومەوە ئەستێران بە دیارمەوە دەجریوانەوە. هەراو زەنای گوندەگەییە من، بۆنی شەو و بۆنی خاک و خوێ لاجانگەکانی فێنک دەکردمەوە. ئارامی سەیری ئەم هاوینە خەواڵووە وەکو هەڵکشانی دەریا دەهاتە ناومەوە. ڕێک لەم دەمەدا و لە ئاخر و ئۆخری شەوە گوێم لە شووتی کەشتیان بوو. ئەم شووتانە سەرەتای سەفەریان بۆ دنیایەک ڕادەگەیان کە لە ئێستاوە تا هەمیشە بەلای منەوە یەکسان و بێبایەخ بوو. بۆ یەکەمین جار پاش ماوەیەکی درێژ بیرم لە دایکم کردەوە. وام بە خەیاڵ دەهات کە نەمدەزانی بۆچی لە کۆتایی ژیانیا تازە دەنگی گرتبوو، بۆچی لە نوێگەمەی ژیانی دەست پێ کردبەوە. لەوێش لە دەوروبەری ئەو کەترەخانەی کە ژیانتیایە دەکوشایەوە. شەو وەکو هەڵوەستەیەک، وەکو هودنەیەکی خەمناک بوو. دیارە دایکم کاوەندە لە مەرگ نزیک بووەتەوە دەبێ هەستی بەوە کردبێ کە ئازاد بووە و ئامادە بووە لە نوێ دەست بە ژیان کاتەوە. هیچ کەس حەقی ئەوەی نەبوو بۆی بگری و منیش هەستم دەکرد کە ئامادەم لەوێ دەست بە ژیان بکەمەوە، وەک بڵێ کە ئەم خروشی تووڕەییە بێ سنوورە منی لە بەدی و خراپی پاک کردبێتەوە، لە هێوی و ئومێدی خاڵی کردبمەوە. بۆ یەکەمین جار لە بەردەمام شەوە پڕ لە نیشانان و ستێرانەدا خۆم بەدەستی بێموبالاتی و بێمهری دنیا سپارد کە زانیم دنیا بەم ڕادەیە لە من دەچێت و ئەوەندە برایانەیە. هەستم کرد کە بەختەوەر بوومە و هێشتاش هەر بەختەوەرم. جا بۆ ئەوەی هەموو شتێک بگاتە کەماڵی خۆی و بۆ ئەوەی کەمتر هەست بە تەنیایی خۆم بکەم، تەنیا ئەمەم بۆ مابووەوە کە خۆزی بخوازم کە لە ڕۆژی ئەعدامکردنەکەمدا تەماشاوانانێکی فرا ئامادە ببن و بە هاواری پڕ لە کینەی خۆیان پێشوازیم لێ بکەن. ئازیزانم، لێرەدا هاتینە کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی
نامۆ بە هیوام لە ئاست ئەوەدا بوو بێ کە ئێوە کاتی خۆتان بەخشی کە ئێوە خوێندنەوەی هەر شاد بن. کورتەیەک لە ژیانی حەمەکەریم عارفی وەرگێڕی ڕۆمانی نامۆ. کەرکووکیە و لە ساڵی 1950 لەدایک بووە. لە ساڵی 1975 کۆلیژی ئەدەبیاتی بەغدادی تەواو کردووە. یەکەم بەرهەمی شیعرێکە بە ناوی هەڵبەستێکی هەتی و کەوتوو کە لە ژمارە 170 ڕۆژنامەی هاوکاری لە 8 شەشی ساڵی 1973 بڵاو بووەتەوە. لە ساڵی 1975ەوە بە بەردەوامی نووسین و بەرهەمی ئەدەبی بڵاو دەکاتەوە. سەرنووسەر یان بەڕێوەبەری نووسین یان سکرتێری نووسین یان ئەندامی دەستەی نووسەرانی ئەم گۆڤار و بڵاوکراوانە بووە. گۆڤاری گزنگی نووسەرانی کەرکووک، نووسەری کوردستان کەلتور، نووسەری کورد، گوڵانی عەرەبی، ئاڵای ئازادی تا ژمارە 222، گۆڤاری نەوشەفەق. جگە لە ناوی خۆی بەتایبەتی لە گۆڤاری گزنگی نووسەرانی کەرکووک، نووسەرانی کوردستان، کەلتور، ڕۆژنامەی ئاڵای ئازادی تا ژمارە 222 بە ناوی گۆڤەن، زنار، سیپان، پاکزاد، محەممەدی حاجی، سیروان عەلی، دیدار هەمەوەندی، هێژا، عین، هامون زێباری، بازەوان عەبدولکەریم بەرهەمی بڵاو کردوێتەوە. جگە لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان ئیدی ئەندامی هیچ حزب و ڕێکخراوێکی سیاسی نەبووە. لە ساڵی 1974 بۆ 1975دا پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بووە. لە ساڵی هەشتاکاندا بۆ ماوەی 9 ساڵ بێوابەستەگی حیزبی پێشمەرگە بووە و وەکو بەشداریەکی مەیدانی و ویژدانی لە خەباتی ڕەوای نەتەوەی کووردا شانازی پێوە دەکات و منەت بەسەر کەسدا ناکات، چونکە باوەڕی وایە کە ڕۆڵەی میلەتی مەزلوم مەحکومە بە پێشمەرگایەتی. لە هەشتاکانەوە تا ئێستا ڕاستەوخۆ سەرپەرشتی و سەرۆکایەتی لقی کەرکووکی یەکێتی نووسەرانی کوردی کردووە. زۆر بەرهەم و کتێبی چاپ و بڵاو کردوێتەوە، لێ زۆربەی هەرە زۆریان بەتایبەتی ئەوانەی لە چیادا چاپبوون بە نوسخەی هێندەی کەم بڵاو بوونەتەوە لە نرخی نەبوودان و هەر ئەوەندەیە کە لە فەوتان ڕزگار بوون. هەندێک لەوانە: یەکەم تیرۆش کۆچیرۆک، چاپی یەکەم لە ساڵی 1979. دووەم کۆچی سوور، ڕۆمانە، چاپی یەکەمی لە ساڵی 1988، چاپی سێیەم لە ساڵی 2007. سێیەم بەرهەمی بەناوی بەیداخ چیرۆکە، چاپی یەکەمی لە ساڵی 1988 کراوە. بەرهەمی چوارەم داوەتی کۆچەریان، ئەمە کۆچیرۆکە، چاپی دووەمی لە ساڵی 2005دا کراوە. بابەتی سێیەمی لە خۆبێگانەبوونە، ئەمیش کۆمەڵە چیرۆکێکە کە چاپی یەکەمی لە ساڵی 1999 لە دەستگای گوڵان بووە. بەرهەمی شەشەم کۆچ سرخ، ئەمیش کۆچیرۆکە بە فارسی، وەرگێڕان، چاپی یەکەم لە ساڵی 1987 لە شاخ. حەوتەم نییە، ئەمیش ڕۆمانە، ساباد ڕەحمان، چاپی یەکەم شاخ 1985، چاپی سێیەم 2005. هەشتەم نامۆ، ڕۆمانە، نووسینی ئەلبێر کامۆ، چاپی یەکەم شاخ لە ساڵی 1987، چاپی چوارەمی 2009 و شاخنامەی سایە سلێمانی. بەرهەمی نۆیەمی ڕێبەرە، ئەمیش ڕۆمانە، مەهدی حسێن، چاپی یەکەم شاخ 1983، چاپی دووەم ساڵی 2007. بەرهەمی دەی شکست، ئەمیش ڕۆمانە، ئەلێکساندەر فەدایەف، چاپی شاخ ڕادەکارگەر، چاپی دووەم 2009، خانەی وەرگێڕان. 11 هاوماڵەکان، ڕۆمان، ئەحمەد مەحموود، چاپی دووەم ساڵی 2000، دەستگای گوڵان. بەرهەمی 12 بێناسنامەکانە، ئەمیش ڕۆمانە، عەزیز نەسین نووسیوێتی، 3 چاپ لە شاخ شار ساڵی 2003. بەرهەمی 13 بەناوی قوربانیە، ئەمیش ڕۆمانە، هیرب میدۆ، چاپی یەکەم ساڵی 2004، دەستگای شەفەق. 14 دوورە وڵات، ڕۆمان، عین ڤاسمۆڤ، چاپی یەکەم ساڵی 2000، دەستگای گوڵان. 15 ئازادی یا مرگ، ڕۆمان، کازاند زاکیس، چاپی یەکەم
ساڵی 2003 کتێبخانەی سۆران چاپی دووەم ساڵی 2008 16 چیرۆکەکانی سەمەدی بیهرەنگی دوو چاپ لە شاخ شار ساڵی 2004 کتێبخانەی سۆران لە هەولێر 17 ئامانجی ئەدەبیات مەکسیم گۆرکی چاپی شاخ ساڵی 1985 18 دلێری خۆڕاگرتن 18 دلێری خۆڕاگرتن ئەشرەفی دەهقانی چاپی شاخ 19 مەسەلەی کورد لە عێراقدا عەزیز شەریف 20 مێژووی ڕەگ و ڕەچەڵەکی کورد ئیحسان نووری پاشا یەک چاپ 21 خەباتی چەکداری هەم تاکتیکە هەم ستراتیژ مەسعودی ئەحمەدزادە چاپی شاخ 22 کورد گەلی لە خشتەبراوی غەدرلێکراو دکتۆر کوینتەر دیشنەر چاپی سێیەم ساڵی 2004 دەزگای ئاراس 23 لە مەهابادی خوێناویەوە بۆ کەنارێن ئاراس نەجەف قۆلی پسیان چاپی یەکەم 2006 24 گزارشتی مۆسیقا دکتۆر فوئاد زەکەریا چاپی یەکەم یانەی قەڵەم ساڵی 2006 25 دەربارەی شێعر و شاعیری ڕەزا بەراهەنی چاپی دووەم ساڵی 2007 26 ڤینسنت ڤان گوک شانۆنامە باول ئایزلەر 27 بەدوعا شاعیرەکان شانۆنامە جەلیل قەیسی گزنگ ژمارە 12 28 جوولەکەکەی ماڵتا شانۆنامە مالرۆ 29 دادپەروەران شانۆنامە ئەلبێر کامۆ 30 بەد حاڵی بوون شانۆنامە ئەلبێر کامۆ 31 چاو بە چاو شانۆنامە گەوهەر موراد غوڵام حسەینی ساعیدی 32 ڕیچاردی سێیەم شانۆنامە شکسپیر چاپی یەکەم 2009 بڵاوەخانەی سایە سلێمانی 33 گەمەی پاشا و وەزیر شانۆنامە عەبدوڵڵا ئەلبۆسێری 34 کورد لە ئەنسکلۆپیدیای ئیسلامدا چاپی یەکەم 1998 وەزارەتی ڕۆشنبیری 35 هونەر و ژیانی کۆمەڵایەتی پلی خانۆف چاپی یەکەم 2005 دەزگای موکریانی 36 پێکهاتەی بەدەنی و چارەنووسی ئافرەت ئیڤلین ڕید چاپی یەکەم 2006 37 لێکدانەوەیەک لەمەڕ نامۆ لویس ڕی 38 منداڵەدارینە چیرۆکی درێژ بۆ منداڵان 39 فاشیزم چییە؟ کۆمەڵا چیرۆک بۆ منداڵان یەلماز گونەی 40 شوانە بچکۆلەکە چیرۆکێکی درێژی چینیە بۆ منداڵان 41 زارۆکستان 4 شانۆنامە بۆ منداڵان 42 لە گەنجینەی حکایەتی تورکمانیەوە ئەفسانەی ئەسپی عاشق چاپی یەکەم 2008 43 کۆمەڵێک ئەفسانەی جیهانی 23 ئەفسانە 44 زندە خەون کۆمەڵە چیرۆکی چیخۆف چاپی یەکەم 2001 دەزگای موکریانی 45 ئەفسانەیان گریکی و ڕۆمانی چاپی یەکەم ساڵی 2004 کتێبخانەی سۆران لە هەولێر 46 جێپێ کۆمەڵێک چیرۆکی فارسی چیرۆکنووسان سادقی هیدایەت جەلال ئال ئەحمەد بوزرگی عەلەوی سادقی چوبەک مەنسووری یاقوتی چاپی یەکەم ساڵی 2006 47 چیرۆکستان کۆمەڵێک دەق و ڕەخنە چاپی یەکەم ساڵی 2005 نووسەرانی کەرکوب 48 چۆنیەتی فێربوونی زمانی فارسی چاپی یەکەم ساڵی 2000 حەمە کەریم عارف 49 گۆڤەند و زنار فەرهەنگی فارسی و کوردی حەمە کەریم عارف 50 پەلکە ڕەنگینە حەمە کەریم عارف چاپی یەکەم 2004 وەزارەتی ڕۆشنبیری 51 کۆمەڵێک چیرۆکی بێگانە ئەو ڕۆژەی کەون بووم چاپی یەکەم ساڵی 2006 52 چزیچفسکی فەیلسوف و زانای گەورەی میلەتی ڕۆس 53 چایکۆفسکی ژیان و بەرهەمی 54 ئیدگار ئالین پۆ
ژیان و بەرهەمی 55 جاک لەندەن ژیان و بەرهەمی 56 گوگل نووسەری ڕیالیست 57 یەڵماز گونای ژیان و بەرهەمی 58 سادقی هیدایەت ژیان و بەرهەمی 59 خافرۆغ لە شیعر دەدوێ ژیان و بەرهەمی 60 ڕێبازە هونەریەکانی جیهان 61 ڕیالیزم و دژاڕیالیزم لە ئەدەبیاتدا چاپی یەکەم ساڵی 2004 دەستگای سپیرێس 62 ڕاگەیاندن لە پەراوێزی دەسەڵاتدا بە شەریکی چاپی یەکەم ساڵی 2001 دەستگای گوڵان 63 ڕاگەیاندن لە نێوان حەقیقەت بێژی و ئەوام خەڵەتێنیدا حەمە کەریم عارف 64 دیدار و دەق و ڕەخنە چاپی یەکەم 65 دیداری چیرۆکڤانی چاپی یەکەم ساڵی 2005 66 قوتابخانە ئەدەبیەکان ڕەزا سەید حسەینی چاپی یەکەم ساڵی 2006 دەستگای مکریانی 67 ناودارانی ئەدەب حەمە کەریم عارف 68 هەزار توێی شیعری نوێخوازی و چەند باسێکی دی حەمە کەریم عارف 69 کورد لە سەدەی 19 و 20دا کریس کۆچرا چاپی یەکەم ساڵی 2003 کتێبخانەی سۆران 7 مێژووی ئەدەبیاتی جیهان لە کۆنەوە تا سەدەکانی ناوین چاپی یەکەم ساڵی 2008 71 مێژووی ئەدەبیاتی جیهان لە سەردەمی ڕێنیسانسەوە تا ئێستا چاپی یەکەم ساڵی 2008 72 مێژووی ئەدەبیاتی جیهان ئەدەبیاتی ئینگلیزی زمان ئەمریکا و ئینگلیستان لە سەرەتاوە تا ئێستا چاپی یەکەم 2008 73 چینی کۆن 74 دەربارەی ڕۆمان و چیرۆک 75 پەیوستانی من 76 ئەو بەرخەی کە بوو بە گورگ 77 ئیلیادە و هۆمیرۆس چاپی یەکەم دەستگای سەردام ساڵی 2009 78 خیانەتی حەڵاڵ حەمە کەریم عارف 79 میوان ئەلبێر کامۆ 80 مێژووی ئەدەبیاتی ڕووسی سەعید نەفیسی لە ڕاپەڕینەوە تانەهۆ چالاکانە بەشداری بزافی ئەدەبی و ڕۆشنبیری کوردی دەکات و بەرهەمی هەمەجۆر نووسین و ئامادەکردن و وەرگێڕان بڵاو دەکاتەوە ئەو بەرهەمانە و زۆری دیکەی ئامادەن بۆ چاپ و چاپکردنەوە و هەر کەس و گروپ و لایەن و دەستگایەک تەماحی بڵاوکردنەوەی هەبن دەبێت پرست بەنووسەر بکات. ئازیزانی من لێرەدا هاتینە کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی نامۆ کە لە نووسینی ئەلبێر کامۆ و وەرگێڕانی حەمە کەریم عارف بوو. من نەرمین عەبدوڵڵا کە هەستم بە خوێندنەوەی ڕۆمانەکە بۆ ئێوەی ئازیزانم بە هیوام هەر پێشنیارێکتان هەبێت لە ڕێگای شنەوەی دەنگیەوە ئاگادارم بکەنەوە بۆەوەی بۆ بەرهەمی داهاتووم کەم و کورتیەکانم بەلایەنی باشیدا ببەم. سپاس بۆ هاوکاری ئێوە. هیوام باشیتانە و ئاسوودە بن.